ئازیزانم، هەروەکو بۆ خۆتان ئاگادارن ئێمە لە 20 ئەڵقەی ڕابردوودا لە خزمەت پێشەوا ئەبوبەکری سدیق داوەستاوین و هێشتا دەریای پڕگەوهەری ئەبوبەکری ڕازگۆ زۆر مرواری دیکەی تێدایە کە پێویستە ئێمە ژیانمانی پێبڕازێنینەوە. بۆیە ئەمڕۆژ کە ئەڵقەی 21مینە پێشکەش بە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکرێ هەر لە خزمەت ئەو زاتە پایەبەرزەدا دەمێنینەوە و پند و ئامۆژگاری لە ژیانی ئەو پێشەوایە وەردەگرین. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەردەم هانی خەڵکی دەدا لەسەر ناڕەحەتی و نەهامەتیەکان ئارام بگرن و خۆگر بن و بە پیاوێکی گوت کە منداڵەکەی مردبوو وەکو شێوازی دڵدانەوە پێی گوت لەگەڵ سەرخۆشیکردندا نەهامەتیەکە نامێنێت، لەگەڵ ناشکوری و ناڕزاییدا پاداشتەکەت نامێنێت و مردن ئاسانتر لەو شتانەی پێشخۆی و ناڕەحەتترە بۆ ئەو شتانەی دوای خۆی. یادی لە دەستچوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بکەنەوە و کارەساتی لە دەستچووەکان لەلا بچووک دەبێتەوە. واتاگەر ئینسان بیر بکاتەوە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی کردووە مردی منداڵێک زۆر زۆر ئاسانترە. عومەری کوڕی خەتابیش ئامۆژگاری پیاوێک دەکات کە منداڵەکەی مردووە پێی دەڵێ خوا بۆت تەعویز بکاتەوە، خوا باشترت پێ بدات و هەروەکو چۆن ئەوەی کە ئێستا بردوێتەوە هەر ئەو پێیداوی. زۆر خەڵکی دەترسان لە ستەمکردن و پەیمانشکاندن و تەڵەکە بازی و دەیگوت سێشت لە هەر کەسدا هەبن دژی ئەو کەسە دەبن، سەرکەشی و پەیمانشکێنی و تەڵەکە بازی. ئامۆژگاری خەڵکی دەکرد و خوای بیر دەخستنەوە لەو ئامۆژگاریانەی کە ئەبوبەکری سدیق کردوێتی. دێشێکیاندا دەڵێ تاریکاییەکان پێنجن و چراکانیش پێنج، خۆشویستنی دنیا تاریچیە و چراکەی لە خواترسانە، تاوان تاریچیە و تەوبەکردن چراکەیەتی، گۆڕ تاریچیە و لا ئیلاهە ئیلا الله ڕووناکەرەوەیەتی، ئاخرەت تاریچیە و کردەوەی چاک چراکەیەتی، پردی سیرات تاریچیە و بێگومانی لێی چراکەیەتی. لە ڕێگەی مینبەر و وتارەکانی هەینێەوە هانی خەڵکی دەدا بۆ ڕازگۆیی و شەرمکردن و پندوەرگرتن و خۆسازدان بۆ ڕۆژی گەڕانەوە بۆ لای خوا و خۆ دوورگرتن لە لەخۆبایی بوون. لە ئەوسەتی کوڕی ئیسماعیلەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ بیستم لە ئەبوبەکری سدیق کە وتاری دەدا پاش ساڵێک بەسەر وەفاتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لەسەر مینبەرەکەی بوو دەیگوت ساڵی پار ئەم کاتانە پێغەمبەری خوا لەم جێگەی مندا بوو. پاشان دەستی کرد بە گریان. لە ڕیوایەتی تردا دەڵێ چاوەکانی پڕ بوو لە فرمێسک و قسەی بۆ نەداهات. پاشان گوتی ئەی خەڵچینە داوای لەش ساغی و بێوەیی لە خوا بکەن. هیچ کەسێک پاش باوەڕی یەقین و هیچ شتێکی پێ نەبەخشراوە باشتر بێ لە ساغی و سڵامەتی و بێوەیی. ڕازگۆ بن چونکە لەگەڵ چاکەکاریدا لە بەهەشدان، درۆزن مەبن چونکە درۆزن لەگەڵ خراپەکاریدا لە ناو ئاگری دۆزەخدا. پێ لە یەکتر مەبڕن، چاڵ بۆ یەکتری هەڵمەکەنن، کێشەبازی مەکەن، حەسوودی بە یەک مەبن، ببن بە بەندەی خوا بە برایانە. زوبەیری کوڕی عەوام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت ئەبوبەکر لە وتارێکیدا دەیگوت ئەی کۆمەڵی موسڵمانان شەرم لە خوای گەورە بکەن. سوێن بەوەی گیانی منی بەدەستە من لە دەشتێکدا دەمویست سەر ئاوێک بکەم، لە شەرماندا لە خوای گەورە خۆم کۆ دەکەمەوە و سەر و دەم و چاوم دادەپۆشم. الله لەو هەموو حەیا و شەرم و شکۆی کە ئەبوبەکر هەی بووە. عەبدوڵای کوڕی حەکیمیش دەڵێ ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتاری بۆ دەداین و دەیگوت پاشان ئامۆژگاریتان دەکەم بە لە خواترسان سەناخوانیشی بن بە پێی گەورەی و شایستەی خۆی ترس و حەز پێکەوە گرێ بدەن، زۆر لاڵانەوە و پاڕانەوە لە خوا ئەنجام بدەن چونکە خوای گەورە وەصفی زەکەریا عەلەیهی سەڵات وەسەلام دەکات و دەفەرمێ فاستجبنا له ووهبنا له يحيى وأصلحنا له زوجه إنهم كانوا يسارعون في الخيرات ويدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين. واتا لكاري چاکەدا خێرایی و پێشبڕچێیان دەکرد و لە خۆشەویستی و لە ترسیان لە ئێمە هاواریان تێدەکردین و زۆر سەرکز بوون بۆمان. پاشان ئەی بەندەکانی خوا چاک بن، چاک بزانن نەفسی ئێوەی بە بارمتە گرتووە و لەسەر ئەوەش بەڵێن و پەیمانی لێوەرگتون. شتی کەم و لە ناوچووتان لێ دەکڕێت و لە بەرامبەر داشتی زۆر و گرانبەهاتان دەداتێ. ئەمەش کتێبەکەی خوایە کە لە ناوتاندایە و سەر سوڕهێنەرەکانی تەواو نابن.
ڕووناچیەکەی خامۆژ نابێ، باوەڕ بە وتەکانی بکەن، پند وەربگرن بە کتێبەکەی، ڕووناچی و ڕۆشنایی لێ وەربگرن بۆ ڕۆژە تاریکەکان و ئەو بۆ خواناسی دروستی کردوون، فریشتەی بەسەرەوە ڕاست پاردوون تا چاودێری کار و کردەوەکانتان بکات. پاشان بزانن کە ئێوە بێ ئاگایانە دێن و دەچن کەسی ئەجەلیش نادیارە و خۆی بۆ مەڵازداون. ئەگەر دەتانەوێت لە کاتی کردەوەی چاکەدا بمرن، هەموو کات لە کردەوەی چاکەدا بن و ناشتوانن ئەمە بکەن بەبێ یارمەتی خوا. ئاگاداری تەمەنتان بن با لە کاتی خراپەکاری و کاری ناشایستەدا تەواو نەبێت. خەڵکانێک هەبوون تەمەنیان بۆ خەڵکی تر بەسەر برد و خۆیان لەبیر چوو. دەخیلتان بم وەک ئەوان مەبن، خێرا بن لە چاکەکاریدا، پاشان ڕزگار بن بە دواتانەوەن، زۆر بە گەرمی داواتان دەکەن و زوو تێدەپەڕێت. لە ڕیوایەتێکی تردا دەڵێ کوا براکانتان کە دەتان ناسین، کوان هاوڕێکانتان ڕۆیشتن بۆ ئەم شوێنەی لێی هاتبوون، ئەوەی کردیان لە ڕۆژی ڕابردوودا پێش خۆیان خست، کەوتنە ناوی ئیتر پاشە ڕۆژیان نەکبەتی بێدیان بەختەوەری. کوان ستەمکاران ئەوانەی شەڕیان دروست دەکرد و شورایان بە دەورەدا دەکرا، ئێستا چوونەتە ژێر بەرد و دەریاکان. کوان ئەم دەم و چاوە درەوشاوانەی کە زۆر سەرسام و دڵخۆش بوون بەو گەنجێتیان، کوان پاشاکان ئەوانەی لە جەنگەکاندا سەر دەکەوتن، ڕۆژگار لە قوپۆپی کردن و چوونە ناو گۆڕێکی تەنگ و تاریک. خێر نییە لە وتەیەکدا لەبەر خاتری خوا نەبێ، خێریش نییە لە سامانێکدا لەبەر خاتری خوا نەبەخشرێت، خێریش لەو کەسەدا نییە کە نەفامیەکەی زاڵ بێت بەسەر ژیریەکەیدا، خێریش لەو کەسەدا نییە کە لە پێناوی خوادا لە لۆمەی لۆمەکاران دەترسێت. خوای گەورە خزمەتی لەگەڵ کەسدا نییە تا بەو هۆیەوە چاکەی پێبدات یان خراپەی لەسەر لابات، تەنها بەگوێ ڕایەڵی شوێنکەوتنی فەرمانەکانی نەبێ. خێر و خۆشی نییە لە خۆشیەکدا بە دواییدا ئاگر بێت، خراپە و ناخۆشیش نییە لە ناخۆشیەکدا بە دواییدا بەهەشت بێت. و بزانن ئێوە بەڵێنی خواتان نەشکاندووە و بەگوێی خواتان کردووە و مافی خۆتان پێداوە. ئامۆژگاریتان دەکەم لەسەر ئەو بنەمایی کە هەژارن پێویستیتان پێیەتی، لە خوا بترسن، سەناخوانی بن بەوەی بەو شێوەیە شایستەی خوای گەورەیە، داوای لێخۆشبوونی لێ بکەن چونکە خوا زۆر لێبوردەیە. ئەم وتانم ئەڵێم و داوای لێخۆشبوون لە خوای گەورە بۆ خۆم و بۆ ئێوەش دەکەم. دەی بیسەری خۆشەویستم، بیسەری ئازیزم، با ئێمەش دەستی نزا و پاڕانەوە بۆ ذاتی حەق بەرزکەینەوە، بۆ ئەو خوای کە ئەبوو بەکر لێی پاڕاوەتەوە و داوای لێخۆشبوونی لێ کردووە. بڵێن خوایە گیان، بۆ خاتری ناو و سیفەتە جوانەکانت، بۆ خاتری ناوە پیرۆزەکانت لێت دەپاڕێنەوەکە، لە هەڵە و کەم و کورتەکانمان چاوپۆشی بکە، قەڵەمی عەفو لێبوردەی خۆت بەسەر گوناهەکانماندا بێنە و ئێمەش بگەێنە بە ڕیزی پیاوچاکان و لە ڕیزی ئەواندا لێپرسینەوە و حەشر و حیسابمان لەگەڵدا بکە. ئابەم شێوەیە ئەبوو بەکری ڕازگۆ گرنگی بە کۆمەڵگە دەدا و ئامۆژگاری موسڵمانانی دەکرد و هانی دەدان بۆ چاکە و فەرمانی بە چاکە دەدا و بەرگری و ڕێگری لە خراپە دەکرد. ئەمەش مشتێکە لە دەشتێک و کەمێکە لە زۆر. خۆشەویستەکانم، ئەبوو بەکری سدیق لە دادوەریدا سەرمەشق بووە. باتیشکێک بخەینە سەر سەردەمی ئەبوو بەکری سدیق و بزانین چۆن پارێزگاری لە عەدالەت و دادپەروەری کردووە. لە سەردەمی ڕازگۆدا سەرەتای خەلافەتی ڕاشیدی بووە و کە گرنجەکەی لەوەیدا دەردەکەوێت کە پەیوەست بووە بە سەردەمی پێغەمبەری خواوە و زۆر نزیک بووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سەردەمێکی ڕاشیدە بووە و بە گشتی و بە تایبەتی لەلایەنی دادوەریەوە کە درێژەی ئەو دادپەروەریە بووە کە پێغەمبەری خوای لەسەر بووە، لەگەڵ پاراستنی هەموو ئەو حکمانەی لە سەردەمی پێغەمبەردا صلی الله علیه وسلم جێگیر بوو کە بە وردی لەسەری دەڕۆیشت و بەموو ئەبوو بەکری سدیق لەیلا نەدەدا. گرنگی ئەو سەردەمە لە دوو لایەنی گرنگەوە دەردەکەوێت ئازیزەکانم. یەکەمیان پارێزگاری لە دەقەکانی سەردەمی پێغەمبەر دەکرد صلی الله علیه وسلم کە تایبەت بوون بە دادگا و دادوەری و دەستی پێوە دەگرت، لەسەر ئەو ڕێڕەوە دەڕۆیشت، بەردەوامیش پابەند بۆ پێیانەوە. خاڵێکی تر دانانی ڕێکخراوی دادگایی تازە بۆ جێگیرکردنی پایەکانی ئاینی ئیسلامی، پانوپۆڕ و ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە تازە و جۆر بە جۆرەکان. ئەبوو بەکری ڕازگۆ خۆی ڕاستە و خۆ کاروباری دادگای ڕادەپەڕاند و لە سەردەمی ئەودا دادگا جیا نەکرابۆیەوە لە فەرمانڕەوایی گشتی، هەروەک سەردەمی پێغەمبەری خوا مابۆوە.
خەڵکی هێشتا لە سەردەمی پێغەمبەرایەتیەوە نزیک بوون، خۆیان بە ئاسانی لەسەر ڕێنمونی ئیسلام دەڕۆیشتن و بە پێی یاسا و شەریعەت کاریان دەکرد. کەم جار ناکۆچیەک باسکراوە لە ناویاندا ڕوویدا بێت. لە شاری مەدینەدا عومەری ڕاستپاردە بوو بۆ هاوکاری خۆی لە بەڕێوەبرنی هەندێک کاروباری دادگادا، هەرچەندە ئەمە ئەوەی نەدەگەیان کە بە تەواوی کاروباری دادگای دا بۆ دەستی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئازیزەکانم، هەروەک هەموو ئەو فەرمانڕەوا و دادوەرانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆی دای نابوون وەک خۆی هێشتیەوە کە یان هەردوو کارەکە لە کەسێکدا کۆبووبەوە یان دوو کەسی زیادەی بردن بەڕێوە. خوایار بێت لە ئاڵلقەکانی داهاتوودا ناوی ئەو دادوەر و فەرمانڕەوانەش دەهێنین کە ئەبوبەکری سدیق خوا لێی ڕازی بێ دای نابوون. سەرچاوەکانی دادگا لە سەردەمی سدیقدا ئەمانە بوون: یەکەم قورئانی پیرۆز، دووەم کۆدەنجی ئەلئیزماع بەڕاوێژکردن لەگەڵ کەسانی زانا و فتوادەری سەردەمەکەی خۆیدا، سێ کۆششکردن و ڕادەربڕین، ئەمەش لە مەسەلەیەکدا کە قورئان و سونەت و کۆدەنجی لەسەر نەبێت. ئەبوبەکر ئەگەر مەسەلەیەکی بۆ بەهات بایەتە پێش سەیری دەکرد، ئەگەر حکومەکەی لە قورئاندا هەبوایە کاری پێدەکرد و ئەگەر لە قورئان بەدی نەکرد بایە کاری بە سونەتی ئازیزی دەکرد. ئەگەر لە قورئان و سونەتیش نەهات بایە پرسیاری لە خەڵک دەکرد کە ئایا ئێوە بزانن کە پێغەمبەری خوا لە فڵان مەسەلەدا قسەی کردووە. لەوانەیە یەکێک هەڵبستابایەوە دەیگوت بەم جۆرە و بەو جۆرە ئەو مەسەلەی چارەسەر کردووە، ئەویش بەو شێوەیە چارەی دەکرد و دەیگوت سوپاس بۆ ئەو خوای کە لە ناوماندا کەسانێکی وای هەڵخستووە و ڕووداوەکانی پێغەمبەرەکەمان بۆ دەپارێزێ. ئەگەر داما بە دیار مەسەلەیەکەوە سەرانی موسڵمانان و زانایانی کۆ دەکردەوە و ڕاوێژی پێدەکردن، ڕایان بەهات بە سەر شتێک ئەوە حکمی پێدەکرد، ئەو حکمەی جێگیر دەکرد. وا دیارە ئەبوبەکری سدیق، ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کارکردن بە ئەنجامی شورا و ڕاوێژی بە پەیوەست زانیوە. ئەگەر ڕای ئەهلی شورا هاتە سەر مەسەلەیەک بۆ ئەمیر نییە لەیلا بدات و پێچەوانەیان بێت لە مەسەلەی دادگادا، ئەمە ڕای سدیقە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، بەهات باناتە سەر شتێک ئیشی پێدەکرد. هەر بەو شێوەیەش فەرمانیدا بە عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک خالیدی کوڕی وەلیدی بۆ نارد وەک پاڵپشتێک و پێیگوت پرس و ڕایان پێ بکە و بە پێچەوانەی ئەوان کار مەکە. لە وەرگرتنی هەوڵدا زۆر ورد بوو. قوبەیسەی کوڕی زوئەیب دەڵێت نەنکم هات بۆ لای ئەبوبەکر داوای بە شەمیراتی خۆی دەکرد، پێیگوت هیچ بەشێک لە قورئاندا بۆ تۆ نابینم، واژ نازانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم بارەیەوە شتێکی فەرموو بێت. پاشان پرسیاری لە خەڵکی کرد لەو بارەیەوە. مغیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی من خۆم لە خزمەتی پێغەمبەری خوادا بووم صلی الله علیه وسلم، شەژێکی پێداوە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی وت کەسی ترت لەگەڵدایە؟ ئیبن موسلیمەش ئەو شاهێدیەی دا کە ئەویش لەوێ بووە. ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ شەژێکی بۆ داپیرەکە چەسپاند. هەروەک ڕاشی وابوو کە دادوەر بە زانستی خۆی نابێت هیچ مەسەلەیەک بچەسپێنێت، هەتا شایەتێکی تر پاڵپشتی نەکات. لە ئەبوبەکرەوە دەجێڕنەوە کە گوتوویەتی ئەگەر کەسێک ببینم کە پێویست بێت حەدی لێ بدرێت لێی نادەم تا کەسێکی تر شاهد نەبێت بەسەریەوە. ئەمەش هەندێک لەو مەسەلانەی کە ئەبوبەکر دادوەری تێدا کردوون. یەکەم مەسەلەی تۆڵەسەندنەوە. عەلی کوڕی ماجیدی سەهمی دەڵێ لەگەڵ پیاوێکدا بوو بە شەڕمان، تۆزێک لە گوێچکەی قرتاندم. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە بەمبەستی حەلکردنی مەسەلەکەمان کێشەکەمان چۆیە بەردەستی. ئەویش بە عومەری کوڕی خەتابی گوت شتێکت بیستووە لەم بارەیەوە تا کاری پێ بکەم؟ وتی بەڵێ، کابرای کەڵەشاخ گرم بۆ بانکەن. هەرکە عومەر ناوی کەڵەشاخی برد، ئەبوبەکر وتی لە پێغەمبەری خوان بیست صلی الله علیه وسلم کە دەیفەرموو خزمەتکارێکم بەخشی بە پورم و هیوادارم خوا لێی پیرۆز کات و پێم وت نەیکات بە کەڵەشاخگر و قەساب و پیشەوەر. خاڵێکی تر ئازیزانم کە ئەبوبەکر دادوەری تێدا کردووە بژێوی باوک لەسەر کوڕە. لە قەیسی کوڕی حازمەوە دەجێڕنەوە کە دەڵێت لای ئەبوبەکری سدیق بووم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پیاوێک پێی گوت ئەی جێنشینی پێغەمبەری خوا، ئەم پیاوە دەیەوێت هەموو ماڵەکەمی بدەمێ و بیماشێتەوە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی گوت تۆ
تۆ ئەوەندەت بۆ هەیە پێداویستی تەواو بکات. کابرار گوتی ئەی جێنشینی پێغەمبەری خوا، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیفەرمووە ئەنتە ومالوکە لئەبیک، واتە خۆشت و سامانەکەشت هی باوکتە؟ ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی گوت بەوە ڕازی بە کە خوا پێی ڕازی بووە بۆت، واتە خەرجیت بچێشێت و بەس، و خەڵکانی تریش لە منزری کوڕی زیادەوە جێڕاویانەتەوە. خاڵێکی تر بەرگریەکی ڕەوە لە ئەبوو مولیکەوە، ئەویش لە باوچیەوە دەجێڕێتەوە کە پیاوێک گازێک لە دەستی پیاوێکی تر دەگرێت، هەردوو دانی پێشەوەی خۆی دەکەوێت و ئەبوو بەکریش مافی ئەو دوو دانەی بە فیڕۆ دەدا. خاڵێکی تر فەرماندان بەدارکاری، واتە جەڵدەلێدان. ئیمام مالیک لە نافیعەوە دەجێڕێتەوە کە سەفیەی کچی ئەبوو عوبەیدا بۆی باس کردووە کە پیاوێک چووە بۆ لای کە کچێکی شوونە کردو سکی پڕ بوو، پاشان خۆی دانینا بەوەدا کە زینای کردووە و ژنی نەهێنابوو. ئەبوو بەکر فەرمانی دەرکرد کە داری حەدیان لێدا و دووریشی خستەوە بۆ ناوچەی فەدەک، بەڵام داری حەدی لە ئافرەتەکە نەدا و دووریشی نەخستەوە چونکە بە زۆر ئەو کاری لەگەڵدا کرابوو. پاشان لێی مارە کرد و بۆی گوێستەوە. پاشان پرسیاریان لە ئەبوو بەکر کرد دەربارەی پیاوێک زینا لەگەڵ ئافرەتێکدا بکات و پاشان مارەی بکات، لە وەڵام داوتی چی لەوە باشترە، لە شەڕواڵ پیسەوە بڕۆن بۆ نیکاحی خاوێن. خاڵێکی تر ئازیزانم منداڵ لە لای ژن دەبێت تاشوو نەکات. عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت خێزانەکەی کە ژنێکی ئەنساری بوو، دایکی عاسیم بوو، تەلاقی دا و لە نزیکی عەرەفاتەوە پێی گەیشت. منداڵەکەی بە باوەشەوە بوو دەبینێت پێی گرتووە و لە شیر بڕاوەتەوە. دەستی منداڵەکەی ڕاکێشێت، ویستی بە زۆر لێی بستێنێت و منداڵەکەشی ئێشی پێگەیشت و دەستی کردە گریان. وتی من شایانم بەم کوڕە نەک تۆ. ئافرەتەکەش لای ئەبوو بەکر شکاتی لێ کرد و منداڵەکەی دایەوە بە ژنەکە و گوتی باوەش و جێگە و بۆنی ئەو ژنە لە تۆ باشترە بۆ ئەو منداڵە، تا گەورە دەبێت و دەبێتە لاو بە ئارەزووی خۆی یەکێکتان هەڵدەبژێرێت. لە جێڕانەوەیکی تردا هاتووە کەوتوویەتی ئەو ژنە بە سۆستر و بە بەزەیتر و نەرمتر و بە ئارامترە لە تۆ و ئەو شانی منداڵەکەیەتی تاشوو نەکات. واتە ئافرەتی بێوەژن منداڵەکەی لە باوەش بگرێ باشترە لەوەی کە بدرێتەوە بە باوچی تا ئەو کاتەی ئەو ئافرەتە شوو دەکاتەوە. ئەمەش هەندێک لە حکومڕانی و مەسەلە دادگایەکانە کە لە سەردەمی ئەبوو بەکری سدیقدا ڕوویداوە و بەمەشدا دادگاییکردن لە سەردەمی سدیق لە سەردەمەکانی تر جیا دەکاتەوە بە زۆر شت لەوانە. یەکەم دادگا لە سەردەمی ئەبوو بەکردا درێژە پێدانی شێوازی دادگایی بوو لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم و پابەند بوو پێوەی و لەسەر ئەو ڕەوە دەڕۆیشت و بڵاوکردنەوەی پەروەردەی ئیسلامی و پەیوەندی بەتین بیر و باوەڕ و زیاتریش بە کاریگەری ئاین دەبەسترا. ئاسانی لە بەڕێوەچوونی سکاڵا و دادگاییکردندا، کورکردنەوەی کاروبارە دادگاییەکان و کەمی ژمارەی سکاڵا و شکاتەکان. ئەو حکومە دادوەریانەی کە لەم سەردەمەدا ئەنجام دراوە بوو بە جێگەی تێڕوانینی لێکۆڵەرەوان و بوون بە سەرچاوەی حکمی شەرعی و کۆششە دادگاییەکان و ڕاو بۆچوونە فیقهیەکان لە سەردەمەکانی داهاتووی دوای خۆیدا. خودی ئەبوو بەکری سدیق خۆی لەگەڵ ئەوەشدا خەلیفە و فەرمانڕەوا بوو، دابەزیوەتە ناو مەسەلە دادگاییەکان و لە سکاڵەکانی کۆڵیوەتەوە. لە سەردەمی ئەبوو بەکری ڕازگۆدا کۆمەڵێک سەرچاوی دادگاییکردن هاتە کایەوە کە پێشتر بەو شێوەیە ڕیزبەند نەکرابوون، وەک قورئان و سونەت و کۆدەنگ و لێچواندن، قیاس و ئیشکردن بە ڕووداوە دادگاییەکانی پێشوو ڕاو بۆچوون دەربڕین لەگەڵ ڕاوێش پێکردندا. خاڵێکی تری شێوازی دادگایی ئەم سەردەما ڕەچاوی پاراستنی مافی لاوازان و سەرخستنی سەم لێکراوان و یەکسانیکردن لە نێوان شکاتکەر و شکات لێکرا و بەرپاکردنی حەق و شەرعی خوا بەسەر هەموواندا. ئیتر با بەسەر خەلیفە یان ئەمیر یان هەر فەرمانڕەوایەکی تریشدا بووایە، هەر قازی خۆشی فەرمانەکەی جێبەجێ دەکرد. ئەگەر لایەنی شکات لێکرا و بە خۆشی خۆی جێبەجێ نەکردبایە و ڕاستە و خۆش جێبەجێکردنەکە دوای دەرچوونی حکومەکە دەبوو. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمانڕەوای دیاری دەکرد بۆ ئەو وڵاتانەی کە ڕزگار دەکرا و سەرپەرشتی کاری ئیداری و حکومڕانی و پێشەوایەتی نوێژ و کۆکردنەوەی زەکات و هەموو کارێکی فەرمانڕەوایی دەدایە دەستیان و لە جوان هەڵبژارنەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دەکۆڵێتەوە کە چۆن والی و فەرمانڕەوا و سەرکردەکانی هەڵدەبژارد بۆ شار و وڵاتان و ئەویش چاوی لێ دەکرد لەم کارەیدا. بۆیە دەبینین
هەموو ئەو والی و سەرکردانی پێغەمبەری خوا لە ژیانیدا داینابوون لە شوێنی خۆیاندا هێشتنیەوە و کەسیانی نەگۆڕی مەگەر لە شوێنێکی تر دای بنابان کە لەو جێگەیەدا گرنگتر بووایە و خۆشی پێی خۆش بووایە وەکو عەمری کوڕی عاس. سنووری دەسەڵاتی ئەوالیانە هەمان ئیش و کار و دەسەڵات بوو لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لە سەردەمی ئەودا لەسەری بوون بە تایبەت ئەوانەیان کە پێشتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینابوون. خوایەر بێت لە ئەڵقەی داهاتوودا باسی ئەو والیانە دەکەین و باسی کارەکانیان دەکەین کە چۆن ئەبوبەکر لە شوێنەکانی خۆیدا هێشتونیەوە. ئەڵقەیەم جارەمان کە ئەڵقەی ژمارە 22 هەمە لە ژیانی پێشەوای مەزن و مرۆڤی پایە بەرز، مرۆڤی خاوەن ڕێز، مرۆڤی خاوەن عەزیمەت و مەردایەتی پێشەوا ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەو مرۆڤە کەڵەگەتە، ئەو مرۆڤە باڵا بەرزە لە جوامێری و لە چاکەدا، هەروە لە خزمەتی داین و لاپەڕەکانی زێڕینی تەمەنی ئەو هەڵدەدەینەوە. لەخوا داواکارم کە لە ڕۆژی دواییدا لە خزمەت پێشەوا ئەبوبەکر و یارەکانیدا و لە خزمەت پێغەمبەری خۆشەویستدا حەشرمان بکات و لەگەڵ ئەواندا کۆمان بکاتەوە. ئازیزانم، لە ئەڵقەی ئەم ڕۆژدا تیشک دەخەینە سەر چەند لایەنێکی ژیانی پێشەوا ئەبوبەکر. ئەگەر لەبیرتان مابێ لە ئەڵقەکانی ڕابردوودا لە چەند لایەنێکی ژیانی ئەبوبەکر قسەمان کرد، لەلایەنی دادوەری، لەلایەنی کار و باری کۆمەڵایەتی، لەلایەنی ڕاستپاردنی والیەکان. باسی ئەوەمان کرد کە سنووری دەسەڵاتی ئەو والیانە هەمان ئیش و کار و دەسەڵات بوو کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم فەرمانڕەوایی و دەسەڵاتیان درا بۆ دەستێ. ئەبوبەکر هەموو ئەوانەی لەسەر کاری خۆیان هێشتەوە و لە شوێنی خۆی دەستکاری نەکردن مەگەر بە زەرورتری زانی بێ بۆ شوێنێکی تریان بنێرێ. بەڵام ئازیزانم، بەرپاکردنی نوێژ و بەرنوێژیکردنی خەڵک کە ئەوەش لە گرنگترین ئیش و کارەکانی ئەو فەرمانڕەوایە بووە، چونکە مانای ئاینی و دنیایی و ڕامیاری و کۆمەڵایەتی تێدا بوو. والیەکان بە تایبەتی هەمیشە نوێژی هەینیان بۆ مسلمانان کردووە، بەڵام سەرکردەکان کاری بەرنوێژیان درا بۆیە دەست بەگشتی. خاڵێکی تر جیهاد و گیانفیدایی کە سەرکردەی سوپاکان هەڵدەستانە پێ لە ناو سەرڕزگارکراوەکاندا. ئەوان هەڵدەستان بەکارەکانی خۆشیان یان جێگرەکانیان لەگەڵ هەندێک شتی گرنگی تریش کە لە کاتی شەڕەکاندا دەکران، وەک ڕێکەوتنی ئاگربەست و ئاشتی لەگەڵ سوپای دوژمندا. ئەم کارانەش هەموو سەرکردەکان تیاندا یەکسان بوون و چ لە شام و عێراق یان سەرکردەکانی ئەو شوێنانەی کە پاشگەزبوونەوەی تێدا ڕوویدا، وەکو یەمەن و بەحرەین و عەمان و نەجد. ئەمەش لەبەر ئەوە بوو کە جیهاد هەر یەک ئامانج و شێوە بوو لە هەر کوێ بوو بێت. خاڵێکی تر بەڕێوەبردننی ئەو وڵاتانەی کە ڕزگار دەکران و دانانی دادوەر و بەرپرس بەسەریانەوە لەلایەن سەرکردەکانی جیهادەوە خۆیان و بەدان پێدانانی خەلیفە ئەبوبەکرەوە یان لەلایەن خەلیفە ئەبوبەکر خۆیەوە یان بەرپرسەکانی ئەو شوێنەوە دیاری دەکران. خاڵێکی تریان وەرگرتنی بەیعەت لە خەڵکی ئەو شوێنانەی کە ڕزگار دەکرا بۆ خەلیفە ئەبوبەکر کەوالی ئەو شوێنانەی وەکو یەمەن، مەککە، تائیف، شوێنەکانی تریش هەڵدەستان بە وەرگرتنی بەیعەت بۆ خەلیفە. هەندێک کاری گرنگی وەکو دارایی دەدرا دەستی والیەکان یان هەر کەسێکی تر کە خەلیفە دیاری بکرد بایە یان والی دیاری بکرد بایە، وەک وەرگرتنی زەکات لە دەوڵەمەندان و دابەشکردنەوەی بەسەر هەژاراندا، یان وەرگرتنی سەرانە واتە جزیە لە خاوەنی ئاینەکان و خەرجکردنەوەی بە شێوەیەکی شەرعی و لە شوێنی خۆیدا، هەروەک لە سەردەمی پێغەمبەری خواشدا صلی الله عليه وسلم هەر بەم شێوەیە بووە. تازەکردنەوەی ئەو پەیمانانەی کە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وەرکرابوون، وەک ئەوەی والی شاری نەجران و ئەو پەیمانانەی نوێ کردەوە کە لە نێوان خەڵکەکە و پێغەمبەری خوادا مۆر کرابوو، ئەمەش لەسەر داوای گاورەکانی نەجران. لە کارە گرنگەکانی والیەکان بەرپاکردنی سزای حەد بوو، ئەلحودود و پاراستنی ئاسایشی وڵات و ڕای خۆیان بەکاردەهێنا ئەگەر لە هەر مەسەلەیەکدا دەقێکی شەرعی نەهات بایە، وەک ئەوەی مهاجیری کوڕی ئەبی ئومەی دوو ژنەکەی کرد کە بە گۆرانیەوە زەمی پێغەمبەری خۆیان کرد و بە مرنەکەی دڵخۆش بوون. ئینشاءڵڵا لە ئاڵلقەکانی داهاتوودا لە باسی جیهادی ئەبوبەکری سدیقدا لەگەڵ هەڵگەڕاوەکان ئەو بەسەرهاتەش باز دەکەین. والیەکان ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە کاروباری فێرکردندا دەربارەی مەسەلە ئاینیەکان لەو وڵاتانەدا کە ئەوان سەرۆکاریان دەکرد. زۆرێک لەو والیانەش دەرسی گشتیان لە مزگەوتەکاندا هەبووە بۆ فێرکردنی قورئان و حکمە شەرعیەکان. ئەمەش کارکردن بوو بە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم کارەش لە گەورەترین و گرنگترین کارەکان بوو لە دیدی پێغەمبەری خوا و ئەبوبەکرەوە و هەموو والیەکانی ئەبوبەکر بەوە بەناوبانگ بوون.
یەکێک لە مێژوونووسەکان دەربارەی کاری زیاد لە شاری حەزرەمەوت دەیکرد کە پاش ئەوەش بۆ والی هەروەک جاران هەموو بەیانێک دەچۆ مزگەوت و قورئانی فێری مسلمانان دەکرد. ئابەم ڕەوشتەیان والیەکان ڕۆڵێکی گرنگیان دیوە لە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلامدا لەو وڵاتانەی کە سەرۆکاریان کردووە، هەڵدەستان بە جێگیرکردنی ئیسلام لەو جێگایانەی تازە مسلمان بووبوون یان لەو جێگایانەشی کە پێشتر مسلمان بوون بەڵام پاشگەز بوونەوە، پاشگەز بوونەوەکەشیان تازە بوو لە تێگەیشتنیانەوە بوو لە ئیسلام. ئەمە و لەو شوێنانەی کە ئیسلام تێیدا جێگیری دڵان بوو وەک مەککە و مەدینە و تائیف، خەڵکانێک بە فەرمانی والی یان خەلیفە هەڵدەسان بەوتنەوەی وانەی قورئان یان کەسانێک بەو کارە هەستاون کە خەلیفە خۆی بە تایبەتی بۆ کاروباری فێرکردن دیاری کردبوون. والی خۆی سەرپەرشتیاری یەکەمی ئەو هەرێمانە بوو کە سەرۆکاتی دەکرد و لە کاتی سەفەردا دەبوایە کەسێکی تریان لە جێ خۆیان دیاری بکردبایە هەڵسابانە بە ئیشەکانیان تا والی دەگەڕایەوە. بۆ نمونە مهاجری کوڕی ئومەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردی بە سەرۆکی کندە و پاش ئەویش ئەبوبەکر لە جێ خۆیدا هێشتیەوە و بەڵام مهاجر نەخۆش بوو لە کاتی خۆیدا نەیتوانی بگاتە یەمەن بۆیە جوابی نارد بۆ زیاد کە لە باتی خۆی کارەکان بەڕێوە بەرێت تا چاک دەبێتەوە و دەگاتە ئەوێ. ئەبوبەکریش بەو کارە ڕازی بوو. هەروەها خالیدیش کاتێک والی عێراق بوو جێگیری بۆ خۆیدا نابوو بەسەر شاری حیرەوە تا دەگەڕێتەوە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ پێش ئەوەی والیەک دیاری بکات بۆ ناوچەیەک ڕاوێژی بە هاوڵانی دەکرد دەربارەی ئەو کەسە و عومەری کوڕی خەتاب و عەلی کوڕی ئەبوو تالیب خوایان لێ ڕازی بێت کەسانێکی تریش ڕاوێژکاری یەکەمی بوون. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کەسی بۆ بەرپرسیاریەتیەک دیاری نەدەکرد تا پرس و ڕای بەو کەسە خۆی نەکردبایە، بە تایبەتی ئەگەر بیویستبایە یەکێک بۆ شوێنێکی تر بگوێزێتەوە هەروەک چۆن ویستی عەمری کوڕی عاز لە شوێنەکەی خۆی بگوێزێتەوە بۆ فەڵەستین و بڕیارەکەی دەرنەکرد تا ڕاوێژی پێنەکرد و ڕازی نەکرد. هەروەها سەربەستی خستە دەستی مهاجری کوڕی ئەبی ئومەیە لەکوێ پێی خۆشە باهەڵی بژێرێت لە نێوان حەزرەمەوت و یەمەن و مهاجریش یەمەنی هەڵبژارد و ئەویشی لەوێدانا. لەو کارانەی کە ئەبوبەکر دەیکرد وەکو کارکردنیش بە سونەت و ڕێڕەوی پێغەمبەری خوا هەڵدەستا بە دیاریکردنی سەرۆک بۆ هۆزەکە و هەر لە هۆزەکەی خۆی ئەگەر بیزانایە کەسی شیاویان تێدایە، وەک تائیف و هەندێک هۆزی تریش و هەر کاتێک بیویستبایە کەسێک بکاتە سەرۆک نامەی بۆ دەنووسی سنووری جوگرافی دەسەڵاتەکەشی بۆ دیاری دەکرد و هەندێک جاریش نەخشەی گەیشتن بە ئەو شوێنە و ئەو ڕێگانەی پێدا تێپەڕ دەبێت بۆ دیاری دەکرد بە تایبەتی ئەو ناوچەیەی هێشتا فەتح نەکرابێت و لەژێر دەسەڵاتی ئیسلامدا نەبێت. ئەمەش لە جێگاکانی دژ بە هەڵگەڕاوەکان و ڕزگارکردنی عێراق و شام لە ژیانی ئەبوبەکردا دەردەکەوێت. هەندێک جار دوو هەرێمی دەکردە یەک بە تایبەتی پاش لێبوونەوە لە جەنگی دژی هەڵگەڕاوەکان کە هەستا بە نووساندنی کێندە بە هەرێمی حەزرەمەوتەوە کە زیادی کوڕی لەبیدی بەیازی حکمی دەکرد و پاش ئەوە زیاد والی هەردوو شوێنەکە بوو. هەڵسوکەوتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ والیەکاندا بریتی بوو لە ڕێزگرتنی دوولایەنە و هەرگیز لێڵی ڕووی تێ نەکردووە. ئەی دەربارەی پەیوەندیکردنیان بەیەکەوە زۆر بەردەوام بوو لە ڕێگەی نامە کە شێوازی بەڕێوەبردننی کار و زاڵبوون بەسەر کۆسپەکاندا ڕوون دەکردەوە. زۆر جار والیەکان نامەیان بۆ دەنووسی و تێیدا داوای ڕاوێژیان دەکرد لەبارەی مەسەلە جیاجیەکانەوە و ئەویش ڕوونکردنەوەی خۆی بە نامەهێنەرەکەدا دەناردەوە بۆیان یان بە زمانی نوێی خۆی پێی دەگەیاندن. ئەو پۆستەسیانە نوێترین هەواڵی سەرکەوتنەکانی جیهاد و پێشتریش هەواڵی جەنگەکان دژی هەڵگەڕاوەکانیان بۆ دەهێنایەوە و هەندێک لە والیەکان لە خۆیانەوە هەڵدەسان بەناردنی هەواڵ و پێشاتەکانی هەرێمەکەیان بۆ خەلیفە. والیەکانیش پەیوەندیان پێکەوە دەکرد لە ڕێگای نوێنەر و نامەبەرەکانیانەوە و یان ڕاستەوخۆ سەردانی یەکتر و چاوپێکەوتنیان دەکرد. ئەمەش زیاتر لە نێوان والیەکانی حەزرەمەوت و یەمەندا ڕووی دەدا و لە نێوان والیەکانی شامیشدا ڕووی دەدا بە تایبەت بۆ لێکدادان و ڕوونکردنەوەی نەخشە سەربازیەکان. زۆرێک لە نامەکانی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ والیەکان هاندانیان بوو لەسەر دنیا نەویستی و لەبەر چاوگرتنی پاداشتی ڕۆژی دوایی. هەندێک لەو نامانە بە شێوەی نامەی ڕەسمی و مۆرکرا و لە دیوانی خەلافەتەوە دەنێردران بۆ والی و سەرکردەکانی جەنگ. لە سەردەمی خەلیفە ئەبوبەکردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وڵاتی ئیسلامی بریتی بوو لەم هەرێمانە یان ویلایەت کە ئەمە ناوەکانیان بووە: 1.
مەدینە پایتەختی دەوڵەت بوو، خەلیفە خۆی لەوێدا دادەنیشت. مەککە عیتابی کوڕی ئەسید سەرۆکاتی دەکرد کە پێشتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینابوو، ئەبوبەکریش لە جێی خۆی هێشتیەوە. طائف عوسمانی کوڕی ئەبی عاس سەرۆکاتی دەکرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینابوو، ئەبوبەکر لە جێی خۆی هێشت بوویەوە. سەنعا مهاجری کوڕی ئومەیە سەرۆکاتی دەکرد و خۆشی لە دەستی هەڵگەڕاوەکان ڕزگاری کردەوە. حەزڕەموت بە سەرۆکایەتی زیادی کوڕی لەبیت، زوبێد و ڕوقع ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ حکمی دەکرد. خەولان بە سەرۆکاتی عەلای کوڕی ئەبی ئومەیە، نەجد بە سەرۆکاتی مەعازی کوڕی جەبەل، نەجران بە سەرۆکاتی جەریری کوڕی عەبدوڵڵا، حەرەش بە سەرۆکاتی عەبدوڵای کوڕی نور، بەحرین بە سەرۆکاتی عەلای کوڕی حەزرەمی، عێراق و شام کە سەرکردەکانی جەنگ سەرۆکاتیان دەکرد، عومان بە سەرۆکاتی حوزەیفەی کوڕی موحسین، یەمامە بە سەرۆکاتی سولەیتی کوڕی قەیس. هەڵوێستی عەلی و زوبەیر خوا لێیان ڕازی بێت لە خەلیفاتی سدیق کە زۆر جار ئەم بابەتە دەهێنرێتە بەرباس و خواس. دەنگ و باسی زۆر هەیە سەبارەت بە دواکەوتنی عەلی لە بەیعەتدانی بە ئەبوبەکر و هەروەها زوبەیری کوڕی عەوامیش کە زۆربەی ئەو هەواڵانە ناڕاستن، تەنها ئەو هەواڵە نەبێت کە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکی بێت دەیجێڕێتەوە و دەڵێت عەلی و زوبەیر و ئەوانەشی لەگەڵیاندا بوون لە ماڵی فاتیمەی کچی پێغەمبەر بوون و دواکەوتن بە بۆنەی ئەوەی لەگەڵ کۆمەڵێک لە کۆسەریاندا خەریک بوون بە تەرمی پێغەمبەری خوا بە فەرمانی ئەبوبەکر، و ئەمەش زۆر لەوەدا ڕوون دەبێتەوە کە سالمی کوڕی عەبید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕێتەوە کە ئەبوبەکر وتی بە خزمەکانی پێغەمبەر و لە سەرویانەوە عەلی هاوڕێکەتان لەلای ئێوەیە و فەرمان بدەن بابیشۆن. لە ڕۆژی داهاتوودا کە ڕۆژی سێشەممە بۆ عەلی کوڕی ئەبوو تالیب و زوبەیری کوڕی عەوام بەیعەتیان بە ئەبوبەکری سدیقدا. ئەبوو سەعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ کاتێک ئەبوبەکر سەر کەوت بۆ سەر مینبەرەکە سەیرێکی خەڵکەکەی کرد و زوبەیری نەبینی، بۆیە ناردی بە دوایدا و ئەوی شات. ئەبوبەکر پێی وت ئەی پورزای پێغەمبەر و ئەی هاوڕێی تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئایا دەتەوێت موسڵمانان پەرتەوازە بکەی؟ زوبەیریش وتی تۆ هیچت لەسەر نییە ئەی جێنشینی پێغەمبەری خوا. پاشان هەستا سەر پێ و بەیعەتی دایە ئەبوبەکر. هەروەها سەیرێکی تری خەڵکەکەی کرد و عەلی کوڕی ئەبوو تالیبی نەبینی، ناردی بە دوای داهات. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێی وت ئەی ئامۆزا و زاوای پێغەمبەری خوا، ئایا دەتەوێت موسڵمانان پەرتەوازە بکەی؟ ئەویش بە هەمان شێوە وتی تۆ هیچت لەسەر نییە ئەی جێنشینی پێغەمبەری خوا. پاشان هەستا سەر پێ و بەیعەتی خۆی بە ئەبوبەکری ڕازگۆدا. ئەوەی کە گەورەی و گرنگی فەرمودەکەی ئەبوو سەعیدی خودری دەردەخا ئەوەیە کە ئیمام موسلیم خاوەنی کتێبی جامیع الصحیح کە دوای کتێبەکەی بوخاری ڕاستترین کتێبە لە فەرمودەدا، موسلیم دەڕوات بۆ لای محەممەدی کوڕی ئیسحاقی کوڕی حوزەیمەی مامۆستای دەربارەی ئەم فەرمودەیە لێ دەپرسێ. ئیبن حوزەیمە فەرمودەکەی بۆ دەنووسێت و دان بە سەحیحیدا دەنێت. موسلیمیش پێی دەڵێت ئەم فەرمودەیە لە بەدەنەیەک باشترە. ئیبن حوزەیمەش وتی نەک هەر ئەوەندەی بەدەنەیەک دەبێت، بەڵکو خۆی دەدات لە بەدرەیەک پارە. بەدەنە حوشترێکی زۆر قەڵەوە و لە کەعبەشدا بکرێتە قوربانی، بەدرەش ماڵی 12,000 دینار دەکا. ئیبن کەثیر لەسەر ئەم فەرمودەیە دەڵێت ئیسنادەکەی سەحیحە و تێیدا و سوودێکی گەورە هەیە کە دەنگدانی عەلی تێدایە لە یەکەم ڕۆژی مردنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم یان دووەم ڕۆژەکەی، و ئەمە ڕاستە چونکە عەلی ڕۆژێک لە ڕۆژان لە ئەبوبەکر جیا نەبۆتەوە و لە تەنها یەک نوێژیشدا لە ئەبوبەکری سدیق دوانە کەوتووە. لە ڕیوایەتی حەیبی کوڕی ئەبی سابتدا هاتووە دەڵێ عەلی کوڕی ئەبوو تالیب لە ماڵەوە بوو، پیاوێک کات بۆ لای وتی ئەبوبەکر دانیشتەوە بۆ بەیعەت پێدان. ئەویش خێرا و بەپەلە بە کراسێکەوە کە قۆپچەکانی دانەخست بوو، هیچیشی بەسەردا لەبەر نەکرد بوو، بەپەلە خۆی گیاندە مزگەوت، زۆر بەپەلە بوو، نەبادا لە بەیعەتدان دوا بکەوێ و بەیعەتی دا بە ئەبوبەکر و پاشان دانیشت و ناردی عەباکەیان بۆ هێنا و کردی بەسەر کراسەکەیدا. عەمری کوڕی حەریز لە سەعیدی کوڕی زەید پرسی ئایا لە کاتی مردنی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لەوێ بووی؟ وتی بەڵێ. وتی کەی دەنگدرا بە ئەبوبەکر؟ وتی هەر ئەو ڕۆژە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی کرد. مسلمانان پێیان خۆش نەبوو هەندێک کاتیش بەبێ سەرگەورە و کۆمەڵ بمێننەوە.
وتی کەس دژاتی ئەم بەیعەتەی ئەبوو بەکری نەکرد. وتی نەخێر مەگەر هەڵگەڕاوەیەک لە ئیسلام یان خەریک بێت هەڵگەڕێتەوە. وەخوای گەورە پشتیوانانی ڕزگار کرد و لەسەر ئەبوو بەکر کۆبوونەوە و بەیعەتیان پێدا. وتی ئەی هیچ کەس لە کۆچەریان دواکەوتن. وتی هەموو کۆچەریان یەک لە دوای یەک دەنجی خۆیان پێدا. ئیمام عەلی کوڕی ئەبوو تالیبیش هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان لە سدیق زیان نەبووتەوە و لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکدا لێیدا نەبڕاوە. لە هەموو ڕۆژێکدا بەشداری دەکرد و هاوکاری بوو لە بەڕێوەبردننی کاروباری موسڵمانان. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پاش 6 مانگ لەسەر بەیعەتی یەکەمیدا بەیعەتی تازە کردوتەوە کە دوای مردنی فاتیمە دەکات و لەسەر ئەم بەیعەتەش کۆمەڵێک ڕیوایەتی صحیح هەیە. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خەلافەتی سدیقدا سەبەتەیەک بۆ لە ئامۆژگاری بۆ خەلیفە و ئەو شتەی هەڵبژاردووە کە لە بەرژەوەندی ئیسلام و مسلماناندا بێت. بەڵگەی ڕوون و ئاشکرا لەسەر دڵسۆزی بۆ ئەبوو بەکر و قسەی خێری بۆ ئیسلام و مسلمانان و سووربوونی لەسەر بەردەوامی خەلافەت و کۆبوونەوەی وتەی مسلمانان. ئەوەش ئەوەیە کە هەڵوێستی مەزنی لەو کاتەدا بوو کە ئەبوو بەکر ویستی خۆی بەخۆی بڕوات بۆ ذیل قسە، خۆی بەشداری جەنگ دژی هەڵگەڕاوەکان بکات و خۆی سەرپەرشتی بەرەکانی جەنگ بکات کە ئەوەش زۆر ترسناک بوو بۆ مانەوەی بوونی ئیسلام. لە عەبدوڵای کوڕی عومەرەوە دەجێڕنەوە کە دەڵێ هەر کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەیشتە ذیل قسەی نزیک شاری مەدینە بە سواری وڵاخەکەیەوە دەرکەوت. خێرا عەلی کوڕی ئەبوو تالیب ڕەشۆی وڵاخەکەی گرت وتی بۆ کوێی جێنشینی پێغەمبەری خوا؟ منیش ئەوەت پێ دەڵێم کە پێغەمبەری خوا لە جەنگی ئوحوددا پێیوت شمشێرەکەت لادە و بە لە ناوچوونت کارە سادبار نەبین بگەڕێەوە بۆ مەدینە. سوێند بەخوا بە مرنی تۆ ئیسلام دەوڵەت و یاسای نامێنێت. ئەویش بە قسەکەی عەلی کوڕی ئەبوو تالیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەڕایەوە. ئەگەر عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە دووری بگرێت لەوە بە ئەبوو بەکر خۆشحاڵ نەبوایە و لە دڵەوە بەیعەتی پێنەدا بێت، ئەمە هەلێکی زێڕینە بۆ عەلی کەواز لە ئەبوو بەکر بهێنێت تا چی ترسناکە بەسەری دابێت و لە ناو بچێت و کەش و هەوا لەبار بێت بۆ خۆی کە ئەوە پەنا بەخوا ئەو زۆر لەوە مەزنتر بوو کە ڕقی لێ هەڵبگرێت و بیەوێت لە کۆڵی خۆی بکاتەوە و کەسێکی بۆ ڕاست پێرێت کە تیرۆری بکات هەروەک چۆن سیاسەتمەدارانی ئەمڕۆ لەگەڵ نەیارەکانیاندا دەیکەن. خاڵیشی تر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمایشتێکی هەیە کە دەفەرمێ ئێمەی پێغەمبەران میرات جێناهێڵین هەرچیمان هەیە سەدەقەیە و بۆ مسلمانان. عایشە خوا لێ ڕازی بێت دەجێڕێتەوە دەڵێ فاتمە و عەباس خوایان لێ ڕازی بێت هاتنە خزمەتی ئەبوو بەکر و داوای میراتی پێغەمبەری خوایان کرد کە لەو کاتەدا داوای زەویەکی فەدەک و بەشەکەی خەیبەر داوای ئەو دوشوێنەیان دەکرد. ئەبوو بەکر پێی وتن لە پێغەمبەری خوام بیستووە صلی الله علیه وسلم کە فەرموویەتی ئێمە میراتمان نییە، ئەوەی جێی دەهێڵین خێرە و خزمانی محەممەدیش لەو خێرەدا بەشدارن. لە ڕیوایەتێکی تردا ئەبوو بەکر وتی هەرگیز شتێک واز لێ ناهێنم کە پێغەمبەری خوا خۆی کاری پێ کردووە، چونکە من لەوە دەترسم کە لە شتێکدا وەک ئەو نەکەم و لە ڕێگەکەی لا بدەم. عایشە دەڵێت کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد ماوەیەک پاش ئەوە خێزانەکانی عوسمانی کوڕی عەفانیان نارد بۆ لای ئەبوو بەکر تا داوای میرات و پاژماوەی پێغەمبەری هاوسەریان کرد. عایشە پێی وتن ئەی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرمووە لا نوەرث ما تەرەکنا سەدەقە، ئێمە میراتمان بۆ کەس نییە و ئەوەی لێمان جێدەمێنێت دەکرێتە خێر. لە ئەبی هوڕەیڕەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی کەسەکانم پارەکانم بەش نەکەن، هەرچیم بەجێهێشتوت دەکرێتە خێر جگە لە خەرجی خێزانەکانم و خواردنی خزمەتکارەکەم. لەگەڵ فاتیمەدا ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی کرد. لە ژێر ڕۆشنایی جێبەجێکردنی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاری بە هەرچی کردبێت منیش کاری پێ دەکەم و دەیگوت سوێن بەخوا هیچ شتێک واز لێ ناهێنم پێغەمبەری خوا کردبێتی و منیش ئیلا ئەو ئیشە دەکەم. فاتمە پاش بیستنی فەرمودەکە هیچی نەگوت. ئەمەش بەڵگەیەکە لەسەر ئەوە تێیدا کە فاتیمە چۆن لە ئاستی فەرمودەدا ملکەت و ملشۆڕ بووە. ئیبن قوتەیبە دەڵێ داکۆشیکردنی فاتیمە لەسەر داوای میرات لە ئەبوو بەکر شتێکی خراپ نەبووە، چونکە ئەو بەو فەرمودەیەی نەزانیوە و گومانی وابووە ئەویش وەک هەموو وەچەیەکی تر میراتی باوشی بۆ دەمێنێتەوە، بەڵام هەر کە فەرمودەکەی پێیگوت یەکسەر وازی هێنا. قازی عیاض دەڵێ واسێنانی فاتمە لەسەر داواکاری میرات پاش ئەوەی ئەبوو بەکر فەرمودەکەی بۆ هێنایەوە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو مەسەلەیە کۆدەنجی لەسەرە و ئەو فەرمودەیەی بۆ باز نەکرابوو. هەر بیستی وازی لە ڕایەکەی خۆی هێنا. ئیتر پاش ئەوە
نەخۆی و نە منداڵەکانی داوای میراتیان نەکرد و وە کاتێکیش ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوو بە جێنشین لەو بڕیارانەی ئەبوو بەکر و عومەر خوایان لێ ڕازی بێت لای نەدا. حەمادی کوڕی ئیسحاق دەڵێت لە ڕیوایەتە سەحیحەکاندا هاتووە کە ئەوەی فاتمە و عەباس و عەلی بۆ کچەکەی داوای میراتیان کردووە لە ئەبوو بەکر تا ئەوە بوو ئەبوو بەکر و گەورە هاوڵان ئاگاداریان کردن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا نوەرث ما تەرەکنا سەدەقە، ئیتر قسەکەیان وەرگرت و زانیان ڕاستە خواگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتی وای نەفەرمووبایە ئەوە ئەبوو بەکر و عومەر سوودمەندی یەکەم دەبوون لە میراتی کچەکانیان عایشە و حەفسە، کەچی فەرمانی خوا و پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئیش پێکرد و عایشە و حەفسە و کەسانی تریشیان بێبەش کرد. ئەگەر میراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەش بکرابایە ئەوە گەورەترین شانازی بوو بۆ ئەبوو بەکر و عومەر خوا لێیان ڕازی بێت کە کچەکانیان میراتبەری محەممەدن صلی الله عليه وسلم. ئەوەی هەندێک ڕاوی باسی لێوە دەکەن کە گوایە فاتمە تووڕە بووە و دەنجی لە سدیق وەرگرتووە تا مردن لە ڕاستیەوە زۆر دوورە و ئێمەش بۆ ڕاستکردنەوەی ئەم بابەتە ئەم بەڵگانەی خوارەوە دێنینەوە. یەکەم بەیهەقی لە ڕێگەی شەرعیەوە ڕیواەتی کردووە کە ئەبوو بەکری سدیق سەردانی فاتیمەی کردووە و عەلی پێی گوت حەز دەکەی ڕێگا بدەم، وتی بەڵێ، ڕێگەی پێدا و چووە ژوورەوە داوای لێ کرد لێی ڕازی بێت و ئەویش لێی ڕازی بوو. ئابەم شێوەیە ئەو هۆکارانە دەڕەوێتەوە کە فاتیمەی وا لێ کردبوو دەنگ لە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەربگرێت و چۆن وا دەبێت ئەوە تا ئەبوو بەکر دەڵێت سوێن بەخوا سەردانی خزمەکانی پێغەمبەری خوام پێ خۆشترە لە سەردانی خزمەکانی خۆم. خاڵشی تر لەبەر خەفەتی لە دەستچوونی پێشەوای مرۆڤایەتی هیچی لەبیر نەمابوو کە ئەوەش نەهامەتیەکی ئەوەندە گەورەیە گاڵتە بە هەموو نەهامەتیەکانی تر دەکا. هەروە توش بوونی بە نەخۆشی و کەوتنی لە جێگەدا بۆ ماوەیەکی زۆر لە زۆر ئیش و کار دوور کەوتبەوە چ جای بینینی خەلیفەیەکی سەرقاڵ لە هەموو ساتەکاندا بە ئیش و کاری نەتەوەکەیەوە وەک زەنجی هەڵگەڕاوەکان و زۆر شتی تریشەوە. هەروەک دەیزانی کە گەڕانەوەی بۆ لای باوکی نزیک بۆتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەواڵی پێدا بوو کە تۆ یەکەم کەسم دەبیت پاش خۆم دەگەیت پێم واتا دەمری. هەر کەسێک وەکو ئەو بزانێت کە نزیکە بمرێت هەرگیز دنیا و دنیاپەرستی نایەت بە خەیاڵیدا. چەند جوانە وتەکەی مولهیب کە ئیمامی عینی بۆمانی پاراستووە کە دەڵێ یەک کەس ڕیوایەتی وای نەجێڕاوەتەوە کە گوایە یەکیان دی بێت لەگەڵ ئەبوو بەکر و سڵاویان بۆ یەکتری نەکرد بێت بەڵکو هەر لە ماڵ دەمایەوە و لە ماڵ دەرنەدەچوو کە ڕاوی ناوی بردووە بە دەنگ وەرگرتن. ئەمە و ئەوەش دووپات کراوەتەوە کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خلافەتەکەیدا بەردەوام دەستی بە خزمانی پێغەمبەرەوە بۆ لە فەیئەکەی پێغەمبەری خوا کە لەو دینە بوو پێی دەدان و لەو ماڵەی فەدەک و پێنجێکی خەیبەریشی بەش دەدان، بەڵام وەکو میرات دابەشی نەکردووە بەسەریاندا و ئەمەش لەسەر وتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی. لە محەممەدی کوڕی حوسەینەوە دەجێڕنەوە کە ناسرا بوو بە محەممەد الباقی و هەروەها لە زەیدی کوڕی عەلیەوە کە وتویانە لە خزمانی پێغەمبەر نەبیستراوە لێیان سکاڵای زوڵم یان مافخواردنیان کرد بێت لە ئەبوو بەکر. پاژەوەی کە 6 مانگ بەسەر مردنی پێغەمبەری خوادا تێپەڕی فاتیمە کۆچی دوایی کرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەواڵی پێدا کە ئەو یەکەمین کەسە لە خزمانی پێغەمبەر پێی دەگاتەوە. لەگەڵ ئەوەشدا پێی فەرموو ئایا ڕازی نابی بەوەی کە سەرداری ئافرەتانی بەهەشت بی؟ ئەو کاتەش ڕۆژی سێشەممە 3 ڕەمەزانی ساڵی 11 کۆچی بوو لە مالیکی کوڕی جەعفەری کوڕی محەممەد لە باوچیەوە ئەویش لە باپیریەوە عەلی کوڕی حوسەین دەڵێ فاتمە لە نێوان نوێژی مەغریب و عیشادا کۆچی دوایی کرد و ئەبوو بەکر و عوسمان و زوبەیر و عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئامادەی بوون. کاتێک ئامادەی نوێژکردن کرا عەلی وتی ئەبوو بەکر بەرنوێژی بکە. ئەبوو بەکر وتی چۆن تا تۆ وەستاوی ئەی ئەبوو حەسەن؟ عەلی وتی بەڵێ بڕۆ پێشەوە، سوێن بەخوازگە لە تۆ کەسی تر نوێژی لەسەر ناکات. ئەبوو بەکر نوێژی بەسەرەوە کرد و هەر بەو شەوەش بە خاک سپێردرا. لە ڕیوایەتێکی تردا هاتووە کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نوێژی لەسەر فاتمە کرد، خوا لێی ڕازی بێت 4 ئەڵڵاهو ئەکبەری کرد. لە ڕیوایەتی موسلیم هاتووە کە عەلی کوڕی ئەبوو تالیب نوێژی بەسەرەوە کردووە و ئەو ڕیوایەتەش سەحیح و ڕاستە. ئەمە و پەیوەندی سدیق بە خزمانی پێغەمبەر و ئەهل و بەیتەوە پڕ لە ڕێز بۆ کە شایان بێت. دۆستایەتی و خۆشەویستی لە نێوان ئەبوو بەکر و عەلیدا هەبووە و عەلی یەکێک لە کوڕەکانی خۆی ناوە ئەبوو بەکر. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە پاش مردنی
ئەبوو بەکر محەممەدی کوڕی گرتە ئەستۆ و خستێ ژێر چاودێری خۆی و لە سەردەمی خۆیدا هەڵی بژار بۆ والیەشێک لە شوێنەکان و تەنانەت ئەوەشی لەسەر کەوت. زمانەکان دەم درێژیان کرد ڕەخنەیان لێگرت لەبەر ئەوەی کوڕی ئەبوو بەکرە. ئەوەی باسمان کرد هەندێک بوو لەو مەسەلانەی کە سدیق چارەسەری کردوون و دەستی گر بە شوێن کەوتنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە هەموو سووربوون وردیەکەوە خوا لە ئەویش و لە هەموو هاوڵە بەڕێزەکانی خۆش بێت و چاوی ئەوانەش کوێر بێت کە دووبەرەچی بە درۆ و دەلەسە دەخەنە نێوان یارەکانی پێغەمبەرەوە. بیسەرانی خۆشەویست، دەکرێت ئێمە هەڵوەستەیەک لەسەر گرنگترین پند و ئامۆژگاری لە دەرکردنی سوپای ئوسامە لەلایەن ئەبوو بەکری سدیقەوە بکەین. خۆشەویستانم، ئێمە بزانین و نەزانین گوزەرانەکان دەگۆڕێن و ناڕەحەتیەکان دێن و بەڵام باوەڕداران فەرمانی ئاین لە یاد ناکەن. گۆڕانکاری زۆر ترسناک و ناڕەحەتە، چەند خێرایە پاک و بێگەردی بە ئەو خوای گوزەرانەکان دەگۆڕێت و بە ئارەزووی خۆی لە جۆرێک بۆ جۆرێکی تر فەعال لما یورید، هەرچی بیەوێت دەیکات. عەرەب چینچی نوێنەریان دەنار بۆ مەدینە بۆ گوێڕایاڵی و ملکەسی بە لێشاوێک دەهاتن تا ئەوە بوو ساڵی نۆیەمی کۆچی ناونرابوو ساڵی شاندەکان، کەچی حاڵ وا دەگۆڕێت خەڵکی مەدینە دەترسان هۆزە عەرەبەکان بێن و بدەن بەسەر پایتەختدا نەکەرەوەندا، بەڵکو دەترسان بدەن بەسەریاندا و ئیسلام و مسلمانان لە بناغە دەربهێنن. ئەمە شتێکی نامۆ نییە، سنەتی خوا لەسەر هەموو گەلێک هەروە بووە و بەردەوام لەسەر حاڵەتێک نەماونەتەوە بەڵکو دەگۆڕێت بە جۆرەها گۆڕان. ئەمەش ئەو خوایە هەواڵی پێداوین کە خۆی ڕۆژگارەکان بەو شێوەیە خۆی دەیەوێت دەگۆڕێت، وەکو دەفەرمێت ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم وتلك الأيام نداولها بين الناس. سورة آل عمران آيتي 140. ئەبوو بەکری ڕازگۆ لەناو ڕۆژگارێکی پڕ لە کێشە و گرفتدا بوو بە خەلیفەی مسلمانان. ئەوە تا پێشەوە ئەبوو بەکری ڕازی لە تەفسیری ئەم ئاەتەدا دەڵێ واتا ڕۆژەکان ئەجێڕێت لە ناو خەڵکدا، نەخۆشی و نەناخۆشی لە لای کەسێک نامێنێت. ڕۆژێ ئەو دڵخۆشە و دوژمنانی نیگەرانن کەسی ڕۆژی داهاتوو بە پێچەوانەوە هیچ حاڵێک و هیچ گوزەرانێک تاسەر بۆ کەس بەردەوام نابێت. بە شێوەی کردداری داهاتوو هاتووە نوداویلوها، مانای ئەوەیە دەیگەێنێت ئەم سونەتەی خوا بەردەوام لە تازەبوونەوەدایە و گەلان لە گۆڕانکاریدان. لەم بارەیەوە قازی ئەبوو سعود دەڵێ شێوازی داهاتووی مانای ئەوەیە تازەگەرێتی و بەردەوام نەمان لەسەر حاڵێک سنەتێکە و هەموو گەلان بەگشتی پیایدا تێپەڕ دەبن. وتویانە ئەلئەیام و دووەل الحەربی السەجال، واتە ڕۆژان دەگەڕێن بەناو هەموواندا و جەنجیش جارێ ئەو جارێک ئەتۆ. هەروەکو شاعریش دەڵێ ڕۆژێک ڕۆژمانە و ڕۆژێکیش نا، ڕۆژێک خەفەتبار ڕۆژێکیش خۆشحاڵ. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئومەتی ئیسلامی فێری ئەوە کرد ئارامی و خۆگری هەبێت لە بەردەم ناڕەحەتی و نەهامەتیەکاندا و سەرکەوتن لەگەڵ ئارامیدایە و نابێت مەویس و بێهیوابین لە ڕەحمەتی خوا. إن رحمة الله قريب من المحسنين. مسلمان دەبێت هەمیشە ئەوەی لە یاد بێت کە ناڕەحەتی هەرچەندە زۆر بێت، نەهامەتی هەرچەندە بەهێز و گەورە بێت، سنەتی خوا وایە بە دوایدا خۆشی و ڕاحەتی دێت. فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. مسلمانان کارەکانی هەمووی جێی سەرسوڕمانن. لەم دنیایەدا پێغەمبەری خوا ئەوەی ڕوون کردوتەوە هەروەکو لە فەرمودەیەکدا کە بۆ خۆی عليه الصلاة والسلام دەفەرموێ عجبا لأمر المؤمن إن أمره كله خير وليس ذلك لأحد إلا المؤمن إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته الضراء صبر وكان خير له. واتا ئیش و کاری مسلمان سەیرە، هەموو کارێکی خێرە و ئەمەش تەنها بۆ مسلمانە. تووشی خۆشی دەبێت سوپاسی خوا دەکات خێری دەگاتێ، تووشی ناڕەحەتی دەبێت و ئارام دەگرێت دیسان خێری دەگاتێ. کەواتە لەو وانەوە پەند و سوودی زۆر لە نارنی سوپای ئوسامە وەردەگیرێ. ئەوەیە لە گەورەترین و ناڕەحەتترین نەهامەتیدا نابێت ئیسلامەکەمان لە یاد بچێ و مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیتوانی ڕێگر بێت لە بەردەم سدیقدا کە سوپای ئوسامە بخاتە ڕێ، کە ئەو توش هاتەیەش زۆر گەورە بوو، ڕووی لە مسلمانەکان کردبوو، بەڵام سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
لە پێغەمبەرە ئازیز و خۆشەویستەکەیەوە فێری ئەوە بوو کە گرنگیدان بە ئیسلام لە سەروی هەموو گرنجیەکەوەیە و تا لە ژیانی دابوو هەر بەو چەشنە بوو. خاڵێکی تر ئازیزانم، کاروانی بانگەواز نەبەستراوەتەوە بە کەسەوە، پێویستە شوێن پێغەمبەر بکەوین لە هەموو هەنگاوێکدا. لە بەسەرهاتی خستنەڕێی سوپاکەی ئوسامە لەلایەن ئەبوبەکرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە بەدی دەکەین کە سەدیق ڕەزای خوای لێبێ بەکردەوە بەوتە سەلماندی کە کاروانی بانگەواز وەستانی بۆ نییە، تەنانەت بە مردنی فەخری کائینات و پێشەوای پێغەمبەران و سەرکردەی موسڵمانانیش عەلەیهی سەڵات وەسەلام. سەلماندی کە دەبێت کاری بانگەواز بەردەوام بێت بە دەرکردنی سوپای ئوسامە، ئەوە بوو لە ڕۆژی سێیەمی کۆچی پێغەمبەری ئازیزدا صلی الله علیه وسلم فەرمانی بەجاردەردا کە سەربازەکانی سوپای ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە مەدینەدا نەمێن و خۆیان بگێننەوە سەربازگەکەیان لە جوڕف. لە وتارەکەشیدا کە بە دوای بەیعەت پێدانەکەی پێشکەشی موسڵمانانی کرد، تێیدا ئەوەی دووپات کردەوە کە دەبێ هەوڵ و تێکۆشان بۆ بەرزی ئیسلام بێت و دەبێت بەردەوام بێت. لە ڕیواتەکەیدا هاتووە کەوتوویەتی خەڵچینە لەخوا بترسن، دەست بە ئیسلامەکەتانەوە بگرن و پشت بە خوای خۆتان ببەستن. ئاینی خوا هەر ڕاوەستاوە، خوا سەری دەخات ئەو کەسەی ئەو سەر دەخات و ئاینەکەش بەرز ڕادەگرێت. سوێن بەخوا، گوێمان لێ نییە چێ هێرشمان بۆ دێنێت بابی هێنێ. شمشێری خوا بە بڕشتە و هێشتا دامان نەناوە. دەجەنجین دژی ئەوانەی پێچەوانەمانن، هەروەک چۆن کاتی خۆی لەگەڵ پێغەمبەری خوادا تێدەکۆشاین و هەر کەسەیش سەرکەشی بکات بەس بۆ خۆی زەرەر دەکا. لەو پەندانەی کە دەبێت لە ناردنی سوپای ئوسامەوە وەربگیرێت ئەوەیە کە دەبێت موسڵمانان لە خۆشی و ناخۆشیدا شوێن پێغەمبەری خۆشەویستی خوا بکەون صلی الله علیه وسلم. و ئەبوبەکری ڕازگۆژ و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەکردەوە ئەوەی ڕوون کردەوە کە توند بەدانەکانی فەرمانەکانی پێغەمبەری خوای ڕاگیر کردووە و جێبەجێشیان دەکات، ئیتر باجۆرەکانی مەترسیشی تێدا بێ. ئەمەش لەم بەسەرهاتەدا چەند جارێک بە ئاشکرا دەرکەوت. یەکەم، کاتێک کە وەزعەکە ناهەموار بوو پێشنیاریان بۆ کرد کە سوپای ئوسامە دەرنەکات. ئەویش وتە پڕشنگدارەکەی فەرموو سوێن بەوەی کە گیانی ئەبوبەکری بەدەستە، ئەگەر بشزانم دڕندەکان دەمڕفێنن سوپای ئوسامە دەخەمەڕێ هەروەک چۆن پێغەمبەری خوا فەرمانی دەرکرد صلی الله علیه وسلم، و ئەگەر کەسیش نەمێنێت جگە لە خۆم هەر دەری دەکەم. خاڵێکی تر کاتێک ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەداوای لێکرد کە سوپاکەی لە جوورف بجێڕێتەوە بۆ مەدینە لە ترسی هێرشی هەڵگەڕاوەکان و خەمی خەلیفە و پایتەخت، ئەویش ڕێگەی پێنەدا، بەڵکو ئەو پەڕی ویست و سووربوونی خۆی دەربڕی لە شوێنکەوتنی پێغەمبەری خۆشەویست و ئازیز صلی الله علیه وسلم. وتی ئەگەر سەگ و گورگ فراندومیان هەرگیز ویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەد ناکەمەوە، سوپای ئوسامە ناجێڕمەوە. بەکردەوە بەم هەڵوێستە جوامێدیەی ئەو ئاەتەی جێبەجێ کرد کە بۆ هیچ کەس نییە ئەگەر خوا و پێغەمبەر فەرمانێکیان دەرکرد بە ئارەزووی خۆی بکات لە جێبەجێکردنیدا، وەک دەفەرموێت أعوذ بالله من الشيطان الرجيم وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. سورة الأحزاب آية 36. خاڵێکی تر کاتێک داوای لێکرا پیاوێکی بەتەمەنتر لە ئوسامەدا بنێت بۆ فەرماندەیی سوپاکە، زۆر تووڕە بوو. نەڕاندی بەسەر عومەری فاڕوقدا کە چۆن وێراوێتی ئاوا پێشنیارێک بگێنێ. پێی گوت دایکت ڕۆڵە ڕۆت بۆ بکات و لە ناوچی ئەی عومەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئوسامەی داناوە بە من دەڵێی لای بە. خاڵێکی تر خۆشەویستانم، گرنجیدانی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەلانەدان لە کارەکانی پێغەمبەری خوا و جێبەجێکردنیان لە دەرچوونی لە مەدینە لەگەڵ سوپای ئوسامەدا و بە پێو ئوسامەش بە سواریەوە بوو. سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەم کارەی جێبەجێکەری سونەتی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. کاتێک مەعازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ناردی بۆ یەمەن، کاتێک کە مەعازی نار بۆ یەمەن بە هەمان شێوە ئەو هەڵوێستە دووبارە بۆوە.
ئیمامی ئەحمەد ڕیوایەت دەکات لە مەعازی کوڕی جەبەلەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ یەمەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵیدا ڕۆیشت و ڕەوانەی کرد و مەعاز بە سواری و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە پیادەیی بە تەنیشتیدا دەڕۆیشت. شێخ ئەحمەد البەنا لەسەر ئەم فەرمودەیە دەڵێ ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی کرد لەگەڵ ئوسامەدا، لەگەڵ ئەوەشدا زۆر منداڵ بوو. پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای لەسەر بێ پێش مردنی ئاڵای سوپای دایە دەست، بەڵام بواری نەدرا ڕەوانەی بکات تا دەرەوەی مەدینە بەپێ. بۆیە ئەبوبەکر بەو کارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەستا و بەپێ ڕەوانەی کرد وەکو چاوکردنێک لە پێغەمبەرە خۆشەویست و ئازیزەکەی. هەروەها چاولێکردن و گوێڕایەڵی بۆ پێغەمبەری خوا لەوەدا دەردەکەوێت کە پێش دەرچوونی سوپای ئیسلام ئامۆژگاری کردن، چونکە سەرداری مرۆڤایەتیش پێش دەرچوونی سوپا ئامۆژگاری دەکردن. سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر بەمەوە نەوەستا، بەڵکو زۆربەی ئامۆژگاریەکانی لە بڕگەی ئامۆژگاریەکانی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم وەرگرت بوو بۆ سوپاکان. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر بەوتەکانی نەوەستا، بەڵکو بەکردەوەش سلماندی شوێن پێغەمبەری خوا دەکەوێت، بەڵکو فەرمانیدا بە ئوسامە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی پێگوتووە وا بکات و لە قوضاعەوە دەست پێ بکات و بدات بەسەر ئابوولدا و کەمتەرخەمی نەکات لە جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و پێی گوت وا بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی وتووی. لە ڕیوایەتێکی تردا خۆشەویستەکانم پێی گوتووە بڕۆ بەو جۆرە بکە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی گوتووی، و پاشان پەلامارەکانیشت بەو جۆرە بن کە پێغەمبەری خوا پێی وتووی و لە فەڵەستینەوە دەست پێ بکە، لەوێشەوە بەرەو خەڵکی موئتە و خوش پارێزەری ئەو شوێنانە دەبێت کە بەجێیان دەهێڵی. لە ڕیوایەتەکەی ئیبن الئەثیردا دەڵێ ئامۆژگاری ئوسامەی کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بەو شێوەیە هەنگاو بنێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێداوە. هاوڵان هەموو ملکەچی و فەرمانی خەلیفەیان بوون و پێی ڕازی بوون، دەستیان گر بە فەرمانی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم، بە پێی توانا هەوڵی بەجێهێنانیاندا و خوش سەری خستن و بەدەستکەوتەکان ڕۆزیدان. ترس و هەیبەتی ئەوانی خستە دڵی خەڵک و شەڕ و خراپەکاری و پیلانی دوژمنانی لێدوور خستنەوە. تۆماس ئارنۆڵد دەربارەی ناردنی سوپای ئوسامە دەڵێ دوای مردنی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ ئەو سوپای خستەڕێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێشتر بەنیاز بوو بیخاتەڕێ بۆ کەنارەکانی شام. ئەمە سەرڕای ئەو ناڕەزایی کە هەندێک لە موسڵمانەکان دەریان دەبڕی بەهۆی ئالۆزبوونی وەزعی وڵاتە عەرەبیەکان لەو کاتەدا. ناریەکەی نەهێشتن بە وتەی شتێک بەڕێ دەکەم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمانی پێداوە، ئەگەر بشزانم شێر و پڵنگ ئەم ڕفێنن هەر سوپای ئوسامە بەڕێ دەکەم، هەروەک چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی پێدا بوو. پاشان دەڵێت ئەمە بووە ژمارەیەکی ئەو زنجیرە هێرشە جوانانەی کرایە سەر عەرەب لە سووریا و فارس و سەروی ئەفریقیا، توانیان دەوڵەتی فارس بچوو بکەنەوە، ئیمپراتۆریەتی ڕۆمانیش بێبەش بکەن لە جوانترین ویلایەتەکانی. لە بەردەم دەقی قورئان یا سونەتدا زۆرینەی هاوڵان پێیان وت باش بۆ ئەو سوپایی ئوسامە لە مەدینە گل بداتەوە، و پێیان وت وا عەرەب پشتیان لێ هەڵکردوویت و بە بڵاوە پێکردنی سوپای ئیسلام هیچ سوودێک وەدەست ناهێنی. خۆ ئەوان هاوڵ بوون، وەک خەڵکانی گشتی نەبوون، بەڵکو ئەو هاوڵانە بوون کە بە چاترین خەڵکدا دەنێن لەسەر زەویدا لە پاش پێغەمبەران عەلەیهیم سەڵات وەسەلام. لەگەڵ ئەوەشدا سدیقی ڕازبۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەهاتە سەر قسەکانیان و بۆی ڕوندەکردنەوە کە بە گوێکردنی وتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێشتر و بەڕێزترە، نەک ڕاو بۆ چوونەکەی ئەوان. ئەم ڕاستیە کاتێک بەدەرکەوت کە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد و هاوڵان زۆرێکیان پێیان وابوو یەکێک لەوانە عومەر بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە نەمردووە، ژمارەیەکی کەمیش پێیان وابوو مردووە. ئەبوبەکر یەکێک لەوانە، بەڵام ئەبوبەکر دەستی گرت بە قەدەوە، ئەبوبەکر دەستی گرت بە دەقی قورئانەوە و بۆی ڕوونکردنەوە کە لەسەر هەڵەن کەسێک بڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەمردووە.
حافظ ئیبن حەجەر لەسەر ڕای زۆرینە دەربارەی مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێت لەمەوە بۆمان دەردەکەوێت لە مەسەلەی ئیجتیهاددا وا دەبێت ژمارەیەکی زۆر کەم دەی پێکێت و ژمارەیەکی زۆریش لەسەر هەڵەن نابێت ڕای زۆرینە پەسند کراو بێت. پوختەی قسە ئەوەیە کە لە بەسەرهاتی ناردنی سوپای ئوسامە لەلایەن ئەبوو بەکرەوە ئەو سوودە وەردەگرین مەرج نییە ئەو بۆ چوونە زۆرانە دەلالەت بێ لەسەر ڕاست. خۆشەویستەکانم، دەبێ ئەوەشی لێوەرگرین کە موسڵمانان هەر کاتێک حەقیان بۆ ڕۆشن بۆیەوە گردنیان کەس دەکەن بۆی. کاتێک سدیق بۆی ڕوونکردنەوە کە دەرکردنی سوپای ئوسامە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئوسامەشی کردۆتە فەرماندا، ئیتر ئەو ئیماندارە پیاوچاکانە گوێڕایەڵی فەرمانی پێغەمبەری ئازیز بوون و مقۆمقۆیان تێدا نەکرد. خاڵێکی تر خۆشەویستەکانم، بانگەواز دەبێت بەکردەوە بێت و شوێنەواری گونجان لە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامدا. کاتێک ئەبوو بەکری ڕازگۆ هەر سوور بوو لە سەرمانەوەی ئوسامەی کوڕی زەید، مەبەستی ئەوە بوو بەردەوام دەست بگرێت بە ڕێڕەوی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم و بڕیارەکانی جێبەجێ بکرێت. بەوەشەوە نەوەستا کە بە ئەمیری سوپا هێشتەوە، بەڵکو بەکردەوەش ئەوەی سەلماند. ئەمەش لە دوو خاڵدا. یەکەم، ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت بە پێ سوپای ئوسامە ڕەوان کرد و ئوسامەش بە سواری وڵاخەکەیەوە بوو. ئوسامە ئەو کاتە لە تەمەنی 18 یان 20 ساڵاندا بوو. ئەبوو بەکریش تەمەنی لە سەرووی 60ەوە بوو. هەر سوور بوو لەسەر ئەوەی ئەو بە پێ بڕوات شان بەشانی ئوسامە، ئوسامەش بە سواری و کاتێک ئوسامە پێی گوت یان مندا دەبەزم یا تۆش سوار بە، ئەویش بە هیچ کامیان ڕازی نەبوو. ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ بەم کارەی ویستی ئەوە بچەسپێنە لای سوپاکەی ئوسامە کە ڕێزی فەرماندەکەیان بگرن و دان بە ڕێزەکەیدا بنێن، ئەو ڕووگیریشیان لە دڵدا دەرکات وەک ئەوەی بەم ڕۆیشتنەی بە پێ و لە شانی ئوسامەی سواردا بە هەموو ئەندامانی سوپاکە بە زمانی حاڵ پێیان بڵێ مسلمانەکان بڕوانن من کە ئەبوو بەکرم و خەلیفەی پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم کەچی ئاوا بە پێ لە شانی ئوسامەدا ڕێ دەکەم کە ئەمەش دانانە بە شایستەی ئەو فەرماندەیی کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و سەرکردەی مەزنمان سەلات و سەلامی خوای لەسەر بێت هەڵی بژاردووە. ئیتر نازانم چۆن ئێوە ڕەخنە لە فەرماندەییەکەی دەگرن. خاڵێکی تریش ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر حەزی دەکرد عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە مەدینەدا گل بداتەوە بۆ بەڕێوەبردنی کاروباری وڵات و وەزیری دەسەڕاستی بێ. بەڵام نەی سەپاند بەسەر ئوسامەدا، بەڵکو داوای یارمەتی لێکرد کە عومەری بۆ بەجێ پێڵێت لە مەدینە ئەگەر بە گونجاوی دەزانێت. ئابەم شێوەیە سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نمونەیەکی زیندوی بەکردەوە نیشانی سوپاکەدا تا ئەوانیش دان بە فەرمانڕەوایی و ڕێزداری ئوسامەدا بنێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەمەش بانگەشەیەکی کردەوەیی بەهێزە بۆ گوێڕایەڵی سەرکردەکەیان. ئەمەی کە سدیق کاری بانگەوازی لەگەڵ کردەوەدا هاومل کرد، ئەمەشە ئیسلام داوای دەکات. خۆشەویستەکانم، خوای کاربەجێر زەممی ئەو کەسانە دەکات کە بە خەڵکی دەڵێن چاکە بکەن و کەچی خۆیان لەبیر چووە، وەک لە قورئاندا دەفەرموێ ئەعوذ بالله من الشيطان الرجيم أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون. سورة البقرة آياتی 44. هەروەها لەم بەسەرهاتەدا شوێنەواری گەورەی لاوانمان بۆ دەردەکەوێت لە خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلامدا کە بۆ بەرەنگاربوونەوەی بەهێزترین دەسەڵاتی سەرزەوی ئەو کاتە لە لای خەڵکی ئەبوو بەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەو پۆستەدا هێشتیەوە لەگەڵ ئەو هەموو بۆڵە بۆڵ و ڕەخنەگرتنەدا کەچی فەرماندەی لاو بە سەرکەوتووی بەدەستکەوتەوە گەڕایەوە بۆ مەدینە. ئەمەش زەنگێکە بۆ لاوان تا ڕۆڵی خۆیان بزانن لە خزمەتکردنی ئەم ئاینە بەڕێز و خۆشەویستە ئاینی پیرۆزی ئیسلام. ئەگەر بە چاوێکی ورد بڕوانینە قۆناغەکانی مەکی و مەدینەش ڕۆڵی کۆمەڵێک لاوی خوێنگەرمان بۆ بەرچاو دەکەوێت لە خزمەتکردن بە قورئان و سونەت و بەڕێوەبردنی کاروباری دەوڵەت و بەشداریکردنیان لە غەزا و گیانپیداکاری لە پێناوی خوا و بانگەواز بۆ لای بەرنامە ناوازەکەی پەروەردگار. خۆشەویستانم، وێنەیەکی پڕشنگدار لە ڕەوشتە جیهادیەکانی ئەبوو بەکر باز دەکەین لە ئیسلامدا.
یەکێکی تر لە سوودەکانی نارنی سوپای ئوسامە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەیە کە وێنەیەکی جوان و پڕشنگداری جیهادی ئیسلامیمان نیشان دەدا. ئەو وێنەیەش بە جوانی لە ئامۆژگاریەکانی سەدیقدا ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ سوپاکە دەردەکەوێت. کاتێک ڕەوانەی کردن ئەبوو بەکر ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ لەم کاریدا چاوی لە سەرداری مرۆڤایەتی کرد کە ئامۆژگاری فەرماندەی سوپاکانی دەکرد پێش دەرچوونیان. لە بڕگەکانی ئەو ئامۆژگاریانەدا مەبەستی سەرەکی جەنجی ئیسلامی دەردەکەوێت کە بانگەوازکردن بۆ لای ئیسلام و گەلانیش ئاوا ڕەوشت گەلێک ببینن خۆیان پێڕان ناگیرێت و مسلمان دەبن. بە هەموو حەزێکیانەوە ئاینی پیرۆزی ئیسلام هەڵدەبژێرن. لەوانە یەک کاتێک دەبینن سوپاکە ناپاشی ناکا و سپاردە دەپارێزێ، بەڵێنەکانی دەباتە سەر و ماڵی خەڵکی بە تاڵان نابات و بە ناحەق دەست ناگرێت بەسەر سامانیاندا. سوپایەک کەس لوت و گوێ ناکات، بەڵکو کوشتنیشی هەر جوانە، هەروەک لێبوردنیشی جوانە. بەزەیی بە منداڵدا دێتەوە و ڕێزی دەگرێت، ڕێز لە پیاوی پیر و بە ساڵداچوو دەگرێت، ناموسی ئافرەتیش دەپارێزێت و ئاگای لێیان دەبێت. سوپایەک سامانی وڵات ڕزگارکراوەکان بە هەدەر نادات، بەڵکو دارخورماکان دەپارێزێت و نایسووتێنێت، درەختی بەردار نابڕێ، زەویە کوشت و کاڵیەکان لە ناو نابات و چێلگەکانیان لە بین نابا. لە کاتێکدا سامانی مرۆیی دەپارێزێت، غەدر ناکا، ناپاشی ناکات، دزی لە دەستکەوتەکانی شەڕ ناکا، جەستەی کوژرا و ناشێوێنێ، دەستی ناچێتە خوێنی منداڵ و پیر و بە ساڵدا چوو ژنان و سامانی کوشت و کاڵی دەپارێزێ، دارخورما لە بن ناهێنێ، درەختی بەردار نابڕێ، لە هەمان کاتێشدا پارێزگاری لە سامانی ئاژەڵ دەکات و مەڕ و بزن و مانگا و حوشتر سەر نابڕێت مەگەر بۆ خواردن نەبێ. دەی ئایا سوپاکانی ئەم سەردەمە هیچێک لەم سەروەتانە دەپارێزن یان ئەو وڵاتەی ئەو لەگەڵی دەجەنجێت دەیکات بە یەک پارچە وێرانە و کاولگا؟ بچووکترین نمونە لەسەر ئەوە دەوڵەتی شوعیەتی بێباوەڕ چی نەکرد بە وڵاتی ئەفغانستان. ئەی بۆسنە چی پێنەکرا لەلایەن سربەکانەوە، ئەی کۆسۆڤا، ئەی کشمیر لەلایەن هیندەکانەوە، ئەی عێراق لەلایەن ئەمریکاوە، بەس لەبەرەوەی وڵاتەکە وڵاتێکی مسلمان بووە. ئەی جوولەکە بەرامبەر بە خەڵکی فەڵەستین. ئایا چ جیاوازێکی گەورە هەیە لە نێوان ڕێنمونی خوایی و گومڕایی بێباوەڕاندا؟ سوپایەک ڕێز لە بیر و باوەڕەکان و ئاینەکانی پێشوو دەگرێت و پارێزگاری لەوانە دەکات کە بۆ خواپەرستی چوونەتە گۆشەیەک، بە هیچ شێوەیەک دەست درێژیان بۆ ناکا. ئەمەش بانگەشەیەک بەکردەوە بۆ لێبوردەی و دادپەروەری ئیسلام. بەڵام ئەوانەی خراپەکاری لەسەر زەویدا بڵاو دەکەنەوە و لەگەڵ ڕاستیدا دەجەنگن، ئەوانە پاداشتی ڕەوایان کوشتنیانە تا ببنە پەند بۆ کەسانی تریش. ئەو وشانەی لە وەسیەتنامەکەی سدیقدا هاتبوو تەنها وشێک نەبوو بۆ پێشکەش بکرێت و بەس، بەڵکو مسلمانەکان خاڵ بە خاڵ و بڕگە بە بڕگە بە جێبەجێیان دەکرد لە سەردەمی ئەودا و لە سەردەمەکانی دوای ئەویشدا. ئازیزەکانم، خوایار بێت لە ئاڵلقەکانی داهاتوودا باز لە جەنگە ڕزگاری خوازەکانیان دەکەین. خاڵێکی تر خۆشەویستەکانم کاریگەری سوپای ئوسامە لەسەر پاراستنی هەیبەتی دەوڵەتی ئیسلامی. سوپای ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەسەر کەوتووی و دەستکەوتی باشەوە گەڕایەوە مەدینەی پایتەخت و پاش ئەوەی زیڕەی بە ڕۆمەکان کرد، تەنانەت هێرەقل کاتێک لە شاری حیمز بوو هەموو کەساتێک گاوری و ڕامیاریەکانی کۆ کردەوە پێی وتن ئەمە بوو من کاتی خۆی ئێوەم لێ ئاگادار کرد، بەڵام ئێوە گوێتان بۆ نەگرتم. عەرەب لە دووری مانگەڕەیەکەوە دێت و دەدات بەسەرتاندا، پاشان بۆشی هەڵدێت و کەسیش هیچ ناڵێت. یەنافی برای پێی گوت لەو ناوچانەدا سەرباز جێگیر بکە تا ئاگایان لە بەڵقان بێت. ئەویش سەربازی زۆری ناردوو لە هاوڕێکانی خۆشی کرد بە سەرکردیان لەوێمانەوە تا لە سەردەمی ئەبوبەکر و عومەردا نوێنەریان هات بۆ شام. پاشان هەموو ڕۆمەکان بە سەرسامیەوە دەیانگوت سەرگەورەیان دەمرێت کەچی لە هێرشکردنی خۆیان بۆ سەرمان داناکەون. هۆزە عەرەبەکانیش دڵیان کەوتە لەرزە لە ترساندا کە هێز و پێزی دەوڵەتیان بینی. هەرکە سوپای ئیسلام بەسەرکردایەتی ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەسەرکەوتووی گەیشتەوە شاری مەدینە. ئەبوبەکر کە لەگەڵ گەورە پیاوانی کۆچەریان و پشتیواناندا گەیشتن پێی بە خۆشی و هەلهەلەوە، دانیشتوانی مەدینەش بە شادومانی و خۆشی و سەرسوڕمانەوە پێشوازیان لێکرد. ئوسامە گەیشتە مەدینە و چوو بۆ مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور کات نوێژی سوپاسگوزاری بۆ خوا کرد لەسەر ئەو بەخششەی ڕژاندی بەسەر ئەو مسلماناندا. ئەم غەزایە کاریگەریەکی گەورەی هەبوو لەسەر ژیانی مسلمانەکان و لەسەر ژیانی هۆزە عەرەبەکان، ئەوانەی بەنیازی شۆڕش بوون دژی دەوڵەتی ئیسلامی. هەروەها کاریگەری لەسەر ژیانی ڕۆمەکانی شەبوو کە دەوڵەتەکەیان هاوسنوور بوو لەگەڵ دەوڵەتی ئیسلامدا.
ئەوەی ئەم سوپایە کردی بە ڕۆم و هۆزە عەرەبەکان لەلایەن جەنجی دەرونیەوە و لەلایەن سەرباز و چەک و تەقەمەنیەوە نەیکرد. ئەو هەڵگەڕاوانەی بەنیاز بوون بدەن بەسەر مەدینەدا کۆڵیاندا و بڵاوی بە هەموو ئەوانە کرد کە لە دژی ئیسلام کۆ ببوونەوە. موسڵمانەکان هودنەیان بەس لەگەڵ ئەوانەدا کە بەنیاز بوون لە دژیان هەڵگەڕێنەوە. ئەو ترس و لەرزەی بردیە ناو دڵەکان هەرگیز بە پیاوان و چەکی زۆر نەدەکرا. بەڕاستی نارنی ئەم سوپایە بوو بە نیعمەت بۆ موسڵمانان، چونکە بەرەی باکوور کە بەرەی هەڵگەڕاوەکان بوون بوو بە لاوازترین بەرەکانی جەنگ. لە شوێنەواری ئەمە بەرەی جەنجی هەڵگەڕاوەکان لە کاتی ڕزگارکردندا زۆر لە بەرەی جەنجی دوژمنان لە عێراق ئاسانتر بوو لە لای سوپای ئیسلام. هەموو ئەمانە لە لای چارەسەر دۆزان بەڵگەیەکی ڕوون و ئاشکران کە ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە کاتی کێشە و ناڕەحەتیەکاندا لە هەر هەمووان بیرتیشتر و تێگەیشتنی قوڵتری هەبووە. خۆشەویستەکانم، دەستمە سەر باسێکی دیکە کە ئەویش جیهاد و تێکۆشانی ئەبوبەکرە لە دژی هەڵگەڕاوەکان. یەکەم پێناسەی هەڵگەڕاوەکان و هەندێک ئاەت کە موسڵمان لە ترسناچی هەڵگەڕانەوە ئاگادار دەکاتەوە. هەڵگەڕانەوە یان ئەڕیدە نەوەوی پێناسەی هەڵگەڕانەوە دەکات دەڵێت دابڕان لە ئیسلام لە نیەتدا یان بە کوفرکردن یان کردەوەیەکی کوفر، ئیتر با بەگاڵتە بیڵێ یان لە سەرکەشیدا یان باوەڕی وابێ. هەر کەس گومانی لە بوونی خوا یان پێغەمبەر یان پێغەمبەرێک بە درۆ بزانێ یان حرامێک کە لای هەمووان بە کۆی دەنگ حرامە ئەو بە حەڵاڵی بزانێ وەک داوێن پیسی و بە پێچەوانەشەوە یان بەشێک بڵێن پێویست ناکات واجب نییە لە کاتێکدا لە لای هەموو زانایان واجب بێت یان بە پێچەوانەشەوە یان نیازی کردبێت بە بێباوەڕ یان بیرروباوەڕی ڕاڕا بوو ئەوە کافر و بێباوەڕ بووە. بەڵام ئیبن حەزمی زاهیری بەم جۆرە پێناسەی دەکات. هەر کەسێک خەڵکی هەموو لە موسڵمانیەتەکەی دڵنیا بن و بێجگە لە ئیسلام بە هیچ بەرنامەیەک ڕازی نەبێت و لە ناکایەکدا بۆیان دەرکەوت دوازی لە ئیسلام هێناوە بووە بە گاور و جوولەکە یان هەر ئاینێکی تر یان هەر بۆتە بێ ئاین. ئیبن عەلی ماکلی لە پێناسەکەیدا دەڵێ موسڵمان بێباوەڕ ببێتەوە بە وتەیەکی ڕاستەوخۆ پێچ و پەنا یان وشەیەک تەنها بێباوەڕی بگەێنێت یان کردەوەیەک ئەو مانایە بدات بەدەستەوە. عوسمانی حەمبەلیش پێوا پێناسەی دەکا لە وشەی گەڕانەوە بۆ دواوە وەرگیراوە وەک خوای گەورە دەفەرمێ وەلا تەرتەدوا عەلا ئەدباریکم، واتە پشتا و پشت مەگەڕێنەوە، واتە لە ئیسلام. بەڵام لە شەرعدا ئەمەیە هەر کەسێک هەر شتێک بکات کە پاش موسڵمانیەتی بەرەو بێباوەڕی ببات، مانای وایە هەر کەسێک ملەت زڕێ لە شتێکدا بکات کە لە ئیسلامدا زۆر ڕوون و ئاشکرا بێت وەک نوێش، ڕۆژوو، زەکات، پێغەمبەرایەتی و دۆستایەتی باوەڕداران یان قسەیەک یان کردەوەیەک بنوێنێت کە بێزگە لە بێباوەڕی هیچ پاساوێکی تری نەبێ. هەندێک ئاەتی قورئان کە ئاماژە بۆ هەڵگەڕاوەکان دەکات خوای گەورە لە قورئانی پیرۆزدا هەندێک دەستەواژەی بەکارهێناوە کە ئاماژەیە بۆ پیسی و دەردەداتەی هەڵگەڕاوەکان لە ئاینەکەی. لەوانە گەڕانەوەی بۆ دواوەیان پشتاوپشت یان وەرگەڕانی زەرمەند، سڕینەوەی دەموچاو، گەڕانەوەی هەردوو دەست بۆ ناودەم، گومانکردن و ڕاڕایی و ڕوڕەشبوون. خوای گەورە دەفەرمێت لە یەکێک لە ئاەتەکانی سوورەتی ئالی عیمران أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. واتای بڕواداران ئەگەر بە قسەی بێباوەڕان بکەن لە ڕێگا لاتان دەدەن و خەسار و مەندتان دەکەن. یان لە سوورەتی نیساء لە ئاەتی 47دا فەرموویەتی يا أيها الذين أوتوا الكتاب آمنوا بما نزلنا مصدقا لما معكم من قبل أن نطمس وجوها فنردها على أدبارها أو نلعنهم كما لعنا أصحاب السبت وكان أمر الله مفعولا. واتای گاور و جوولەکە بڕوا بهێن و بەو کتێبەی ناردومانەتە خوار کە باوەڕی بە کتێبەکانی ئێوە هەیە. پێش ئەوەی هەندێک دەم و چاو لە ناو بەرین یان هەڵیان جێڕینەوە بۆ دواوە یان نەفرەتیان لێ بکەین هەروەک چۆن پێشتر نەفرەتمان لە دەستەی ڕۆژی شەممە کرد، بابزانن خوا کاری خۆی جێبەجێ دەکات. لە تەفسیری ئیبن کەثیردا هاتووە دەڵێت تەمس واتە کوێریان دەکەین وەنەڕودەها عەلا ئەدباریها واتە چاویان دەبەینە پشتی سەریان. ئەمەش ئەو پەڕی تۆڵە و سزایە بۆیان. ئەمەش نمونەیەکی جوانە خوای گەورە دەیهێنێتەوە کە ئەوانە لە ڕاستی لایاندا و گەڕاندنیەوە سەر ناڕەوایی لەبەر چاوڕۆشنیەوە بردنیەوە بەرەو گومڕایی هەر ڕادەکەن و پاشە و پاش بۆ دواوە تێئەتەقێنن.
یان خوای گەورە دەفەرموێ لە ئاەتێکی تری سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 106 دا دەفەرموێ یومە تەبیەض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. واتە ڕۆژی قیامەت کۆمەڵێک ڕووسپی و کۆمەڵێک ڕوڕەش دەبن، ئەوانەی ڕوویان ڕەش دەبێ پێیان دەڵێن ئەوە پاش باوەڕهێنان کافر بوونەوە دەبخۆن سزای سەخت لەبەر ئەو بێ باوەڕیەتان. قورتوبی کۆمەڵێک ڕازی لەسەر ئەو ئاەتە هێناوە، لەوانە ڕای قەتادا کە فەرمودەیەکی ئەبوو هورەیرە دەجێڕێتەوە دەڵێ ئەو فەرمودەیە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو ئاەتەی پێشوو باسی هەڵگەڕاوەکان دەکات کە پێغەمبەری خوا دەفەرمێ لە ڕۆژی دواییدا کۆمەڵێک لە هاوڵانم دەیانەوێت بێنە سەر حەوزی کەوسەر بەڵام نایڵن، منیش دەڵێم خوای گەورە ئەوانە هاوڵی منن، ئەویش دەڵێت تۆ نەزانی دوای تۆ چیان کردووە و چیان داهێناوە، ئەوانە پشت تا و پشت بۆ دواوە گەڕانەوە. لە ڕیوایەتێکی تردا لە ئیبن عەباسەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە دوا ڕۆژدا پیاوانێکی ئومەتم دێن بۆ سەر حەوز بەڵام بەم لاولادا ڕاویان دەنێن، منیش دەڵێم هاوڵی منن، دەڵێن تۆ نازانی دوای تۆ چیان داهێناوە، منیش دەڵێم هەروەک چۆن بەندەی پیاوچاکی خوا بە قەومەکەی گوت وكنت عليهم شهيدا ما دمت فيهم فلما توفيتني كنت أنت الرقيب عليهم وأنت على كل شيء شهيد. ئەی خواجان من تا لە ناویان بووم بەرپرسیارم، کاتێک منت مراند ئیتر خۆت چاودێر بووی بەسەریانەوە، دەڵێن ئینەهم لەم یەزالوا لە دوای ئەوەی تۆ لە ناویاندا نەمای پاشگەز بوونەتەوە لە ئاینەکەت. خۆشەویستەکانم، دووەم هۆیەکانی پاشگەزبوونەوە و جۆرەکانی ئەو پاشگەزبوونەوەی کە هۆزە عەرەبەکان پاش وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردیان کۆمەڵێک هۆکاری هەبوو، لەوانە ئەبڵەغ بوون بە مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئاین لاوازی و تێنەگەیشتن لە دەقەکان، بیرکردنەوە لە سەردەمی نەفامی، واسێنان لە ڕەوشتە بەدخووەکان و لە یاسا دەرچوون، هەستان دژی دەسەڵاتی ڕەوایی شەرع، ڕەگەز پەرستی پێشوو یان دەستکەوتنی مڵک، کاسبیکردن لەسەر حیسابی ئاین و پارە خۆشویستن، حەسوودی و ئێرەی، کاریگەری بێگانەوە گڕۆڵی جوولەکە و ئاگرپەرستەکان. لەسەر هەموو ئەم هۆکارانە دەدوێن ئینشاء الله، بەڵام جۆرەکانی هەبوو بە یەکجار و بە تەواوی وازی لە ئیسلام هێنا و گەڕایەوە سەر بتپەرستی. هەندێکی تریان بانگەشەی پێغەمبەراتی خۆی دەکرد، هەندێکیان بانگەشەی واسهێنان لە نوێژ و هەندێکی تریان لەسەر ئیسلام نوێژەکانیان بەردەوام بوون بەڵام زەکاتیان نەدەدا. هەندێک شاکامیان دەبڕی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و گەڕانەوە سەر ڕەوشتی سەردەمی نەفامی و هەندێکیان واقعیان وەرما بوو، ڕاڕابوو سەیری دەکرد بزانێت مەسەلەکە بەرەوکوێ دەڕوا. هەموو ئەمانە زانایانی فقه مێژووناسان ڕوونیان کردوتەوە. خەتابی دەڵێ هەڵگەڕاوەکان دوو جۆرن، جۆرێکیان لە ئاین هەڵگەڕانەوە و لە ئومەت چوونە دەرەوە و بێباوەڕ بوونەوە، ئەمەش دوو دەستن. دەستەی یەکەم تاقمەکەی موسەیلەمەی درۆزن لە بەنی حەنیفە و کەسانی تریش کە باوەڕیان پێکرد بوو لە بانگەشەی پێغەمبەراتیەکەی، و تاقمی ئەسوەدی عەنسی و ئەوانەشی بەدەمیەوە هاتبوون لە خەڵکی یەمەن و کەسانی تریش. ئەم دەستەیە بە گشتی باوەڕیان بە پێغەمبەرێتی محەممەد صلی الله عليه وسلم نەمابوو، بەڵکو خۆیانیان بە پێغەمبەر دەزانی. دەستەی دووەم لە ئاین پاشگەزبوونەوە و شەرعیان ڕەت دەکردەوە، وازیان لە نوێژ و ڕۆژوو و زەکات هێنا و گەڕانەوە سەر ڕێڕەوی نەفامی ئەوسایان. زۆری دووهەمیان جیاوازیان دەکرد لە نێوان نوێژ و زەکاتدا و بە نوێژکردن ڕازی بوون، بەڵام ملەت جەڕەی زەکاتیان دەکرد کە فەرز بێت و دەبێت بدرێت بە خەلیفە. لە ناو ئەو زەکات نەدەرانە هەبوو خۆی زەکاتی ددا، بەڵام بەرگری لە خەڵکی نەدەکرد کە بیدەن، بەڵام سەرۆکەکانیان دەستیان گرت بەسەریاندا و بەرگریان لێکردن. لەم دابەشکردنی جۆرەکانی هەڵگەڕانەوەدا نزیکە لەو جۆرانەی قازی عەیاز ناوی بردوون کە لای ئەو سێ جۆر کەسن. یەکەم کۆمەڵێک گەڕانەوە بۆ بتپەرستی، دووەم کۆمەڵێک شوێن موسەیلەمە و ئەسوەدی عەنسی کەوتن کە پاگەندەی پێغەمبەراتیان دەکرد، سێەم کۆمەڵێک لەسەر موسڵمانەتی مانەوە بەڵام دەیانگوت زەکات فەرز نییە و بە تەویلیان دەکرد کە گوایە زەکات تایبەت بۆ بە سەردەمی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. دکتۆر عەبدوڕەحمان ساڵح مەحموود هەڵگەڕاوەکان دەکات بە چوار بەشەوە. یەکەم کۆمەڵێک گەڕانەوە سەر بتپەرستی، دوو کۆمەڵێک شوێن پێغەمبەرانی درۆزن کەوتن موسەیلەمە و ئەسوەدی عەنسی، سێم کۆمەڵێک باوەڕیان بە پێویستیدانی زەکات نەمابوو، کۆمەڵێک باوەڕیان پێما بوو بەڵام دەیان گوت نایدین بە خەلیفە ئەبوبەکر. خۆشەویستەکانم، پاشگەزبوونەوە لە دواساتەکانی سەردەمی پێغەمبەراتی محەممەددا صلی الله عليه وسلم. ئەم لە ئیسلام پاشگەزبوونەوەی لە ساڵی نۆەمی کۆچیەوە دەستی پێکرد کە بە ساڵی شاندەکان ناسرا بوو. ئەو ساڵە بوو کە کەنداوی عەرەبی بەگشتی هاتن و ملکەچی و مسلمانبوونی خۆیان دەربڕی لە ڕێگەی سەرۆکەکانیانەوە کە لە هەموو لایەکەوە دەهاتن
بۆ مەدینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بزوتنەوەی پاشگەزبوونەوە بە شێوەیەکی ئاشکرا دەرنەکەوت بوو تا کۆتایی ساڵی دەیەمی کۆچی کە ساڵی حەجی ماڵ ئاوایی دەکات کە پێغەمبەری خوددا دوا حەجی تێدا کرد و تێیدا ئێش و ئازار هات بۆ پێغەمبەر و پێش کۆچی دوایی کرد بەو بۆنەیەوە چاوپۆشی لە خەڵکی دەکرد. وردە وردە ژیلەمەوەی ژێر خۆڵەمێشەکان گەشت دەبوون. ئەژدیها کەم کەم لە کونەکانیانەوە سەریان دەردەهێنا و ئەوانەی دڵ نەخۆش بوون وێرایان لە سنووری شەرع دەربچن. ئەسوەدی عەنسی لە یەمەن و موسەیلەمەی درۆزن لە یەمامە و توڵەیحیل ئەسەدی لە ناو هۆزەکەی خۆیدا ئەم کارەیان ئاشکرا کرد. لەبەر ئەوەی ترسناکترین هەڵگەڕاوەکان موسەیلەمەی درۆزن و ئەسوەدی عەنسی بوو کە سوور بوون لەسەر بەردەوامبوون لەسەر ڕێڕەوی خۆیان و بەبێ ئەوەی بیر لە ئاکامەکانی بکەنەوە و هێزی گەورە و توانای مادی زۆریان لەبەردەستدا بوو. خوای گەورە دڵی پێغەمبەرەکەی و ئەویش دڵی ئومەتەکەی خۆش کرد و جارێکیان لەسەر بڵندگۆکەی خۆی وتاری دەدا دەیفەرموو: ئەی خەڵچینە، من لە خەومدا شەوی بە قەدرم پێ نیشاندرا، بەڵام بیرم برایەوە لە خۆڵمدا دوو بازن هەبوون ئاڵتون بوون، زۆرم پێ ناخۆش بوون، فوم لێکردن چوون بە هەوادا، بەو خەوە پەرژینی دەکەم کە دوو درۆز نەکەن، ئەوەی یەمەن و ئەوەی یەمامە. زانایان خەو پەرژینەکەیان بەم جۆرە لێکداوەتەوە، دەڵێن بەفوو واتە بەخۆی لە ناویان نابات و ناونانیان بە ئاڵتون واتە درۆزن و چاوخەڵەتێن و بە باق و برێق. بازنی خۆڵ واتە سەرگەورن چونکە پادشایان بازنیان لە خۆڵ کردووە و بە خۆڵمەوە بوو واتە ماوەیەک مسلمان بوون بەو هۆیەوە نیگەران و شپرزە دەبن وەک چۆن باز و بەند ناخۆشە بۆ باڵ. دکتۆر غەلا ئەلعەتوم ئاوا خەو پەرژینەکەی کردووە و خەونەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم لێک داوەتەوە. دەڵێ بەفوو چوون بە ئاسمانە مانای لاوازی فرتوفێڵیان دەگەێنێت، چونکە کەفی سەردەریا هەرچەند زۆر بێت هەردا دەمرچێتەوە مادام ئەم فرتوفێڵە سەرچاوەکەی شەیتان بێت وەک کا و باە وە لە ناو دەچێت کە بە کەمترین هێرشی مجاهیدانی پێناوی خوا دەتوێتەوە و نامێنێ. بەڵام ئاڵتون ناوی بردن بەڵگەی لەسەرەوەی کە بۆ بەدەسێنانی دنیا ئەویان کرد، چونکە ئاڵتون سمبولی هیچ و پوچی دنیاە کە خەڵکی بە دوایدا هەڵپەیان دێت. بە بازن ناوی بردون کە ئەوە دەگەێنێت دەیانەوێت دەورەی مسلمانان بدەن و لە ناویان برن، هەروەک چۆن بازن دەورەی قۆڵی ئینسان دەدا. ئێمە کە لە ژیانی ئەبوبەکری ڕازگۆ ڕادەمێنین کە هەڵوێستەکانی لە بەرچاو دەگرین و لە تیشکی ڕووناکایی ژیانی ئەو کەڵە پیاوە ڕادەمێنین، بەڕاستی گەورەی و مەزنی ئەبوبەکرمان بۆ دەردەکەوێت. بەڕاستی ئەبوبەکر مرۆڤێکی زۆر مەزن بووە، خوایە لەگەڵ ئەبوبەکردا حەشرمان بکەی. هەرکە پاشگەز بوونەوەکە کەوتە ناوەوە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەستا سەرپێ وتارێکی بۆ خەڵکەکەدا و سوپاس و ستایشی خوای کرد وتی: سوپاس بۆ ئەو خودای ڕێنمونی کرد و بە تەواوەتی بەخشی تا دەوڵەمەند بوون و خوای گەورە کاتێک محەممەدی صلی الله عليه وسلم نارد زانیاری پرش و بڵاو بوو، ئیسلام نامۆ و دەرکراو بوو، پەتی باریک بوو، جلی شەڕ بوو، دۆستەکانی لێوندە بوو، خوا لە جوولەکە و گاور زویر بووە، تووشی خێریان ناکات لەبەر چاچیان، خراپەشیان لێلا نادات لەبەر خراپی خۆیان، گۆڕانیان خستە ناو کتێبەکەیان، شتانێکیان تێکەڵ کرد تایدا نەبوو، عەرەبەکان ژیانیان ئاسایشە و ئیتر وا دەزانن خوا دەیان پارێزێ، نەیپەرستن و هاواری تێنەکەن ژیانیان لێ تێک دەدا، ئاینی ڕاستیان لێون دەکا لە ناو ڕقانی زەویدا لەگەڵ بوونی هەوردا. خوای گەورە بە ڕەحمی خۆی دوایین پێغەمبەری لە ناویاندا هەڵخست و کردنی بە گەلێکی مامناون بە شوێن کەوتوانی سەری خستن بەسەر کەسانی تردا تا گیانی پێغەمبەرەکەی کێشا و دوای ئەوە هەندێکیان شەیتان سواری سەریان بوو، پاژەوەی لێی دابەزی بوو، دەستی گرتن و هەلی لە ناوبردنیانی دەستکەوت. پاشان ئاەتی قورئانی خوێندەوە کە خوای گەورە دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. واتا محمد تەنها پێغەمبەرێکی خوایە و وەکو پێغەمبەرانی پێشووی خۆی وایە و ئەگەر بمرێت یان بکوژێت پشتا و پشت هەڵگەڕێنەوە، هەر کەسێک هەڵگەڕێتەوە خوا هیچ زیان ناکات و پاداشتی سوپاسگوزەرانیش دەداتەوە. ئەم عەرەبە دەشتەچیانەی چواردەورتان مەڕ و بزن و حوشتری خۆیان لێ قەدەغە دەکەن، هیچ کاتێک ئاوا دەست و چاو نەبوون، ئێوەش هیچ ڕۆژێک هێندەی ئەمڕۆ بەهێز نەبوون بۆ هێرش بردن بە بەرەکەتی پێغەمبەرەکەتان کە دەیداتە دەست ئەو خوای لە گومڕاییەوە بەرەو ڕێنمونی و لە هەژاریەوە بەرەو دەوڵەمەندی بردی
وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. واتا ئێوە لە کەناری ئاگردا بوون و خوا ڕزگاری کردن لێی. سوێن بەخوا واز ناهێنم لە جەنگ و جیهاد لە پێناوی خوادا تا خوای گەورە پەیمانەکەی دێنێتە دی چێژ دەکوژرێت با بکوژرێت و دەبێتە خاوەنی بەهەشت. خوای گەورەش جێنشین و بەرەکانی خۆی لەسەر زەوی دەهێڵێتەوە و فەرمانی خوش ڕاستە، پەیمانشکێنی تێدا نییە. وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. واتا خوای گەورە پەیمانیدا بەو باوەڕدارانەی کە کردەوەی چاکە دەکەن کە فەرمانڕەوایی زەویان دەداتە دەست و ئەو ئاینەی کە پێی ڕازی بۆ بۆیان جێگیر دەکات و دەیان کاتە خاوەنی زەوی هەروەک چۆن بۆ پێش ئەوانیشی کردووە و ترس و دڵە ڕاوچەیان دەگۆڕێت بۆ دڵنیایی ئەم پەرستن و هاوڵم بۆ پەیدا ناکەن و ئەوەی پاش ئەوە بێباوەڕ بێتەوە ئەوانە لە سنوور دەرچوانن. هەندێک لە هاوڵان کە عومەری ژێشێک بوو لەوانە پێشنیاریان کرد بۆ خەلیفە کە واز لەوانە بهێنێت کە زەکات نادەن تا باوەڕ دەچەسپێتەوە لە دڵیاندا پاشان دەیدەن، بەڵام ئەو قبوڵی نەکرد. لە ئەبوو هورێرەوە دەجێڕنەوە کە دەڵێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی دوایی کرد و ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بوو بە خەلیفە و عەرەبیش ئەوەی کافر بۆەوە و عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ئەبوو بەکری گوت چۆن جەنگ لەگەڵ خەڵکیدا دەکەی أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم نيفرموا أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله فمن قالها عصم مني ماله ونفسه إلا بحقه وحسابه على الله. واتا فرمانم پێدراوە لەگەڵ خەڵکی بزەنگم تا شایەتی دەدەن هیچ خوایەک نییە جگە لە ئەڵڵا و ئەگەر وتیان ئیتر خوێن و ماڵیان لەسرم قەدەغە دەبێت ماگەر بە حەقی خۆی و لێپرسینەوەشی لەسەر خوایە. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ گوتی سوێن بەخوا دەجەنگم لەگەڵ ئەوانەدا جیاوازی دەکەن لە نێوانی نوێژ و زەکاتدا. زەکات مافێشی سامانەکەیانە. سوێن بەخوا ئەگەر بزنەمەیەکم نەدەنێ کە کاتی خۆی بە پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم داوە لەگەڵیاندا دەجەنگم. لە ڕیوایەتێکی تردا سوێن بەخوا ڕەشۆیەکی حوشترم لێ بگرنەوە کە کاتی خۆی داویانە بە پێغەمبەری خوا دەجەنگم لەگەڵیاندا. عومەر وتی سوێن بەخوا ئەوە خوای گەورە خستوویەتی دڵی ئەبوو بەکرەوە و هەر ئەمەش ڕاستە. پاش ئەوە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەدەیگوت سوێن بەخوا باوەڕی ئەبوو بەکر بەرامبەر بە باوەڕی هەموو ئومەتە لە مەسەلەی جەنگان دژی هەڵگەڕاوەکان. بەم شێوەیە ئەبوو بەکر لە گفتوگۆیەکدا هەندێک مەسەلەی فقهی گرنگی عومەر ڕۆشن دەکاتەوە کە ئەو پێی پێنەبرد. ئەویش ئەوە بوو کە ئەو ڕستەی لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە عومەر بە بەڵگەی نەجەنگان دەیهێنێتەوە. بەڵگەی جەنگان دژی زەکات نەدەران ئیتر باش ئەتمانیشی هێنابێت. ڕستەکەشی ئەمەیە فإذا قالوها عصموا مني دماؤهم وأموالهم إلا بحقها. واتا ئەگەر شایەتمانیان هێنا ماڵ و گیانیان حرام دەبێ مەگەر بە حەقی خۆی. هەرواش بوو جەنگانی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە دژی هەڵگەڕاوەکان ڕایەکی زۆر گرنگ بوو. ئەو ڕایەش بۆ ئەو ساتە وەختە لە بەرژەوەندی ئیسلام و مسلمانان بوو. چ ساتە وەختێک لەوە گرنگترە کە ڕوبەڕووی تیاچون و تێکشکان و شکست و گەڕانەوە بۆ سەردەمی نەفامی ببیەوە. پەنا بەخوای گەورە. لای ئێوەی خۆشەویست و بەڕێز ئاشنایەکە ئەبوو بەکر هەموو ژیانی بریتی بوو لە خزمەتکردن بە پەیامی بێگەردی ئیسلام. هەموو هەوڵ و کۆشی لەو پێناوەدا و هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیاندا بوو پێشەوە ئەبوو بەکر شاگردێکی گوێڕایەڵ و فەرمانبەرداری ئەو پێغەمبەرە خۆشەویستە بوو. لە دوای وەفاتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام موو بە موو هەنگاو بە هەنگاو چاوی لە پێغەمبەری خۆشەویست دەکرد و ئەو بڕیارانەی جێبەجێ دەکرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە یارەکانی خۆی ڕادەسپارد. لەو ڕۆژەوە نمونەیەکمان هێنایەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە سوپای ئوسامەی کوڕی زەید کە ئوسامە لەو کاتەدا لە تەمەنی 18 ساڵیدا بوو کردی بە فەرماندە و بەسەر ئەو سوپایەوە و بەرەو یەکێک لە غەزاکان بەڕێ کرد. لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دوا ساتەکانی تەمەنی مبارەکیدا بوو ژیانی پیرۆزی بەرەو پەروەردگار کاتی گەڕانەوەی هاتبوو.
دیارە لە دوای وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوپای ئوسامە وەستا، بەڵام ئەبوبەکری جێنشین ئەبوبەکری ڕازگۆ کاتێک کە بوو بە خەلیفە و بڕیاری وەرگرت و مسلمانان بە کۆی دەنگ کردیان بە پێشەوای خۆیان و بە جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەبوبەکر هەر لەسەر هەمان بڕیار سوور بوو. ئەمە لە کاتێکدا کە نیوە دوورگەی عەرەبی لە زۆربەی زۆری لایەکانەوە ئەوانەی کە مسلمان ببوون پەشیمان بوونەوەیان لە بەشێک لە ئیسلام هەڵگەڕانەوە. خۆشەویستەکانم، ئەبوبەکری ڕازگۆ لەو کاتە پڕمەترسیەدا بڕیارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرخا کە ئوسامەی کوڕی زەیدی کردبوو بە سوپا و سەرلەشکر. لاڵقەکانی ڕابردوودا بەشێک لە حیکمەتەکان بەشێک لە گرنگی ئەو باسەمان بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێز باس کرد. ئێستا دەبێ بڵێین ئەگەر خوای گەورە بە ڕەحم و سۆزی بێسنووری خۆی و پاشانیش ئەو بڕیارەیەک لاکرەوەی ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەبوایە، ئەوە مێژوو ڕێڕەوی دەگۆڕا و کاتژمێر بۆ دواوە دەگەڕایەوە و جارێکی تر نەفامی سەرزەوی گەندەڵ دەکردەوە. بەڕاستی تێگەیشتنی وردی دەرکەوت دەربارەی ئیسلام و زۆری غیرەتی بۆ ئەم ئاینە و مانەوەی لەسەر چاوەڕوونەکەی سەردەمی پێغەمبەرەکەی لە وشەیەدا بەدی دەکرێت کە لە دڵیدا کۆبەوە و لەسەر زمانی دەری بڕی. ئەوەش وشەیە کە خۆی دەدات لە وتارێکی درێژ و کتێبێکی گشتگیر و پڕ. ئەوەش ئەو دوو وتەیەی بوو کاتێک فەرمووی کە هەموو هۆزە عەرەبەکان دەیانوت ئیتر زەکات نادەین بە بەیتولمالی مسلمانان، یان هەر دەریان نەدەکرد یان هەر باوەڕیان پێنەما بوو. قد انقطع الوحي وتم الدين أينقص وأنا حي. واتا وحي و سروشت کۆتایی هاتوو، ئاین و تێر و تەسەل بوو. ئایا کەم و کورد بێتەوە بەسەر ئەو دینەدا لە کاتێکدا من زیندوو بم؟ لە ڕیواەتی عومەردا دەڵێ وتم ئەی جێنشینی پێغەمبەری خوا، بە نەرم و بە سۆز بە لەگەڵ خەڵکی. ئەویش پێی گوتم ئازا و دلێری لە سەردەمی نەفامیدا و کەچی ترسنۆکی لە ئیسلام وحی و سروش کۆتایی هاتوو ئاین تەواو کراوە. دەی ئایا کەم و کورد بکرێتەوە لە کاتێکدا من لە ژیاندا بم و زیندوو بم؟ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گوێی بۆ ڕاو بۆچوونەکانی هاوڵان گرت سەبارەت بە پاشگەزبووەکان. بڕیاری جەنجی نەدا هەتا بەوردی گوێی بۆ ڕاو بۆچوونەکان نەگرت، بەڵام ئەوەندە هەیە ئەو زۆر خێرا بوو لە یەکلایکردنەوەدا و پاژەوەی ڕای ڕاستی لەلا ڕۆشن بۆەوە بڕیاری خۆی دەدا و نەبوونی ڕاڕایی یەکێک بوو لە ڕەوشتە دیارەکانی ئەبوبەکر. ئەو خەلیفە مەزنە لە هەموو ژیانیدا و هەموو مسلمانان هاتنە سەر قسەکەی و پاش ئەوەی ڕاستی ڕایەکەیان بۆ دەرکەوت. ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئالەم کاتە ناهەموارەدا و لەم زروفە کتوپڕە لەو سەرسامیەدا لە هەموو هاوڵان زیاتر تێگەیشتوو بوو، بیرتیش بوو، خۆگرتر بوو. لێرەوە سەعیدی کوڕی موسەیەب ڕەحمەتی خوای لێبێ باسی دەکات و دەڵێ لە هەموو هاوڵان تێگەیشتوتر بووە، ڕاو بۆچوونیشی لە سەروی هەمویانەوە بووە. ئەبوبەکر لە هەموو هاوڵان زیاتر بیری تیشتر بوو، چونکە لە ڕێگەی ئەو ئیمانەیەوە کە لە ئیمانی هەمویان زیاتر بوو تێگەیشت کە زەکات لە شایەتمان زیان ناکرێتەوە. ئەوەی دان بە یەکتایی خوادا دەنێت دەبێت دانیش بنێت بە زەکاتدا و بزانێت مافێکە و لە سامانەکەیدایە و کە لە ڕاستیدا هی خوای گەورەیە. لا ئیلاهە ئیلا الله وتن بەبێ زەکاتدان هیچ کێشێکی نییە لە ژیانی گەلاندا. شمشێر و جیهاد بەرپا کراوە بۆ پارێزگاری لە دانی زەکات، هەروەک چۆن بۆ پارێزگاری وشەی لا ئیلاهە ئیلا الله دانراوە و وەکو یەکن کتومت. خۆشەویستانم، ئەوەی ئیسلام و جگە لەمە بە ئیسلام دانانرێت تۆ بەشێک لە ئیسلامت بوێ و بەشێکی ترت نەوێ، چونکە خوای گەورە هەڕەشەی سەخت ئاراستەی ئەوانە دەکات کە باوەڕیان بە هەندێک لە قورئان دەهێن و بێ باوەڕن بە هەندێکی تر و دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم أفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض فما جزاء من يفعل ذلك منكم إلا خزي في الحياة الدنيا ويوم القيامة يردون إلى أشد العذاب وما الله بغافل عما تعملون. بەمانای باوەڕ بە هەندێک لە قورئان دێن و بێ باوەڕن بە هەندێکی تر دەی پاداشتی ئەوانەتان وا دەکەن چییە جگە لە سەرشۆڕی لە دنیا و سزای سەخت لە دوا ڕۆژدا و بزانن خوش بێ ئاگانیە لە کردەوەکانتان. هەڵوێستی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دابەزین و خۆدان بەدەستەوە و چەند و چوونی تێدا نەکرا. ڕایەکی دروست بوو
کۆمەچی خوایی پێوە دیار بوو. مانەوەی ئەم ئاینە پاکە دوای خوای گەورە وەک خۆی بە پاچی و بێگەردی و ئەسیلی دەگەڕێتەوە بۆ ئەو پیاوە بەرزە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دوای ڕەحمی خوای پەروەردگار ئەبوو بەکر بوو کە هێشتی دین وەکو خۆی بمێنێتەوە. هەموودان بەوەدا دەنێن و مێژوو شاهێدە کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەرامبەر پاشگەز بۆ سەرکەشەکان و ئەوانەی دەیانگوت ئیسلام کەم و دەنکە فەرمانەکانی لە ناو بەرن و هەڵی وەشێننەوە شێرانە وەستا بە جۆرێک کە چاوکردن بوو لە پێغەمبەران و نێردراوانی خوا لە سەردەمەکانی خۆیاندا. بەڕاستی مافی تەواویدا بەو جێنشینیەی کە لە شوێنی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دانیشت بوو بەو شێوەیە مسلمانان وەصفی چاکەی دەکەن و دوعای خێری بۆ دەکەن هەتا دنیایە. یا ڕەبی خوایە لە ئەبوو بەکر خۆش بی، یا ڕەبی خوایە پلە و پایی بەرزترکەی، یا ڕەبی خوایە لە بەهەشتی نەبراوی خۆتدا ئێمەش بە خزمەتی بگەین کاتێک کە دەبینین ئەوە ئەبوو بەکرە لە لای ڕاستی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دانیشتووە. خۆشەویستانم، پێنجەمین نەخشەی سدیق بۆ پارێزگاری بوو لە شاری مەدینە، شاری مەدینەی پایتەختی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. نوێنەری هەندێک لەو هۆزانەی کە زەکاتیان نەدەدا بە خەلیفە هاتن بۆ مەدینە، ویستیان سدیق ڕازی بکەن گوزەشتی لێ بکەن و لێی بێدەنگ بێت، بەڵام ئەو هەر لەسەر ڕای خۆی سوور بوو. ناچار وەفدەکان بە ناومێدی مەدینەیان بەجێهێشت و دوو شتیان بۆ دەرکەوت. یەکەم، مەسەلەی زەکات نەدان قسەی تێدا ناکرێت و جێگای مشت و مڕ نییە و فەرمانی ئیسلامی تێدا ڕوون و ئاشکرایە، بۆیە هیچ هیوایەک نییە کە جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێیدا بەزێت و بە تایبەت پاژەوەی مسلمانانیش مەسەلەکەیان بۆ ڕۆشن بۆ پشتی خەلیفەی خۆیانیان گرت. خاڵی دووەم هەروەک دەبێت ئەو هەلە بقۆزنەوە کە مسلمانان لە حاڵەتی شکستی و لاوازیدان بە گومانی ئەوان و ژمارەیان کەم بۆتەوە هێرشێکی ڕاماڵکرد بکەنە سەریان و حکوومەتی ئیسلامی دەڕوخێن و ئاینەکەش بە تەواوی لە ناو دەبن. ئەبوو بەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نیشانەی غەدر و ناپاچی لە ناوچەوانیان خوێندەوە و بێنرخی و هیچ و پوچیانی درک پێکرد، بۆیە بە هاوڕێکانی گوت سەرزەوی کافر بوونەتەوە. وەفدەکانیان ئێوە بەکەم دەزان و ئێوەش چی دەزانن؟ ئایا بە شەو دەدەن بەسەرتانە یان بە ڕۆژ؟ زۆر نزیک کەوتونەتەوە لێتان، ئەوانە بە تەمابوون زەکات نەدانیان لێ قبول بکەین، بەڵام لێمان قبول نەکردن و بەڵێن و پەیمانمان لەگەڵیان ڕەت کردەوە. خۆتان ئامادە بکەن، باشیش ئامادە بن. بەم شێوەی خوارەوە پلانی داڕشت. یەکەم، پێویستی کرد لەسەر دانیشتوانی شاری مەدینە کە تا بەیانی لە مزگەوت بمێننەوە تا لە ئەو پڕی ئامادە باشیدا بن. پاسەوانی دانا بە هەموو دەوری شاری مەدینەدا تا بەرپەرچی هەر هێرش و بەسەردادانێک بدەنەوە. خاڵێکی تر بەسەر پاسەوانەکانەوە فەرماندەی داناوەکو عەلی کوڕی ئەبوو تالیب و زوبەیری کوڕی عەوام و تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و سەعدی کوڕی ئەبی وەقاس و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عەبدوڵای کوڕی مەسعود خوا لە هەمویان ڕازی بێ. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جوابی نار بۆ هەموو ئەو هۆزانەی کە لەسەر مسلمانەتی ڕاوەستا بوون وەکو ئەسلەم، غەفار، موزینە، ئەشجەع، جوهەینە و کەعب و فەرمانی پێدان بەخۆ ئامادەکردن بۆ جیهاد و غەزا لەگەڵ پاشگەزبەوەکان. ئەوانیش هاتن بەدەم داواکاریەکەیەوە. تاوای لێ هات شاری مەدینەیان پڕ کرد و وڵاخ و حوشتریان پێبوو، هەمویان خستە ژێر ڕکێفی خەلیفەی مسلمانان. ئەوەی کە بەڵگەیە لەسەر زۆر چەکدار و حوشتری ئەو هۆزانەی کە بۆ کۆمەچی سدیق ناردیان، تەنها جوهەینە خۆی 400 چەکدار بە هەموو کەرەستەیەکی پێویستەوە ناردبوو. عەمری کوڕی موڕەی جوهەینی 100 حوشتری نار بۆ کۆمەچی مسلمانان و ئەبوو بەکریش دابەشی کرد بەسەر مسلمانەکاندا. و بۆ هەڵگەڕاوەکان لە شوێنە دوورەکان لە مەدینەوەن کە مەترسیان کەمتر بوو، بەنامە جەنجی لەگەڵ دەکردن، هەروەک چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتی خۆی دەیکرد نامەی دەنار بۆ والی و فەرماندەی مسلمانان و تێیدا هانی دەدان بۆ ئەوەی بچن بەگشت پاشگەزبەوەکاندا و هانی خەڵکەکەشی بدەن تا لەم کارەدا لەگەڵیاندا بن. بۆ نمونە نامەی نار بۆ خەڵکی یەمەن کە پێڕی پاشگەزبەوەی ئەسوەدی عەنسی تێدا بوو کە تێیدا نووسی بووی پاشان یارمەتی ئەو کوڕانە بدەن و چواردەوریان بدەن و لە دژی نەیارەکان هاوکاریان بن و گوێ بۆ فەیرۆز بگرن و لەگەڵی بن چونکە من کردومە بە گەورەتان. ئەم نامەیە زۆر بەرهەمدار بوو. مسلمانە فارسەکان بە سەرۆکایەتی فەیرۆز و بە هاوکاری برا عەرەبەکانیان هێرشیان بردەسەر هەڵگەڕاوە سەرکەشەکان تا خوای گەورە پیلانەکانی پوچەڵکردنەوە و یەمەن کەم کەم گەڕایەوە سەر ڕێگای ڕاست. و بەڵام ئەوانەی لە شاری مەدینەوە نزیک بوون وەکو عەبس و زەبیان چاری نەبوو جگە لەوەی
ڕوبەڕوویان ببێتەوە لەگەڵ ئەو وەزع و بارە ناهەموارەدا کە شارەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێیدا تێدەپەڕی کە ژن و منداڵەکانیان دەبردە ناو قەڵا و دۆڵەکان بۆ ئەوەی لە شەڕ و خراپەی هەڵگەڕاوەکان بەدوور بن و خۆی و ئەوانەی دەوروبەری ئامادە کرد بۆ جەنگان لە دژی ئەو هەڵگەڕاوانە. خۆشەویستەکانم، لە پاش 3 ڕۆژ گەڕانەوەی وەفدی پاشگەزبەوەکان لە مەدینە هەندێک لە هۆزەکانی ئەسەد و غەطفان و عەبەس و زەبیان و بیکر بەسەر شاری مەدینەیاندادا. بە شەو هەندێکیان و وەک پاڵپژ لە ناوچەی حوسا هێشتەوە. پاسەوانانی دەوری شار هەستیان بەمە کرد و خێرا ئەبوبەکریان لێ ئاگادار کرد. ئەویش پێیگوتن لەجێ خۆتان بمێننەوە. ئەوانیژمانەوە لارزنگیاندا لە حوشتەکانیان و دەرچون و دوژمنانیشیان هەڵاتن. مسلمانەکانیش شوێنیان کەوتن تا گەیشتنە ناوچەی حوسا. دەستەی بێباوەڕان لەوێ بوون و بۆیان دەرپەڕین. فێڵیان لە مسلمانەکان کرد بۆ ئەوەی حوشتەکانیان بترسێنن. گۆزەیان هێنا بە پەت بەسبوویانەوە. کاتێک حوشتری مسلمانەکان نزیک بوونەوە پاڵیان نا بە گۆزەکانەوە و بەڕووی مسلمانەکاندا حوشتەکان پشتا و پشت گەڕانەوە دواو. سوپای مسلمانەکان پەلاماریاندان و ئەوانیش هەموو هەڵاتن و هەرچیان پێبوو بەجیان هێشت و مسلمانەکان هەموو حوشتەکانیان دانە بەر و بەدەستکەوتەوە گەڕانەوە بۆ مەدینە و کەسیان لێ نەکوژرا و کەسیشیان لێ بریندار نەبوو. کۆمەڵێک گومانیان وابوو مسلمانەکان لاواز بوون. ئەو هەواڵەشیان نار بۆ خەڵکی ذوالقیسا. ئەوانیش بەپێی ئەو هەواڵە بەڕێکەوتن و هەستیان نەکرد کە خوای گەورە نیازی دیکەی هەیە. پێی خۆش بوو بیان خاتەداوە. ئەو شەوە ئەبوبەکر خۆی ئامادە کرد و مسلمانانیشی ساز کرد. ئیتر بەو شەوە کەوتنە ڕێ. لە لای ڕاستی سوپاکەی نوعمانی کوڕی مقرین و لە لای چەپیشەوە عەبدوڵای کوڕی مقرین، لە بەردەمیشەوە سوەیدی کوڕی مقرین بە سوارچاکانەوە لە بەرەبەیاندا دەبینن لەگەڵ دوژمناندا بەرامبەر یەک وەستاون. هەڵگەڕاوەکان هەستیان بە وتە و جوڵەی مسلمانەکان نەکرد تا هەڵیان کوتایە سەریان و شمشێریان لێ ڕاستکردنەوە و تا ڕۆژ بۆیەوە بەردەوام دەجەنگان. خۆر سەری دەرهێنابوو. بە تەواوی هەڵگەڕاوەکان پشتاپشت گەڕانەوە و ڕایان کرد. بە تەواوی سەرکەوتن بەسەریاندا و لەو شەوەدا جیبال کوژرا کە برای توڵەیحەی ئەسەدی بوو. ئەبوبەکر کەوتە دوایان تا گەیشتە ذوالقیسا و لەوێ خۆی گەڕایەوە بۆ مەدینە و نوعمانی کوڕی مقرینی لەگەڵ کۆمەڵێک لە مجاهیداندا لەوێدانا. بەنو زوبیان و عەبس پەلاماری ئەو ژمارەکەمەی مسلمانەکانیاندا و پاش شەڕ و تێکاڵان هەمویان شەهید کردن. هەڵگەڕاوەکان ئەم کارە ناڕەوایەیان کرد و ئەبوبەکریش زۆری پێناخۆش بوو. بۆیە سوێندی خواردەبێت ئەوانە هەمویان بکوژرێن و لە هەموو قەبیلەیەشیان کە مسلمانەکانیان کوشتووە بە ژمارەی مسلمانە کوژراوەکان و زیاتریشیان لێ دەکوژین. ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بڕیاری خۆیدا کە تۆڵە بۆ ئەو مسلمانە شەهیدانە بکاتەوە و دەرسێکی چاچی ئەو بێباوەڕانەشدا بدات و پاشانیش سوێندەکەی خۆی بردەسەر. مسلمانانی هۆزەکانیش زیاتر لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام دامەزراو بوون و بێباوەڕانیش زیاتر لاواز و سەرشۆڕ و بێنەرەخ بوون. خۆشەویستانم، ئیتر زەکاتی هۆزەکان داباری بەسەر شاری مەدینەدا و کەسانی دەوڵەمەندی وەکو سەفوان و زەبرەقان و پاشان عەدی زەکاتیان گەیشتە ناو شار. ئەوەی سەفوان لە سەرەتای شەودا و ئەوی زەبرەقان لە نیوەی شەودا و ئەوەی عەدی لە کۆتایی شەودا گەیشت. لە یەک شەودا مەدینە زەکاتی 3 هۆزی گەورەی عەرەبی پێگەیشت. هەر کە یەکێک دەردەکەوت زەکاتی هۆزەکەی دێنا. خێرا خەڵکەکە دەیانگوت ترسناکە. ئەبوبەکری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بدەیگوت نەخێر بەڵکو موژدەهێنەرە و هەر ئەوەندەیان دەزانی بە زەکاتی هۆزەکەیەوە دەگەیشتە پێشەوە. خەڵکەکەش بە ئەبوبەکریان دەگوت زۆر جار موژدەی خۆشت پێداوین. ئالەم کاتە خۆشە مژدە بەخشانەدا کە بوو بە مای دڵخۆشی خەڵکی و دەوڵەمەندی خەزێنەی مسلمانان، سوپای ئوسامەش بە سوپا سەرکەوتوەکەیەوە گەڕایەوە. بەو شێوەی کردبوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆی پێی گوتبوو. پاشانیش ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئامۆژگاری کردەوە لەسەر ئامۆژگاریەکانی پێغەمبەر. ئەبوبەکر لە شوێنی خۆی کردی بە بەرپرسی شاری مەدینە و بە سەربازانیشی گوت بەحەوێنەوە و تەزوویەکی پشتان دەربکەن و بە چاچی ئیسراحەت بکەن. پاشان لەگەڵ کۆمەڵێک مجاهیددا بەرەو ذوالقیسا کەوتنە ڕێ و مسلمانەکان پێیان گوتن بۆ خوا پێت دەڵێن ئەی جێنشینی پێغەمبەری خوا، خۆت تووشی مەترسی مەکە، چونکە ئەگەر تۆ لە ناوبچی یاساکان تێک دەچن و وەمانی تۆش بۆ سەر دڵی دوژمنان زۆر سەختە. لە باتی خۆت پیاوێک دابنێ گەر تێدا چوو کەسێکی تر لە شوێنی دابنرێتەوە. ئەبوبەکری ژووتی نا، سوێن بە خواشتیوا ناکەم، من خۆم دڵی ئێوە شادومان دەکەم. ناوکڕۆک و کانزای ئەبوبەکر لە کاتی کارەساتی هەڵگەڕانەوەدا بە جوانترین شێوە دەرکەوت
لە وێنەی سەرکردەیەکی باوەڕدار کە لە پێناوی گەلەکەیدا خۆی دەکاتە قوربانی. سەرکردە لە فەرهەنگی مسلماناندا سەرمەشقە لە کارەکانیدا. لە ئاسەواری ئەم سیاسەتە ڕازگۆیانەیەوە توانی مسلمانەکان بەهێز بکات و هانیان بدات بۆ جەنگان دژی دوژمنانیان و ئەوانیش گوێڕایەڵی هەموو فەرمانێک بوون لە سەرکردایەتیەوە بۆیان دادەبەزی. لەگەڵ سوارەکانیدا بەرەو ذی حوسا و ذوڵقسە کەوتنە ڕێو نوعمان و عەبدوڵڵا و سوەید هەروەکو جاران بوون لە ناو سوپاکەدا تا گەیشتە ناوچەی ڕەبزە لە ئەبرەق و خوای گەورە حارس و عەوفی تێکشکان. حەتیئەشیان بەدیل گرت، هۆزی عەبەس و بەنوبەکر تێیان قوچاند و ئەبوبەکر چەند ڕۆژێک لە ئەبرەق مایەوە. دەبینێت بەنو زوبیان دەستیان گرتۆ بەسەر وڵاتدا وتی حرامە لەسەر زوبیان کە ئەم وڵاتیان لەژێر چنگ دابێت کە خوای گەورە غەنیمەی ئێمەی کردووە و دەری کردن. لەو ڕۆژە بەدواوە هەڵگەڕاوەکان دەستیان نەڕۆیشت و لەو دەرگایەوەی لێی چوو بوونە دەرەوە لێوەی هاتنە ژوورەوە و لە هەموو خەڵکی بورا و لە هەموو شتێک گوزەشت. بەنو ثەعلەب هاتنەوە وتیان دێنەوە سەرماڵ و حاڵی خۆمان. ئەبوبەکر نەیهێشت. ئەوانیش هاتن بۆ مەدینە بە ئەبوبەکریان گوت لەسەر چی ماڵ و حاڵ و زەوی خۆمانمان لێ قەدەغە دەکەیت؟ وتی درۆ ئەکەن، وڵاتی ئێوە نییە، بە من بەخشراوە و من ڕزگارم کردووە و لێیان زویر نەبوو. ناوچەی ئەبرەقی کرد بە قاغا بۆ لە وەڕاندنی وڵاخی مسلمانان. ناوچەکانی تری ڕەبەزەی کرد بە لە وەرگای وڵاخ و مەڕ و ماڵاتی بەنو ثەعلەبە. پاژماوەیەک هەمووی کرد بە مڵکی بەیتولمالی مسلمانان. ئەوەش بەهۆی شەڕ و ناکۆچیەوە بوو لە ناو خۆیاندا کە بەرپایان کرد لەگەڵ کۆکەرەوەکانی زەکاتدا. ئابەم شێوەیە سیرەتی ژیانی ئەبوبەکر ئەوەمان فێر دەکا کە هەرگیز گیانی خۆی لە گیانی ژوێنکەوتوانی خۆشتر نەویستووە لە هیچ شتێکی دنیاییدا. ئیش و کاری مسلمانان لەو ڕۆژەوە تێک چووە کە بەداخەوە سەرکردایەتی بە هۆکاری بەرزبوونەوە دەزانن و بە دەرگایەک بۆی دەڕوانن کە لێەوە دەستکەوتیان دەست بکەوێت و خراپەیان لێ دوور بخاتەوە و لە پێناو بێوەییدا لە پشتی میکرۆفۆنەکان هۆکارەکانی ڕاگەاندنەوە یان لە ژووری کۆبوونەوەکانەوە بڕیار و قسەکانیان پێشکەش دەکەن و ئیتر هیچ بەشدارێکی ڕاستەوخە و ڕاستەقینەیان نییە لە ناو مەسەلە گەورە و گرنگەکانی گەلەکانیاندا. ئازیزانم، ئەگەر کەسێک سەرکردەی مسلمانان بێ، ئەگەر کەسێک پەرۆشی سەرکەوتنی ئیسلام و مسلمانانی بێ، دەبێ بۆ خۆی لە پێشی پێشەوە بێ لە کاتی مەترسیەکاندا. دەبێت لە پێش مسلمانە ڕەش و ڕوت و ڕەجاڵەکانەوە هەنگاو هەڵبگرێ و ئەوانیش بە دوایەوە بن، چونکە ئەوان ئەوەمان فێر دەکەن کە هەر شتێک بێ هەتا بڕیارەکە لە ئاسمانەوە نەدرێ لەسەر زەوی بڕیار جێبەجێ ناکرێ. کەواتە ئەگەر مەرگە، ئەگەر ژیانە، ئەگەر فەقیری و هەژاریە، ئەگەر دەوڵەمەندیە، بڕیارەکەی لە ئاسمانەوە دەدرێ بەسەرماندا. دەرچوونی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 3 جار لەسەر یەک بۆ جیهاد و بربەرەکانێ و جەنگ ئەو پەڕیمانای قوربانیدان و گیان فیداییە کە مسلمانەکان تکایان لێ دەکرد کە لە مەدینە بمێنێتەوە لە باتی خۆی کەسێک پات بەسەرکردەی جەنگاوەرەکان، بەڵام ئەو قبوڵی نەکرد. دەیگوت نا، سوێن بەخوا وا ناکەم و من بە ئامادەیی خۆم دڵی ئێوە خۆش و ئاسوودە دەکەم. ئەمەش مانای ئەو پەڕی خۆ بەکەم زانین دەگەێنێ بە گرنگیدانی زۆر بە بەرژەوەندی گەلەکەی و خۆنەویستی بەو کارەی توانی ببێتە سەرمەشقێکی چاک بۆ کەسانی تر کە گومانی تێدا نییە کە خەلیفەی مسلمانان بێت و تەمەنی لەسەروی 6 ساڵیەوە بێت و 3 جار لەسەر یەک دەربچێت لەگەڵ سەربازەکانیدا بۆ جیهاد. ئەو پەڕی وزە بەخشین و غیرەت پێدانە بۆ هاوڕێکانی دیکەی. لە یەکێک لە ڕیواتەکاندا هاتۆ کاتێک زراری کوڕی ئەرز هەواڵی پێدا کە توڵەیحەل ئەسەدی کۆبوونەتەوە دژی مسلمانان، دەڵێ کەسم نەدیوە پاش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئەو خۆی سازدا و خۆی تێکدا لە پێناو ئامادەکاریدا، وەک ئەوەی پێمان وتبێت ئەبێت تۆ بڕۆیت بۆیان. ئەم وەسفە گەورەیە بۆ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە یەقین و ئەو پەڕی دڵنیاییەوە بووە و متمانەی تەواوی بە هاتنەدی سەرجەم بەڵێن و پەیمانەکانی خوای گەورە بۆ دەستانی با سەرخستنیان بەسەر دوژمناندا و جێگیرکردنیان لەسەر زەوی. خوا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەکردەوەی زۆر گەورە پێشی هاوڵان نەکەوتووە، بەڵکو پێشیان کەوت بە چێوێک لە یەقین و دڵنیاییەوە
خوا لە هەمویان ڕازی بێ. دەجێڕنەوە کاتێک پیان گوت ئەوەی بەسەر تۆدا باریوە ئەگەر بەسەر چێوەکاندا یان بەسەر دەریاکاندا داباری بایە لە ناوی دەبرکەچی تۆ لاواز نەبووی. لە وەڵام داوتی لە دوای شەوەکەی ئەشکەوتی ثەورەوە دڵم ئاگای لە بەرامبەر ترس تێدا نەماوە و ترسی نەناسیوە و نەزانیوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک زانی من دڵتەنگم وتی پێویست بەوە ناکات ئەی ئەبوو بەکر خوا بەڵێنی داوە ئەم کارە دەگەیەنێتە ئەنجام. لەگەڵ ئەوەشدا کە ئازایەتیەکی سروشتی تێدا بووە، خاوەنی ئازایەتێکی ئاینیش بووە، هێزێکی دڵنیایی و یەقینی تەواوی بە خوای گەورە و متمانەی تەواوی هەبووە کە خوای گەورە ئەو مسلمانانە سەردەخات. ئەم جۆرە غیرەت و ئازایەتێش بۆ هیچ کەس نییە جگە لە کەسانی شێردڵ کە زیاد بکات بە زیادبوونی ئیمان و کەم بکات بە کەمبوونی. وەسەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە هەموو هاوڵان زیاتر چاونەترس بووە، بە جۆرێک کەسێک لەوان لەو بوارەدا تەنانەت نزیکیشی نەبوو. لە ئەڵقەکانی ڕابردوو کەم و زۆر باسی حکمەتی بەرپاکردنی شەڕی هەڵگەڕاوەکانمان کرد، سەرڕای ئەو هەموو هەڕەشە و مەترسیانەی کە لەسەر پایتەختە ناوازەکەی دەوڵەتی ئیسلامی لەسەر مەدینە و لەسەر مسلمانان هەبوو. با ئەمڕۆ بچینە سەر باسێکی تر، ئەویش هێرشی سەرتاسەریە بۆ سەر هەڵگەڕاوەکان. خۆشەویستانم، هۆکاری زۆر گیرایە بەر بۆ ڕێگرتن و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەڵگەڕاوەکاندا. ئەوانە لەسەر ئیسلام مابوونەوە و ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە ڕوبەڕووبوونەوەی هۆزەکانیاندا. هەندێک لەوانە بەرامبەر کەس و کار و هۆزەکانیان وەستان و ئامۆژگاریان دەکردن و لە ئاکامی خراپی ئەو کارەی دەستیاندا بۆیە ئاگاداریان دەکردنەوە و لە ترسناچی هەڵوەشانەوەی بیر و باوەڕەکەیان دەیان ترساندن. هەنگاوی یەکەم بە وشە دەستی پێکرد. هیچ ڕۆژێک لە ڕۆژان لاوازترین هەڵوێز نەبووە، بەڵکو بەهێزترین بووە، چونکە هەر قسەیە بە دوایدا هەنگاوی کردن بە کردەوە دێت و ڕاستی وتەکە دەسێلمێنرێت. هەندێک جار زمان و قسە بۆتە هۆی ئەوەی خاوەنەکەی لە پێناویدا سەر بڕاوە. لە هەموو هۆزەکاندا کە هەڵگەڕانەوە ڕوویدا بێت لە بەرامبەردا کەسانێک هەڵکەوتون دڵیان لەسەر ڕاستی دامەزراوە و لەو پێناوەشدا ژیاون. ئەوانە هەستیان بەو ناڕەواییە کردووە کە هۆزەکانیانی تێکەوتووە، بۆیە لە کەمیندا بۆیان دانیشتن و هۆشیاریان دەکردنەوە لە سەرنجامی خراپ کە چاوەڕوانیان دەکات. ئیتر هۆزەکانیشیان لە ڕوویاندا دەوەستان و گاڵتەیان بە عەقڵیان دەکرد و پاشان دەستیان بۆ درێژ دەکردن، یان هەر لە هۆز دەریان دەکردن، یان هەر هەندێک جار شەهیدیشیان دەکردن. هەندێک لەو مسلمانانە قسەکانیان کاریگەری خۆی هەبوو، وەک عەدی کوڕی حاتەم لەگەڵ هۆزەکەی و جارود لەگەڵ خەڵکی بەحرەین. ئینشاءالله لە ئەڵقەکانی داهاتوودا باسی ئەوە دەکەین کە چۆن هەندێک لەوانە سەرکەوتنیان بەدەست نەهێنا لە ئامۆژگاری هۆزەکانیاندا، بۆیە خۆیان بوون بە کۆمەڵێکی مسلمانی ڕاوەستا و لەسەر ئیسلامەکەیان و هەڵوێستی گونجاویان گرتە بەر دژ بە هۆزەکانیان. زۆربەی ئەو هەڵوێستانەیان لە گفتوگۆوە دەستی پێدەکرد و پاشان دەچۆ قۆناغی کردەوە، وەک ئەوەی بەسەر خۆڕاگرەکانی بەنی سولەیم هات کە لە سەرتاوە هۆزەکەیان ئاگادار کردەوە، پاشان بوون بە دوو تاقم، خۆڕاگرەکان دووەم پاشگەزبەوەکان. کۆمەڵی خۆگران لەسەر بیر و باوەڕ بەرامبەری هەڵگەڕاوەکانی هۆزەکەیان دەوەستان و کۆمەڵێک لاو لە یەمەن نەخشەی کوشتنی ئەسوەد العنسیان داڕشت، دوای ئەوەی کە هەڵوێستی پێچەوانەیان نوان لە دژی سەرکەشی ئەسوەد العنسی. هەروەها مەسعودیان مەسروق ئەلقەیس بن عابس الکەندی هەستا بە ئامۆژگاریکردنی ئەشعەسی کوڕی قەیس تا پاشگەز نەبێتەوە لەو بوارەدا و توێژ و ڕاگۆڕینەوەی دوور و درێژ کەوتە نێوانیان. ئابە و شێوەیە هەندێک هەڵوێست بوونە هۆی ئەوەی نەیانێ شۆزەکانیان پاشگەز ببنەوە یان کار ئاسانی باشیان کرد بۆ سوپای ئیسلام کە دواتر هات بۆ سەرکوتکردنی هەڵگەڕانەوە. ئەبوبەکری ڕازگۆ لە پاش خوا لە سیاسەتەکانیدا لە پێناو قەڵاچۆکردنی دیاردەی پاشگەز بوونەوەدا پشتی بەس بەو ڕاوەستاوانەی ناو هۆزەکان لە سەرۆک هۆز و فەرماندە و تاکەکان کە لە هەموو قوژبنێکی کەنداوی عەرەبدا هەبوون و لەسەر ئیسلامی ڕاستەقینە مابوونەوە. هەستان بە بینینی ڕۆڵی گرنگ بۆ بەرەنگاربوونەوەی ئاشوبی هەڵگەڕانەوە و هەندێک نووسەر کەوتونەتە ناو هەڵەوە کاتێک مەسەلەی پاشگەزبوونەوەیان بەگشتی داوەتە قەڵەم، یان لەبەر نەبوونی ورد بینیان، یان نەبوونی بابەتیانە، یان گریمانی هەڵە و تەسکبینی. یەکێک لە ڕاستیە بنەڕەتیەکان لە مەسەلەی ئاشوبی هەڵگەڕانەوەدا ئەوەیە کە گشتگیر و هەموانی نەبووە وەک لایەنی جوگرافی، بەڵکو کۆمەڵێک لەسەرکردە و هۆز و تاک و دەستە هەبوون لە هەموو ئەو ناوچانەی پاشگەز بوونەوەی تیاسەری هەڵداوە کە سوور بوون لەسەر بیر و باوەڕ و ئاینەکەیان. دکتۆر مەهدی ڕزقوڵڵا ئەحمەد لەم مەسەلەیەدا بەقوڵی بۆی دابەزیوە وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە کە دەڵێ ئایا
پاشگەزبوونەوە لە سەردەمی ئەبوبەکری ڕازگۆدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گشتی بووە و ناوچەیەکی بە تەواوەتی گرتوتەوە کە پێشتر موسڵمان بوون یان هەر لە ناو هەندێک کۆزدا سەری هەڵدا و هەندێک سەرکۆز تاکە کەس و لە هەندێک ناوچەی جیاجیادا ڕوویدا پاش لێکۆڵینەوە دەڵێ یەکێک لەو ڕاستیانەی کە لە هەموو ئەو سەرچاوانەی کە پێشتر ئاماژەم بۆ کرد ئەوەیە کە شتێکم بەرچاو نەکەوتووە کە بەڵگە بێت لەسەرەوەی کە هۆزەکان و هەموو کەسەکان بەگشتی لە ئیسلام هەڵگەڕابنەوە هەروەک چۆن ئەو کەسانەی کە بە نمونە هێنامنەوە باسییان کردووە بەڵکو دەبینم دەوڵەتی ئیسلام بە پلەی یەکەم بەو کەس و هۆز و سەرکردانە بەست بوو بەڕاوەستاوی مابوونەوە و لە هەموو کون و قوشبنێکی کەنداوی عەرەبدا هەبوون کە بۆ پشت و پەنایەکی بەهێز بۆ ئیسلام و دەوڵەتەکەی لە پێناو سەرکوتکردنی بزوتنەوەی پاشگەزبووەکە خۆشەویستانم یەکەم خاڵ ڕوبەڕووبوونەوەی یاسایی لەلایەن دەوڵەتی ئیسلامەوە هۆکاری کوژاندنەوەی لە ناوخۆدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هۆکارەی بەکارهێنا هەستا بەناردنی نامە و نوێنەر بۆ ناو ئەو هۆزانەی پێغەمبەرانی درۆی تێدا هەڵکەوت بوو بە هیوای کۆبوونەوەی هەموو ئەوانەی لەسەر ئیسلام جێگیر بوون تا دەستەیەکیان لێ پێک بهێنێت لەگەڵ پاشگەزبوونەوەدا ڕوبەڕوو ببنەوە سدیقیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر هەمان نەخشە دەڕۆیشت هەوڵیدا کە مەسەلەکە سنووردار بکات و ئەوەی ئاسانە و دەکرێت قەڵاچۆ بکرێت لە ناوچە پاشگەزبەوە نزیکەکان بیکات هەستا بە وشیارکردنەوەی خەڵکی لە دژیان خێزەوەنکردنی لە بەرچاویان توانی پەیوەندی بکات بەوانەوە لەسەر ئیسلام ڕاوەستا بوون و توانی بیان کاتە پشتیوان بۆ سوپای گەورەی ئیسلام لە پاش گەڕانەوەی سوپای ئوسامە هەوڵیدا نەتەوە ساز بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕێک و پێک لەگەڵ پاشگەزبەوەکاندا بۆ ئەوەی کات بەسەر بەرێت تا سوپاکەی ئوسامە دێتەوە دەستی کرد بە ناردنی نامە بۆ سەرانی پاشگەزبەوان و بۆ جێگیربووان لەسەر ئیسلام و ئەویش نامەی نووسی بۆ هەموو ئەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی خۆی نامەی بۆ ناردن و کەسانی تریش لە ئێمن ئەمەش بۆچی تا هەوڵ و تێکۆشان بدەن لە پێناو بانگەوازی ئەوانەی لەسەر مسلمانەتی ماونەتەوە و داوای لە جێگیربووان کرد کە هەوڵ بدەن لە جێیەکدا بە کۆمەڵی بژین تا دێم بەدەمتانەوە و ئەم کارانی ڕێخز وەکو پێشەچێک بۆ نەخشە سەربازیەکەی داهاتووی خۆشبەختانە هەندێک لەو کەسانی لەسەر ئیسلام جێگیر بوون توانیان خۆیان بگێنە مەدینە و هەرچی زەکاتیشیان هەبوو هێنان لەگەڵ خۆیان وەک عەدی کوڕی حاتمی تائی و زەبەرقان بن بەدر تەمیمی هەر ئەو مسلمانە جێگیربووانە توانیان جوڵانەوەکەی قەیسی مەکشوح المەرادی شکست پێبهێن و هەندێک کۆبوونەوەی هۆزەکان بڵاو پێ بکەن لە تیهامە و سەرات و نەجران ئەم هۆکارانش ئەم ئامانجانەیان بەدەست هێنا لەوانە یەکەم سەرکەوتنی پێشەوا ئەبوبەکری ڕازگۆ لە نەخشەکەیدا کە بەدەستهێنانی هەڵمەتێکی هۆشیارکردنەوە و بانگەشەکردن و پشتگیریکردنی مسلمانەکان و سەرشۆڕکردنی هێز و هەڵگەڕاوەکان ئەمەش وەک پێشەچێک بۆ گرتنەبەری هۆکارێکی دیکە بە پێی بوون و توانا کە ئەوەش هۆکاری دەستی هەموو سوپا ڕێکخراویەکانە خاڵێکی تر ئامانجی خۆی پێکا لە پەروەردەکردن و ئامادەکردنی ئەوانەی لەسەر ئیسلام مابوونەوە تا لە داهاتوودا ببنە سەرکردەی سوپا لە بزاوی جەنگە ڕزگاری خوازەکانی داهاتوودا وەک عەدی کوڕی حاتەمی تائی کە دواتر لە ڕزگارکردنی عێراق سەرکردەی سوپا بوو خاڵێکی تر دروستکردنی هەندێک هێزی مسلمان بۆ خۆڕاگری لەو ناوچانەدا تا دواتر تێکەڵ بکرێت لەگەڵ سوپای گەورەی ئیسلامدا کە دێتە ناوچەکەوە خاڵێکی تر دەستگرتن بەسەر هەندێک پاشگەزبووەکاندا هەرچەندە کەم و سنووردار بوو وەک ئەوەی لە خواروی کەنداوی عەرەبیەوە ڕوویدا خۆشەویستانم خاڵێکی تر ناردنی سوپای ڕێکخراو بوو لە پاش 2 مانگ دەژڵێن 40 ڕۆژ لە دەرچوونیان سوپاکەی ئوسامە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەیشتەوە شاری مەدینە و حەوانەوە و ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ سوپاکەیدا دەرچوون بەرەو ذیلقسە کە قۆناغێک لە مەدینەوە دوورە ئەمەش بە مەبەستی جەنگ لەگەڵ هەڵگەڕا و سەرکەشەکاندا هاوڵان پێشنیاریان بۆ کرد کە کەسێک لە باتی خۆی بکات بە سەرکردەی سوپا و خۆی بۆ مەدینە بگەڕێتەوە و زۆر داوایان لێکرد تا ئەم کاروبارەکانی دەوڵەت بەڕێوە بەرێت لەمبارەیەوە عایشە خوا لێ ڕازی بێت دەجێڕێتەوە دەڵێ باوکم سواری وڵاخەکەی بوو شمشێرەکەی لە چێلان دەرهێنا بوو بەنیاز بوو بەرەو ذیلقسە بەڕێ بکەوێت عەلی کوڕی ئەبوو تالیب هات ڕەشۆی وڵاخەکەی گرت و پێیگوت بۆ کوێ ئەی جێنشینی پێغەمبەری خوا ئەوەت پێ دەڵێم کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژی ئوحود فەرمووی شمشێرەکەت بخەرەوە چێلان بە مردنت کارەساتبارمان مەکە سوێن بەخوا ئەگەر تۆمان لە دەست دەربچێت ئیسلام یاسا و دەوڵەتی نامێنێت هەرگیز ئەویش گەڕایەوە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سوپای ئیسلامی کرد بە 11 لیوا و هەموو لیوایەکیش سەرکردەیەکی بۆ دانا
فەرمانیدا بە هەموو ئەمیرێکی ئەو لیوایانە کە دایان بە هەر ناوچەیەکدا مسلمانانی ئەو ناوچانە بخەنە ناو سوپاکانیانەوە. لەوانە: 1. سوپای خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ناردی بۆ بەنی ئەسەد و تەیم پاشان بۆ ناوچەی یەمامە. 2. سوپای عیکرەمەی کوڕی ئەبوو جەهل ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی بێ و نەفرینی خوا لە باوچی ناردی بۆ موسەیلەمە لە بەنی حونەیفە و پاشان بۆ عومان و ماهیرە و پاشان حەزرەمەوت و پاشتر یەمەن. 3. سوپای شەرحەبیلی کوڕی ئیبن حەسەنە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ یەمامە و پاشان بۆ لای عەکریمە و پاشتر بۆ حەزرەمەوت. 4. سوپای توڕێفەی کوڕی حاجز ڕەزای خوای لێبێ بۆ بەنی سولەیم لە هەوازن. 5. سوپای عەمری کوڕی عاس ڕەزای خوای لێبێ بۆ قوضاعە. 6. سوپای خالیدی کوڕی سەعیدی کوڕی عاس بۆ نزیکی شام. 7. سوپای عەلای کوڕی حەزرەمی ڕەزای خوای لێبێ بۆ بەحرین. 8. سوپای حوزەیفەی کوڕی موحسینی غەڵەفانی ڕەزای خوای لێبێ بۆ عومان. 9. سوپای عارفەجەی کوڕی هەرسەما ڕەزای خوای لێبێ بۆ مەهرە. 10. سوپای مهاجری کوڕی ئەبی ئومەیە ڕەزای خوای لێبێ بۆ یەمەن و پاشان بۆ حەزرەمەوت. 11. سوپای مقرین ڕەزای خوای لێبێ بۆ تیهامەی یەمەن. بەو شێوەیە دڵقسە بوو بە خاڵی دەرچوونی سوپا و بنکەیەکی جموزۆڵی سوپا ڕێکخراوەکەی ئیسلام کە دواتر بەرەو ناوچەی پاشدەستبەوەکان دەڕوات بە مەبەستی قەڵاچۆکردنیان و ئەم نەخشەی ئەبوبەکری ڕازگۆ مانای لێهاتوویەکی بێوێنەیە شارەزاییەکی جوگرافیە لە ناوچەکەیدا. لە ڕێگەی دابشکردنی سوپاکەی بۆ چەند لیوایەک و دیاریکردنی ئاراستەکانیان ڕوون دەبێتەوە کە ئەبوبەکر تا چه ئاستێک شارەزایی وردی هەبووە لە جوگرافیا و نەخشەدا و ئاو هەوای ناوچەکە و شوێنە نیشتەجێیەکاندا و هێڵەکانی گەیاندنی کەنداوی عەرەبیدا. هەموو کەنداوی عەرەبی بە شێوەیەکی جوان کەوتە بەرچاوی لە ژووری داڕشتنی نەخشەی جەنگ کە پێی دەگوترێ غورفەت العەمەلیات کە لە پێشکەوتوترین ژووردا و بە هەموو هۆکارێکی پێشکەوتنەوە ئەوەندەی ئەو ورد ناوچەکانی نەبینی. ئەوەی ور بێتەوە لە ڕێڕەوی سوپاکە و ڕۆیشتنیان و کۆبوونەوەیان دوای جیابوونەوەیان لەم سوپایە و دووبارە گەڕانەوەیان بۆ لای بۆی دەردەکەوێت کە هەموو قوشبنێکی ناوچەی پان و پۆڕی کەنداوی لە بەرچاودا بووە لەگەڵ بوونی پەیوەندێکی بەردەوامی ورد لەگەڵ هەنگاو بە هەنگاوی سوپاکەیدا. ئەبوبەکر سات بە سات دەیزانی سوپاکەی گەیشتۆتە کوێ و وردیەکاریەکانیشی پێدەگەیشت. سەرکەوتنەکانی و دەستکەوتەکانی و کارەکانی سپەینیان نامەکان زۆر بە وردی و بە پەلە و بەردەوام ورد دەگەیشت. هەواڵی بەرەکانی جەنگ کە دەگەیشتە مەقەڕی سەرەکی لە مەدینەی پایتەخت و لای ئەبوبەکری خەلیفەی ڕازگۆ پەیوەندی بەردەوام بە هەموو سوپاکانیەوە و لەو نامانە بەرە سەربازێ بەناوبانگەکانی هاوڵاندا کە هێڵی پەیوەندی بوون لە نێوان سوپاکان و مەقەڕی سەرکردایەتی لەوانە ئەبوو حەیثەمەی بوخاری و سەلەمەی کوڕی سەلام و ئەبوو بەرزەی ئەسلەمی و سەلەمەی کوڕی وەقەش. ئەو سوپای سدیق خوا لێ ڕازی بێ ناردی بۆ ئەو ناوچانە زۆر پەیوەست بوون بەیەکەوە کە ئەمەش یەکێکە لە دەستکەوتە مەزنەکانی دەوڵەت. ئەو سوپایە لێ هاتووەی سەرکردایەتی و شارەزایی ڕێخستنی لەخۆگرتە بوو. ئەمە جگە لە جەنگاوەری بێوێنە کە ئەو هەموو سەریە و غەزایانەی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بوارەدا ڕایهێنا بوون. لەو کاتەدا دەستگای سەربازی ئەبوبەکری سدیق بەهێزترین و تۆکمەترین دەستگای سەربازی هەموو کەنداوی عەرەبی بوو. سەرکردەی گشتیان سوپایانە شمشێری خوا بوو خالیدی کوڕی وەلید ڕەزای خوای لێبێ خاوەنی لێهاتووی بێوێنە لە جەنگی دژی هەڵگەڕاوەکاندا. ئەم شێوە دابەشکردنەی سوپاکە لەلایەن ئەبوبەکرەوە خوا لێ ڕازی بێ بە پێی نەخشەیەکی استراتیژی ورداڕژرا بوو چونکە تا ئەو ساتە وەختە هەڵگەڕاوەکان لە شوێنی جیاجیا بوون و یەکیان نەگرت بوو دژی مسلمانەکان بەهۆی گەورەی دووری هۆزەکان بوو لە یەکتری و کاتی دەویستایەک بگرن چونکە 3 مانگ زیاتر تێنەپەڕی بوو بەسەر هەڵگەڕانەوەیاندا. لە لایەکی تریشەوە لە سەرەتاوە هەستیان بە مەترسی مسلمانەکان نەکرد بوو وایان دەزانی دەتوانن لە ماوەی چەند مانجێکدا دەدەن بەسەریاندا و ڕایان دەماڵن. بۆیە ئەبوبەکری ڕازگۆ ویستی بە هێرشی کتوپەر چارەسەری ئەو کێشەیە بکات و دەسەڵات و شەوکەتیان تێک بشکێنێت پێش ئەوەی لەو کارە ناڕەوایەیاندا یەک بگرن. بەپەلەدای بەسەریاندا تا ئاشوبیان گەورە نەبێت و هەوڵی پێنەدەن تا لە کون سەر دەربهێنن بدەن بە جەستەی ئیسلامەوە کە هەمیشە سیفەتیان وەکو سیفەتی ماری ناوکون وا بووە کە ویستویان لە پیلان لە دژی مسلمانان بجێڕن. شاعیرێکیش دیێڕە شعرێکی هەیە دەڵێ کلچی مار مەبڕە و بهێڵێت ڕابکە ئەگەر پیا و پیاوە سەری پانەکە. جوانە
گەورەی ڕووداوەکەی هەست پێکرده بوو لەگەڵ ترسناچیەکەیدا دەیزانی ئەگەر وانەکات نزیک بوو پشکۆکە لە ژێر خۆڵەمێشەوە دەربکەوێت و تەڕ و شک بەیەکەوە بسووتێنێت. خۆشەویستەکانم، بەڕاستی ئەو سیاسەتەی ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە سیاسێکی لێهاتووی و سەربازیەکی بە ئەزمون بوو کە کارەکانی بە جوانی هەڵدەسەنگاند و نەخشەی ڕاستەوخۆی بۆ دەچێشا، لێوەشاوەی ئەو پیاوەیە کە لە دوای پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم کۆڵی قورسی ئیسلامەتی کەوتە سەرشانی. هەر دەبوایە واش بێ مەگەر چۆن کەسێک ببێتە جێنشینی فەخری کائینات حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە دوای خۆی پەیامەکەی هەڵگرێ و بیگەێنێ بە خەڵکی و ڕزگاری میلەتان بگەێنێ، بەڕاستی دەبێ کەسێکی لێوەشاوە و شایان بێ. هەرواش بوو هەموو ئەو لیوانە کەوتنە ڕێکە ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕێکی خزبوون و ئاڵای لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بەسەریانەوە دەشەکایەوە و لەگەڵ دوعای خێری دڵسۆزانەی ئەو دڵانەی کە خوای گەورە بە مەزن دەگرن و مانای ڕاستەقینەی باوەڕ لە دڵیاندا چەقیوە، خوای گەورەش ئەم دوعایانەی گیرا کرد و سەرکەوتنی خۆی پێبەخشین و بەهۆی ئەوانەوە وشەی خۆی بەرز ڕاگرت و ئاینەکەشی پاراست. تاوای لێهات لە ماوەی چەند مانجێکدا هەموو کەنداوی عەرەب سەریان بۆ ئیسلام نەواندەوە و باوەڕیان دامەزرایەوە. ئەمە و ئەبوبەکری سدیق خوا لێی ڕازی بێت تەنها یەک نامەی بۆ هۆزە عەرەبەکان ئەوانەی پاشگەز بوونەوە و یاخی ببوون بانجی کردنەوە بۆ گەڕانەوە بۆ لای ئیسلام و جێبەجێکردنی بە تەواوی بەو جۆرەی کە لای خواوە هاتووە، پاشان ئاگاداری کردنەوە لە ئاکام و سەرنجامی خراپی ئەو کارەیان لە دنیا و لە دوا ڕۆژیشدا ئەگەر بشێ و بەردەوام بن لەسەری. زۆر لە هێز و دەسەڵاتەوە ئاگاداری کردنەوە، ئەوەش حەقی خۆی بوو چونکە لادانەکەیان زۆر گەورە بوو، زۆریش تون دەستیان بەو کارە ناڕەوایانەوە گرت بوو. ئاگادارکردنەوەیکی توند و پاشان بە دوایدا کردەوەکی بوێرانەی دەوێت بۆ لابردنی ئەو سەرکەشەی کە لە بیر و هۆشی ئەو سەرۆک هۆزانەدا هێلانەی کردبوو. نەژاد پەرستێکی کوێرانە زاڵ بوو بەسەر بیر و هۆش و شوێنکەوتوانیاندا. خۆشەویستەکانم، پێم خۆشە لە ئەڵلقەی ئەمڕۆدا کە دەرفەتمان هەبێ ئاماژە بۆ چەند نامەیەک لەو نامانە بکەم کە ئەبوبەکری ڕازگۆ ئاراستەی ئەو هەڵگەڕاوانەی کردووە یان سەرۆکۆزەکانی کردووە. دوای ڕێخستنی ورد و جوانی ئامادەکردنی سوپای ئیسلام و دابەشکردنی کۆمەڵە لیوایەک لەلایەن ئەبوبەکری ڕازگۆوە، دەبینین بانگەوازی دەمی و ڕوونکردنەوەی درێژ و تێر و تەسەل دێنێتە گۆڕەپانەکەوە تا پێش جەنگ ڕۆڵی خۆی ببینێت و کاری خۆی بکات. سەرەتا نامەیەکی گشتی نووسی کە ناوەڕۆکێکی تایبەتی سنوورداری لەخۆ گرتبوو، هەوڵیدا بە جوانی بگاتە دەستی ئەوانەی لەسەر ئیسلام بە دامەزراوی مابوونەوە و ئەوانەشی پاشگەز ببوونەوە. ئەمە پێشەوەی سوپا بخاتە ڕێو بۆ جەنگ دژی هەڵگەڕاوەکان بە کۆمەڵێک پیاودان ناردی و پێی گوتن لە هەموو کۆڕ و کۆمەڵێکدا خۆتان بۆیان بخوێننەوە. داواشی کردبوو کە هەر کەسێک گوێ بیستی دەبێت بابیگەێنێتە ئەوانەی نەیان بیستووە. دیاری کردبوو کە بۆچێیە بۆ سەرۆک و فەرماندە تایبەتیەکان و بۆ خەڵکیش بەگشتی بۆ ئەوانەی لەسەر ئیسلامەتی ماون و ئەوانەشی وازیان لە ئیسلام هێناوە و پەنا بەخوا پاشگەز بوونەتەوە. ئەمەش دەقی نامەکەی ئەبوبەکری سدیقە. خۆشەویستان، بسم الله الرحمن الرحیم لە ئەبوبەکری جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەموو ئەوانەی ئەم نامەیەی پێدەگات لە کەسانی تایبەت و گشتی کە لەسەر مسلمانەتی مابنەوە یان وازیان لێهێنا بێ. سەلامی خوا لەسەر ئەو کەسانی کە ڕێگای هیدایەتیان گرتۆتە بەر و لە پاش هیدایەت نەگەڕاونەتەوە سەر گومڕایی و کوێرایی. من سوپاسی ئەو خوایەتان بۆ دەکەم بێجگە لەو کەس شایانی پەرستن نییە. شایەتی دەدەم کە بێجگە لە خوا هیچ پەرستراوێکی تر نییە و تەنهایە و بێهاوڵە. شایەتیش دەدەم کە محەممەد صلی الله عليه وسلم بەندە و پێغەمبەری ئەوە و باوەڕمان بە هەموو شتێک هەیە کە ئەو بۆی هێناوین. بێ باوەڕیشین بە هەر کەسێک پشتی لێ هەڵبکات و لەگەڵیشیدا دەجەنجین. پاشان خوای گەورە محەممەدی بەڕاستیەوە ناردۆ بۆ هەموو دروستکراوەکانی بە ترسێنەر و مژدەدەر تا دڵە زیندوەکان ڕابسڵەچێنێت، هەڕەشەی خۆی بەرامبەر بێ باوەڕان بێنێتە دی. خوا هیدایەتی ئەوانەی دا کە هاتن بەدەمیەوە. پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم بە فەرمانی خوا دای لەو کەسانەی شوێن حەق ناکەون تاوای لێهات بە خۆشی یان بە ناخۆشی خەڵکی ڕویان کردە ئیسلام.
پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد پاش ئەوەی فەرمانی خوای بەجێهێنا و ئامۆژگاری گەلەکەی کرد ئەوەی لەسەری بوو گەیاندی خوای گەورە هەموو ئەمانەی بۆ ئەویش و مسلمانانیش لە قورئانەکەیدا ڕوون کردوتەوە و دەفەرموێت إنك ميت وإنهم ميتون واتا تو أمريت أوانش دمرن ودفرمي وما جعلنا لبشر من قبلك الخلد أفإن مت فهم الخالدون واتا أي محمد صلى الله عليه وسلم إيما نمريمان بو كساني بيشتو دا نناوو آية تو بمريتو أوان نمرن ودفرمي وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين واتا محمد جيشيك لو پیغمبراني پیش خويو اگر بمرت يان بكوجرت پاشگز دبنوا هر کسيك پاشگز بيتوا خواهيد زيان ناكاتو پاداشتي سپاس گزارانيش دداتوا هر کسيك محمدي دا پرست محمد مرد هر کەسێکیش خوای گەورە و تاکانە و بێهاوڵ دەپەرستێ ئەوە خوای گەورە هەردەم ئامادەیە و لە کەمیندایە و هەمیشە زیندووە و نامرێت نەخەوە نووسکە دەیباتەوە و نەدەشخەوێت ئاینەکەی خۆی دەپارێزێت و تۆڵە و سزایش لە دوژمنان دەکاتەوە من ئامۆژگاریتان دەکەم بە لە خواترسان و خۆتان بێبەش و بێشەنس مەکەن لە لای خوا خۆتان لەو ڕێنمونیە جوانانە مەکەن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوێتی و بەو ڕێنمونیانە ڕێنمونی وەربگرن دەست بگرن بە ئاینی خواوە هەر کەسێک خوا ڕێنمونی نەکات گومڕایە هەر کەسێک ئەو بێوەی نەکات هەمیشە بیمارە هەر کەسێک خوا یارمەتی دەری نەبێت تێکشکاوە هەر کەسێک خوا ڕێنمونی بکات ئەوە ڕێنمونی کراوە و هەر کەسیش خوا گومڕای بکات ئەوە گومڕایە خوای گەورە دەفەرمێ من يهدي الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا لدنيا هیچ کردەوەیەکی لێ وەرناگیرێت تا دان بەبیر و باوەڕی دانەنێت لە دوا ڕۆژیشدا هیچی لێ قبول ناکرێت من بیستومە هەندێکتان لە ئیسلام پاشگەز بوونەتەوە پاش ئەوە مسلمان بوون و کردەوەشتان پێکردووە ئەمەش بۆ هۆی غەڕابوونیان بەخوا تێنەگەشتنیان لە بەرنامەکەی و گوێڕایالیکردنی شەیتانە خوای گەورە دەفەرمێ وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه أفتتخذونه وذريته أولياء من دوني وهم لكم عدو بئس للظالمين بدلا لجيغايشي تريج دادا فرميه إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير واتا شيطان دجمنتانو ايوش بدجمني خوتاني بزانن چونك أو شوين كوتواني بوناو آگر باندكا ومن فلان کەسم بۆ ناردوون لەگەڵ سوپایەکدا کە لە کۆچەریان و پشتیوانان پێکاتون و پێم ڕاگەیاندون کە شەڕ لەگەڵ کەسدا نەکەن تا بۆ لای خوای گەورەی بان نەکەنەوە هەر کەسێک بێت بەدەمیانەوە و دان بە بیر و باوەڕدا بنێتەوە و واز بهێنێت و کردەوەی چاک بکات ئەوە لێ قبول دەکرێت و هاوکاریش دەکرێت هەر کەسێش سەرپێچی کرد فەرمانم داوە لەگەڵی بجەنگن کەسیان بەدەسەڵاتدار نەهێڵن و تەنانەت بشیان سووتێن و بە هەموو شێوازێک بیان کوژن ژن و منداڵەکانیشیان بگرن و بیان کەن بە کەنیزەک هیچ لە کەس قبول نەکرێت جگە لە مسلمان بوونەوە و هەر کەسێک وای کرد ئەوە خۆی قازانجی لێ دەکات و هەر کەسی جوانەکات ئەوە با بزانێت خوای گەورە دەسەوسان ناوەستێ بە نێردراوەکانی خۆمم وتووە کە ئەم نامەیەم لە هەموو کۆڕ و کۆمەڵێکدا بۆ خەڵکی بخوێننەوە نیشانی مسلمان بوونەوەش بانگدانە ئەگەر بانجیاندا پرسیاریان لێ بکەن لە بیر و باوەڕیان و ئەرکەکانیان پێ بڵێن ئەگەر نەیان کرد بدەن بەسەریاندا ئەگەر قبوڵیان کرد ئێوە جوازیان لێ بکەن بەڵێ خۆشەویستانم ئەبوبەکر ئەم نامەیەی نووسی و هەموو سەرباز و شوێنکەوتوانی خۆی تێگەیان کە دەبێ ئەم نامەیە بگاتە شوێنی هەڵگەڕاوەکان بۆ ئەوەی مسلمانە ڕاستەقینەکان و ئەوانەشی کە لە دین هەڵگەڕابوونەوە لە ئاکامی سەرنجامی خراپی هەڵگەڕانەوە تێبگەن دەمەوێت لە ئەڵقەی ئەمڕۆدا ئەوەندەی کە دەرفەتمان دەبێ و ماوەمان هەیە تیشک بخەینە سەر ناوەرۆکی نامەکە و بنەڕەتی ئەو بابەتەی کە لە نامەکەدا ڕەنگ دەداتەوە ئەم بەیان نامەیەی ئەبوبەکری ڕازگۆ لە دەوری دوو خولگە دەسوڕێتەوە
یەکەم بەیاننامەی بنەڕەتی کە داواکردنە لە پەشگەزبووەکان بگەڕێنەوە بۆ لای ئیسلام. دووەم بەیانی سەرنجامی سووربوون لەسەر پاشگەزبوونەوەکەیان. نامەکە چەند ڕایەکی دووپات کردوتەوە کە ئەمانن: یەکەم، بەیاننامەکە گشتیە و بۆ هەموو لایەکە کە بانگەوازی خوا ببیستنەوە. دووهەم، بەیانی ئەوە کە خوا محەممەدی بەڕاستی ناردووە و هەر کەس باوەڕی پێبهێنێت ئەوە باوەڕدارە و هەر کەس ملە جڕەی تێدا بکات ئەوە بێباوەڕە و دەبێت لەگەڵیدا بجەنگین و جیهاد بکرێت. سێم، بەیانی ئەوەی کە محەممەدیش مرۆڤە و وتەی خوای بەسەردا دەبڕێت کە دەفەرموێت تۆش دەمریت و ئەوانیش دەمرن و باوەڕدار محەممەد صلی الله عليه وسلم ناپەرستێت، بەڵکو ئەو خوایە دەپەرستێت کە هەمیشە زوندووە و هەر دەمێنێت و مردنی بەسەردا نایەت، بۆیە پاشگەزبووە هیچ بەهانەیەشی بەدەست نییە. خاڵی چوارەم ئەوەی کە لە نامەکەدا ڕەنگ دەداتەوە لە ئیسلام پاشگەزبوونەوە تێنەگەیشتنە لە ڕاستی و گوێڕایەڵیکردنی شەیتانە. ئەمەش مانای وایە دوژمن بکەیت بە هاوڕێی خۆت، ئەوەش ستەمێکی گەورەیە و مرۆڤ لە خۆی دەکات، بەو کارە خاوەنەکەشی بەرەو ئاگر دەبات و بە ئارەزووی خۆی. خاڵی پێنجەم پوختەیەکی هەڵبژارد لە موسڵمانە پشتیوان و کۆچەریەکان کە هەڵدەستن بە جەنگ دژی هەڵگەڕاوەکان و ئەمەش لە غیرەتیانەوەیە بۆ ئاینەکەیان و لە سوکایەتی دەیپارێزن. خاڵی شەشەم ئەوەی بگەڕێتەوە بۆ لای ئیسلام و دان بە گومڕاییەکەیدا بنێت و واز لە شەڕ لەگەڵ موسڵمانان بهێنێت و هەموو ئەو کارانە ئەنجام بدات کە دینی خوا داوای دەکات، ئەوە یەکێکە لە موسڵمانان و ئەوەی لەسەر ئەوانە لەسەر ئەویشە، ئەوەی بۆ ئەوانە بۆ ئەویشە. حوتەم، هەر کەسێک بڵێ ناگەڕێمەوە سەر ڕێگەی موسڵمانان لەسەر پاشگەزبوونەوەکەی سوور بێت، ئەوە شەڕەنجێز و دەبێت بدرێت بەسەریدا یان بکوژرێت یان بسووتێنرێت یان ژن و منداڵی بەدیل بگیرێت. بە هیچ جۆرێک لە دەستی خوا قوتار نابن، چونکە بۆ هەر کوێ بڕۆن هەر لە موڵکی خوادان. هەشتەم، ئەو نیشانەیە کە بابای پاشگەزبووە بەهۆیەوە لە شەڕ و پەلامار ڕزگاری دەبێ بانگدانە کە بە ئاشکرا بانگ بدەن، ئەگەر وانەکەن تەنها چارەسەر ئەوەیە جەنجی لەگەڵ بکرێ. ئەمەش بۆ ئەوە بوو تا خەلیفە ئەم مەسەلەیە نەخاتە ئارەزووی فەرمانڕەواکانی سوپا و سەربازەکانی بەبێ ڕێکخستن. بۆ هەموو فەرمانڕەواکان یەک نامەی نووسی و تێیدا داوای لێکردن پابەند بن بە ناوەڕۆکی نامەکەی پێشوویەوە و تێیدا نووسی: ئەمە پەیمانێکە لە ئەبوو بەکرەوە خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ فلان کەس کە ناردوویەتی بۆ جەنگ دژی ئەوانەی لە ئیسلام پاشگەز بوونەتەوە. داوای لێکرده بوو کە چەندێک پێی دەکرێت لە خوا بترسێت لە هەموو کارەکانیدا لە نهێنی و لە ئاشکرادا. فەرمانی پێدەدا کە فەرمانەکانی خوا بە هەند وەربگرێ، جیهادی ئەوانە بکات پشتیان لێ هەڵکردووە و لە ئیسلام پاشگەز بوونەتەوە و ئاواتی شەیتانی هێناوەتە دی، و پاش ئەوەی بیانویان دەبڕێت و بانجیان دەکاتەوە بۆ موسڵمان بوون، ئەگەر بەگوێیان کرد ئەوە دەستیان بۆ نابات، و ئەگەر بەدەمیەوە نەهاتن ئەوە دەدات بەسەریاندا هەتا دێنەوە سەر قسەکەی ئەو، و پاشان چیان بۆ هەیە و چیان لەسەر ئاگاداریان دەکاتەوە، چەند و چوونیان لەگەڵ نەکات و ڕێگەی جەنجیان لەگەڵ دوژمندا لێ نەگرێن. هەر کەسێک هات بەدەم فەرمانی خواوە ئەوە لێ قبول دەکرێ و هاوکاریشی دەکەین. ئەوەی بێ باوەڕ بوو بەخوا لێ قبول ناکرێت تا باوەڕ بەخوا نەهێنێتەوە، و ئەگەر بەمە ڕازی بوو کەسێک بۆی نییە دەستی بۆ بەرێ. خوا خۆی لێپرسینەوەی هەیە لەگەڵی لەسەر ئەوەی ئایا لە دڵیشەوەیە یان نا. هەر کەس بەدەم بانگەوازەکەی خواوە نەهات، هەرچی بێت هەر دەکوژێت و لە هەرکوێ بێت، هیچ شتێک لە کەس قبول ناکرێت ئیسلام بوون نەبێت. ئەگەر قبولی کرد ئەوە لە ئیسلام حاڵی دەکرێتەوە و هەر کەسیش قبولی نەبێت دەکوژرێت. ئەگەر دەستان بەسەریاندا ڕۆیشت بە هەموو شێوازێکی کوشتن بیان کوژن، بە چەک، بە ئاگر، پاشان ماڵ و سامانەکەیان بەسەر سەربازەکاندا دابەش بکات، جگە لە یەک لەسەر پێنجی کە دەگەڕێتەوە بۆ خەزێنە و بەیتولمالی موسڵمانان. نەهێڵێ سەربازەکانی ناوچەکە پەلەپەل بکەن و ناوچەکە تێک بدەن بەسەر یەکدا. نەهێڵن کەس دزە بکاتە ناوتان تا نەیان ناسن و نەزانن چێن و چین. جاسوسی نەکەن تا لەو جێگایانەوە هێرش نەکرێت بۆ موسڵمانان و هەڵسوکەوتی مامناوەند بێت لەگەڵ موسڵمانەکان و نەرمونیان بێت لەگەڵیان لە ڕۆیشتن لە حەوانەوە و هەمیشە بەسەریان کاتەوە، پەلە بە هەندێکیان نەکات و بە هەندێکی تریان نا، بە قسەی نەرم و هەڵسوکەوتی جوان لەگەڵیان هاوڕێیەتی بکە. لە بەیاننامەکەیدا کە خست بوویە ئەستۆی سەرکردەکانی بەڕوونی سووربوونی ئەبوو بەکر
ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەردەکەوێت کە ویستوویەتی هیچ فەرماندەیەک لە خۆیەوە ئیش نەکات و لەسەر بنەمایەکی نووسرا و هەنگاو هەڵبنێن کە بە ئاشکرا هەڵگیرسانی شەڕ قەدەغە دەکات پێش بانکردنەوەیان بۆ لای ئیسلام، واسێنان لە شەڕ دژی ئەوانەی دێن بەدەم داواکاریەکەیانەوە و سووربوون لەسەر چاکسازیکردنیان و قەدەغەکردنی بەردەوام بوونی جەنگ لەگەڵیان ئەگەر دانیان نا بە ئیسلام بوونی خۆیاندا، بەڵام لەم حاڵەشدا واز لە جەنگ بهێنرێت و دەست بکرێت بە شارەزاکردنەوەیان لە ڕێنمونیەکانی ئیسلام و ئاگادارکردنەوەیان لەسەر هەموو ئەو مافو ئەرکانەی لەسەریانە و بۆیانە، ڕێگ نەکەوتن و هودنە نەکردن بە هیچ جۆرێک لەگەڵیاندا تا بە جوانی نەگەڕێنەوە بۆ سەر ئاینی خوا. پابەندبوونی سوپای ئیسلامی بە جێبەجێکردنی بنەمای بانگەواز پێش شەڕ و جەنگ دەبێت کۆڵ بدرێت لە جەنگ تەنها بە بیستنی ئەوەی کە وەڵامی بانگەوازیان داوەتەوە، ئەمەش لەبەر ئەوەیە کە تەنها مەبەست لە جەنگ و هەرا دژیان ئەوەیە لە سەرکەشی و هەڵگەڕانەوەیان واز بهێن و ئەو ئاواتەش وا هاتۆتە دی. سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم بەڵێننامەیەی بەسەر هەموو سەرکردەکاندا فەرز کردووە کە ڕەوشت و هەڵسوکەوتیان باشترین شێوازی بانگەواز بێت لەو کارە سەربازیی کە پێی سپێردراوە و لەگەڵ ئەو ئامانجەدا یەک بگرێتەوە کە بەرگریکردنە لە ئیسلام. گوێگرە خۆشەویستەکان، شوێن پێ هەڵگرتنی ئەبوبەکری ڕازگۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری هونەری سەرکردایەتی کردبوو. سەرکەوتنی سەرکردەش لەسەر ئەوە وەستاوە کە خۆناغی سەربازیەتی بە جوانی جێبەجێ بکرێ. ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باشترین سەربازی سوپای مسلمانان بوو کاتی خۆی و دڵسۆز بووە لە خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەرچی لێداوا بکرایە پیت بە پیت جێبەجێی دەکرد و لەو پێناوەدا قوربانی دەدا و لە هیچ جەنجێکدا هەڵ نەهاتووە. ئەتوانن وردی و دانایی بڕیارە سەرکردایەتەکانی و دووربینی لە دووتوێی ئامۆژگاریەکانیدا بۆ سەرکردە و هەرماندەکانی سوپاکەی و نەخشە گشتیەکانی بۆی دەچێشا لە کاتی جوموجۆڵیاندا بۆ لێدانی دوژمنان کە یەکەمین وەسیەتنامەی بۆیان لەم خاڵانەی خوارەوەدا خۆی دەبینێتەوە. ئازیزانم، یەکەمیان خۆیان ڕابهێنن لەسەر تەقوا و لە خواترسان و چاودێری ئەو بەسەریانەوە لە نهێنی و ئاشکرادا. ئەمەش ئەو پەڕی دروستی و پێکانە لەم سیاسەتە ژیرانەیدا، چونکە ئەگەر سەرکردە خۆی ڕاهێنا لەسەر لە خواترسان ئەو کات خوش لەگەڵی دەبێت، چونکە خوای گەورە لەگەڵ لە خواترسانە و لەگەڵ چاکەکاراندا وەک لە قورئانی پیرۆزدا هاتووە و لە سوورەتی النەحل ئایەتی 128 دەفەرموێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. کردنی کارەکان زۆر بە چاچی و ئەو پەڕی خۆماندووکردن و دڵسۆزی نواندن لە پێناوی خوای عەزەوەجەلدا، ئەوەش ڕەوشتی سەرکەوتوان و براوەکانە وەخوا دەفەرمێ والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين. العنكبوت ئاەتی 69. لە پاشگەزبۆوەکان قبول ناکرێت جگە لە مسلمان بوونەوەیان یان کوشتنیان. دابشکردنی دەستکەوتەکان بەسەر سەربازەکاندا لەگەڵ پاراستنی یەک لەسەر پێنجی بۆ خەزێنەی مسلمانان واتە بەیتولمال، پەلەپەل نەکردن لە دەرکردنی بڕیاردا لەمەڕ ئەو شێشانەی دێتە پێشەوە تا چارەسەرەکانیان بە پێچەوانەوە نەبێت و کلێنی تێنەکەوێ. خاڵێکی تر ئاگادار بن نەهێڵن کەسێک دزە بکاتە ناویان نەوەکو جاسوس و هەواڵ دز بێ. خاڵێکی تر دەبێت نەرمونیان بن لەگەڵ سەربازەکانیان و لە کاتی ڕۆیشتن و دابەزیندا چاویان لێیان بێت کەسیان ئەوانی تر پشتگوێ نەخەن. خاڵێکی تر دەبێت جوان هەڵسوکەوت بکەن لەگەڵ سەربازەکانی هاوڕێیان. لە ڕێگەی لێکۆڵینەوە ئەتوانن نەخشەیەکی گشتی لە دانانی لیوا و فەرماندە بۆیان وەربگرین کە لەم خاڵانەدا خۆیان دەبیننەوە. یەکەم، نەخشە فەرمانی هاوکاریکردن لە نێوان سەرجەم سوپاکاندا دیاری دەکات بە جۆرێک کار نەکات بە جیا لە لیواکانی تر وەک ئەوەی لەسەر خۆ بێت، بەڵکو با ناوچەکانیشان لە یەکەوە دووربن دەبێت وەک یەک دەستگاوا بن. هەندێکیان بەیەک دەگەن و هەندێکی تریان لێک زیادە بنەوە تا بگەن بە لیوایەکی تر. ئەمانە و خەلیفەی مسلمانانیش لە مەدینەوە خۆی سەرپەرشتی گشتی شەڕەکانی دەکرد. پێشەوە ئەبوبەکری ڕازگۆ کۆمەڵێک لە گەورە هاوڵانی لە پایتەخت هێشتەوە بۆ پارێزگاری مەدینە و هاوکاریشی بن لە بەڕێوەبردنی کاروباری دەوڵەتدا. خاڵێکی تر کە ئەبوبەکری سدیق کاری لەسەر کرد هەستی بەوە کرد کە لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پاشگەزبواندا سوپایەک سەربازی موسڵمان هەیە و
زۆر خەمی ئەوە بوو کە بکەونە بەرخەشم و قینی بێباوەڕەکان بۆ داوای لە فەرماندەی سوپاکان دەکرد کە ئەگەر بە هەر جێگەیەکدا تێپەڕین با ئەو مسلمانانەش بخەنە ناو سوپاکانتان و پاش ڕزگارکردنی ناوچەکەش کۆمەڵێک جەنگاوەر لەو شوێنانەدا بەجێ پێڵن تا پارێزگاری بن لە دوژمنان. خاڵێکی تر خەلیفە بنەمای جەنگ فێڵەی بەکارهێنا، هەروەکو لە فەرمودەکەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە کە دەفەرمێ الحەرب خدعە یان خودعە. خەلیفە بنەمای جەنگ فێڵەی بەکارهێنا لە جەنگی دژی هەڵگەڕاوەکان کە بە شێوەیەک پیشانیدا کە سوپاکەی نیازی شتێکێتی بەڵام لە ڕاستیدا نیازێکی تری هەبوو تا زیاتر ئاگادار بنەوەک نەخشەکەی ئاشکرا ببێ. ئەمەش مانای قاڵبوونەوەیەتی لە سیاسەتی جەنگدا و ئەزموونی پراکتیکی و زانستی قوڵ و هاوکاری خودایی لە سەرکردایەتیکردنی ئەبوبەکری سدیقدا بۆ سوپا. خوای گەورەش پشتیوانی بوو و خوای گەورە سەری خست. قەڵاچۆکردنی ئاژاوەی ئەسوەدی عەنسی دووبارە پاشگەزبوونەوەی یەمەن. ئەم پیاوە ناوی عابیهەی کوڕی کەعبی کوڕی غەوسە و شوورەتی دیلخەماری هەبووە چونکە هەمیشە بە چەفتەیەک دەم و چاوی بەستە بوو. بە ڕەشەی عەنسی ناوی دەرکردبوو چونکە دەم و چاوی زۆر ڕەش بوو. توانایی ڕەشە لەوەدا بوو کە لاشەیەکی زەبەلاحی پێوە بوو، ئازا و بەغیرەت بوو، سوودی لە فاڵچی و سحربازەکان وەردەگرت و وتاربێژێکی ڕەوان بوو، خۆشی فاڵچێکی دەستبڕ بوو، شتی سەرسوڕهێنەری پیشانی هۆزەکەی دەدا. ئەوانەی گوێیان لێدەگرت کەمەند چێشی دەبوون، پارە و سامانی تەرخان کردبوو بۆ ڕاکێشانی خەڵک بۆ لای خۆی. ئازیزانم، پاش ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لە حەجی ماڵ ئاوایی گەڕایەوە و دەنگ و باسی ئێش و ئازار و نەخۆشیەکەی بڵاو بۆوە، لەو کاتەدا ڕەشە پاگەندەی پێغەمبەراتی خۆی دەکرد و دەڵێن خۆی ناو نابوو ڕەحمان و لیەمەن، هەروەک چۆن موسەیلەمە بە خۆی دەگوت ڕەحمان و لیەمامە. ڕەشەی عەنەسی کاتێک بانگەشەی بۆ پێغەمبەرایەتی خۆی دەکرد لافی پێغەمبەرایەتی لێدەدا و کاری بەسەر پێغەمبەرایەتی محەممەدەوە صلی الله عەلەیه وسەلەم نەبوو. وای پیشان دەدا کە دوو فریشتە دێنە لای بە ناوی سەحیق و شەقیق یان شەریف. ئەم پیاوە پێشەوەی ئاشکرا ببێ کەسانێکی تایبەتی هەڵدەبژارد و لە خۆی نزیکی دەکردنەوە تا ئەوە بوو لە کت و پڕدا کەوتە بەرچاوی خەڵکی. لە سەرەتاوە خەڵکی هۆزەکەی خۆی عەنس شوێنی کەوت. پاشان نامەی نووسی بۆ سەرک هۆزەکانی مەزجیح و خەڵکانێکی گشتی باوەڕیان پێکرد لەگەڵ هەندێک لە پلە و پایویستانی هۆزەکان و پاشان هەوڵی دا ڕەگەزپەرستی هۆزایەتی زیندوو بکاتەوە چونکە خۆی لە عەنس بوو کە ناوجەرگەی هۆزی مەزجیح بوو. لە خەڵکی نەزران لە بەنو حارسی کوڕی کەعب بە بیانووی ئەوەی کە بە خۆشی خۆیان مسلمان نەبوو بوون نامەیان نار بۆ ڕەشەی عەنەسی کە سەردانێکی ئەم کات و ئەویش سەردانی کردن و باوەڕیان پێهێنا. هەندێک کەسیش لە زوبەید و ئەود و مسلیە و حەکەم بن سەعد العەشیرە شوێنی کەوتن. پاژماوەیەک لە نەجران مایەوە لەو کاتەوە بەهێز بوو کە کەسانی وەکو عەمری کوڕی مەعد، یەکڕەبل زوبەیدی و قەیسی کوڕی مەکشوح شوێنی کەوتن و توانی فەروەی کوڕی مەسیک و عەمری کوڕی عەزم لە نەزران دەرنەکران و پاشان بیری گرتنی سەنعا کەوتە مێشکەوە. بۆیە بە 600 تا 700 چەکدارەوە کە زۆربەیان لە بەنی حارس و عەنەس بوون دایان بەسەر ئەو شارەدا. بۆیە لە شوێنێک کە شەعبی پێدەڵێن لەگەڵ سوپای شەهری کوڕی بازانی فارسی ڕوبەڕوو بۆیەوە کە خۆی و باوکی پێشتر مسلمان بووبوون. کاتێک کە بەیەگەیشتن سەرێکی زۆر توندیان پێکەوە کرد و لە ئاکامدا شەهر شەهید بوو. خەڵکی سەنعایش شکان و هەڵاتن و ڕەشە سەرکەوت و لە پاش 25 ڕۆژ خۆ ئاشکراکردن توانی کۆشکی غەمدان بگرێت و لەوێ حکم بکات. کۆمەڵێک هەڵوێستی ترسناک و قێزەونی هەبوو سەبارەت بە ئەشکەنجەدانی ئەو کەسانی بە مسلمانەتی مابوونەوە. یەکێک لە مسلمانەکان بە ناوی نوعمان گیرا ئەو زاڵم و لە خوانەترسە پارچە پارچەی کرد. بۆیە مسلمانەکانی ژێردەسەڵاتی ئەو ناچار بوون خواپەرستی پەنهانی واتە توقیە ئەنجام بدەن. هەردوو گەورە هاوڵی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم ئەبوو موسای ئەشعەری و مەعازی کوڕی جەبەل خوا لێیان ڕازی بێت خۆیان گەیاندە حەزرەمەوت و لەژێر سایەی ئەسەکاک وە سەکەندا گیرسانەوە. پێغەمبەری خوار صلی الله عەلەیه وسەلەم نامەی نارد بۆ ئەوانەی لەسەر ئیسلام جێگیر مابوونەوە کە تیایدا هانی دەدان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕەشەی عەنسی و داوای لێدەکردن کە هەوڵی لە ناوبردنی بدەن چ بە شەڕ و ڕوبەڕووبوونەوە بێ یان بە تیرۆرکردنی. هەروەها نوێنەر و نامەی نار بۆ سەرۆکۆزەکانی حەمیر و حەمدان کە یەک بگرن و دەست بدەن
بەدەستی یەک و پشتی یەک بگرن و یارمەتی کوڕانی بدەن لە دژی ئەسوەد العنسی و وەبری کوڕی یەخنەسی نارد بۆ لای فەیرۆزی دەیلەمی و جەشمیشی دەیلەمی و زادەوهی ئەسترەخی و جەریری بەجەلی نارد بۆ ذیلکیلاع و ذی ذولەیمی الحەمیرەین و ئەقرەعی کوڕی عەبدولحەمیدی نارد بۆ ذی زود زەی مەرانی هەمەدان. هەروەها نامەی بۆ عەرەبە دەشتەکیەکانی ئەهلی نەجرانیش نارد. خۆشەویستانم، ماوەیەکیش پێش کۆچی دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حارسی کوڕی عەبدوڵڵای المهەنی ڕەزای خوای لێبێ نارد بۆ یەمەن و ئەو لە یەمەن بوو هەواڵی کۆچی دوایی پێغەمبەری خوایان پێگەیشت و ڕوون نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو هاوڵەی بۆ لای چێ ناردۆ، بەڵام لەوانەیە نامەی بۆ مەعازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە پیاوان بنێرت بۆ جەنگ و ڕوبەڕووبوونەوەی ڕەشەی عەنەسی. هەروەک ئەبوو موسای ئەشعەری تاهیری کوڕی ئەبی هالە خوایان لێ ڕازی بێت نامەی پێغەمبەری خوایان پێگەیشت تا ڕوبەڕووی ئەسوەد العنسی ببنەوە، چ بە جەنگ یان بە تیرۆرکردنی. ئەم کارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاریگەری خۆی هەبوو لەسەر ئەوانەی کە نامەی بۆ ناردن و نەبیستراوێشێک لەوانە پاشگەز بوو بێتەوە. سەرۆکۆزەکانی حیرە و سەرۆکەکانی هەمەدان نامەیان نار بۆ کوڕانی جەنگاوەر و پەیمانی هەموو کۆمەچی و هاوکاریەکیان پێدان. هەروەک لە هەمان کاتدا موسڵمانەکانی خەڵکی نەجران لە جێیەکدا کۆبوونەوە بۆ بەرپەرزدانەوەی هەر دەستدرێژیەک کە لەلایەن ڕەشەی عەنەسیەوە. لەو کاتەوە ڕەشە لەوە دڵنیا بوو کە لە ناوچوونی لە کات و ساتدایە. بەردەوام نامە و نامەکاری بوو لە نێوان هەمەدانیەکان و حمیریەکان و نێوان مەعازی کوڕی جەبەل و هەندێک لە سەرۆکۆزەکانی یەمەن و گومانی ئەوە زۆرە کە یەکێک لەو نامانە بۆ فەروەی کوڕی مەسیک نێردرابێ لەلایەن کوڕانەوە، چونکە ئەو ڕۆڵی هەبوو لە کوشتنی ڕەشەی عەنەسیدا. بەڵام یەکەم کەس کە لە ڕەشە هەڵگەڕایەوە و ڕەخنەی لێگرت عامیری کوڕی شەهری هەمەدانی بوو. ئابەم شێوەیە هەموو هێزە موسڵمانەکان یەکیان گرت بۆ لە ناوبردنی ئەسوەد العنسی. دیاریشە کە بە مەبەستی کوشتنی یەکیان گرتە بوو، چونکە دەیانزانی بە کوشتنی ئەو شوێنکەوتوانی بوونیان نامێنێت و ئاسانە دەست بگیرێت بەسەریاندا. کوڕەکان ڕێکەوتن کە کەس هیچ نەکات تا لە ناوخۆ کاری خۆیان ئەنجام دەدەن. کوڕەکان فەیرۆز دازوویە توانیان لەگەڵ قەیسی کوڕی مەکشوحدا ڕێک بکەون کە سەرکردەی سەربازەکانی ڕەشەی عەنسی بوو لەسەر کوشتنی ڕەشە، چونکە ئەو ڕەشە شتێک کەوتو بۆ نێوانیان و دەترسا ڕۆژێک پێی بڕێژێت. خێزانی ڕەشەی عەنەسی کە ناوی ئازادی فارس بوو کە خێزانی شەهری کوڕی بازان بوو و ئامۆزای فەیرۆزی فارسی بوو کە ڕەشەی درۆزنی یەمەن بە زۆر لە خۆی مارە کرد. پاش ئەوەی مێردەکەی کوشت، ئەو خانمە ویستی ئاینەکەی ڕزگار بکات لە نێوان کەڵبە و دڕندەی نەمامی ڕەشە و نەخشەیەکی ڕێخست بۆ کوشتنی بە هاوکاری نەیارانی ڕەشە بۆ لە ناوبردنی ئەم سەرکەشە ملهوڕە و نەخشەیەکی وای بۆ داڕشتن کە هاتنە سەری و لەسەر جێگەکە لە لای خۆیدا بە خەنجەر شڕیان کرد. سەرەکان هەڵدایان ناو هاوڕێکانی ئەوانیش لە ترساندا تۆقین و هەریەکە بەلایەکدا ڕای کرد. ئەو شەوەی ڕەشەی عەنەسی تێدا کوژرا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاسمانەوە ئاگادار کرا تا موژدە بە موسڵمانان بدات و فەرمووی شەوی ڕابردوو ڕەشەی عەنەسی کوژرا، پیاوێکی پیرۆز لە خانەوادەیەکی پیرۆز کوشتی. وتیان چێیە؟ فەرمووی فەیرۆز. بردیەوە فەیرۆز. دکتۆر سەلاح خالیدی لە کتێبەکەیدا سوورە من جیهاد السەحابە نەخشەی تیرۆرکردنی ڕەشە بە جوانی و بە درێژی باز دەکا کە لە چالاکێشی تایبەتدا کۆمەڵێکی تایبەتی لە هاوڵان پێی هەستان. ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. خۆشەویستانم، کاروباری سەنعا بە هاوبەشی بەڕێوە دەچوو لە نێوان فەیرۆز و دازوویە و قەیسی کوڕی مەکشوحدا. بەڵام کاتێک مەعازی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەیشتە یەمەن، خێرا هەرسێکیان بە ئەمیری ئەو ڕازی بوون. بەڵام هێندەی نەبر پاش 3 ڕۆژ هەواڵی کۆچی دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشتە وڵاتی یەمەن. بەم شێوەیە هەواڵی تەواوی کوشتنی ڕەشە گەیشتە ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پاش ئەوەی سوپای ئوسامە لە شار دەرچوو کە ئەمەش یەکەمین فەتح و سەرکەوتن بوو بۆ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە شاری مەدینەدا. ئەبوبەکریش ڕەزای خوای لێبێ فەیرۆزی دلێمی دەستنیشان کرد بۆ والی یەمەن و بەڵام قەیسی نەکرد بە والی، چونکە ئەو هاوکاری عەنسی بوو، ئەو لە دۆستە زۆر دڵسۆزەکانی بوو کاتی خۆی. ئیتر لەبەر ڕەگەزپەرستی و خێڵایەتی یان کورسی ویستی بوو بێت
و بەرنامەی ئەبوو بەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمە بوو کە کار نەداتە دەستی هەڵگەڕاوە. دازوویە و حشمیش و قەیسی کوڕی مەکشوحی کرد بە وەزیری. بەم شێوەیە قەیس پێی ناخۆش بوو، بۆیە پیلانی داڕژ بۆ کوشتنی هەر سێ کوڕە فارسەکان توانی دازوویە شەهید بکات. فەیرۆزیش هەستی بەم مەترسیە کرد، بۆیە هەر ئەوەندەی پێکرا هەڵهات بۆ خەولان بۆ ناو ماڵی خاڵۆزاکانی. قەیس هەر بەوە نەوەستا، بەڵکو تیرە پەرستی وای لێکرد کە داوا لە هەندێک لە سەرۆکۆزەکان بکات کە هەستن دژی ئەم کوڕە فارسانەی کە حکومیان دەکەن. بەڵام سەرۆکۆزەکان هەڵوێستی بێلایەنیان هەڵبژارد و نەپشتی ئەویان گرت و نەپشتی کوڕەکان و پێیان وت تۆ هاوڕێی ئەوانی و ئەوانیش هاوڕێی تۆن. پاش ئەوەی لەوان بێهیوا بوو، نامەی نارد بۆ پاژماوەکانی ڕەشەی عەنسی و داوای لێکردن کە بیان بینێت تا هەموو لەسەر ئەوە ڕێک بکەون کە کوڕەکان دوور بخەنەوە و خەڵکی سەنعا ئاگان لەم کەین و بەینە نەبوو. لە ناکاودا بینیان دەورەیان گیراوە بەو پاژماوانە و قەیس سوور بوو لەسەرەوەی کە کوڕەکان کۆ بکاتەوە تا دواتر دووریان بخاتەوە و شاربەدەریان بکات. کاتێکیش فەیرۆزی دلێمی گەیشتە خەولان و لای خاڵوانی و نامەی نار بۆ ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەواڵەکەی پێدا و ئەویش هەر ئەوەندەی پێکرا دەستی کرد بە نامەناردن بۆ ئەو سەرۆکۆزانەی ئەو ناوچانە وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاران دەیکرد. لەو کاتەدا نامەیەکی بۆ سەرۆکۆزەکان ڕەوانە کرد و تێیدا داوای لێکردن کە هاوکاری فەیرۆزی دەیلێمی بکەن بۆ ئەوەی بەسەر ئەوانەدا سەرکەوتن بەدەست بێنێ. و لە نامەکەشدا نووسیوێتی هاوکاری کوڕەکان بکەن و دەوریان لێ بدەن و گوێڕایەڵی فەیرۆز بن و لەگەڵی بن چونکە من کردومە بە گەورەتان. ئەمەش دەقی نامەکە بوو کە ئەبوو بەکر نووسی هاوکاری کوڕەکان بکەن و دەوریان لێ بدەن و گوێڕایەڵی فەیرۆز بن و لەگەڵی بن چونکە من کردومە بە گەورەتان. ئەبوو بەکر لەم کارەیدا دوو مەبەستی پێکەوە گرێدراوی هەبوو. وەک نەخشەیەکی سەربازی لێکرد بە جۆرێک کە سوپای ئوسامە بەرەو شام دەرچوو بوو و سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە چاوەڕوانی گەڕانەوەی دەکرد تا بتوانێت بەرەنگاری دژوارترین شەپۆلی پاشگەزبوونەوەی پێ بکات لە یەمامە و بەحرەین و عەوام و تەمیم کە زۆر ترسناک و تونتر بوو لە تەوژمی پاشگەزبوونەوەکانی یەمەن کە توانی لە ڕێگەی نامە و نوێنەرەوە چارەی بکات. مەبەستی دووەمی ئەوە بوو هەل بڕەخسێنێت بۆ ئەو کەسانەی لەسەر ئیسلام مابوونەوە تا ڕاستی و دروستی موسڵمانێتیەکەیان بسەلمێنن و زیاتر و پتەوتر بن لەسەر ئاینەکەیان، مادەم ئەوان خاوەن بەرپرسیارەتین لەسەر ئەو مانەوەیان لەسەر ئیسلام بۆ ڕزگارکردنی خەڵکانی چواردەوریان، بە تایبەت ئەوانەی کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەی بۆ دەناردن هەر ئەوانە بوون کە کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەی بۆ ناردن کە لەسەر ئیسلام جێگیر بوون و گوێڕایەڵیش بوون بۆ هەر کارێک بوایە بەسەریاندا. فەیرۆز دەستی کرد بە پەیوەندیکردن بە هەندێک کۆزەکان و داوای کۆمەچی و پشتگیری لێدەکردن. لە سەروی ئەوانەوە بەنو عەقیلی کوڕی ڕەبیعەی کوڕی عامیری کوڕی سەعسەعە و پاشان بۆ هەمان مەبەست نامەی نار بۆ هۆزی عەک. ئەبوو بەکریش نامەی نار بۆ تاهیری کوڕی ئەبی هالا و بۆ مۆسروق العەکی کە لە نێوان عەکە و ئەشعەریەکاندا بوون تا هاوکاری کوڕەکان بکەن. هەر کەسە و لە لای خۆیەوە دەرچوو پێکەوە کاریان کرد تا نەهێڵن قەیس ئیشی خۆی بکات کە دەرکردنی کوڕەکان بوو لە یەمەن و ڕزگاری کردن. پاشان هەموو یەکیان گرت و بەرەو سەنعا کەوتنە ڕێو لەگەڵیدا ڕوبەڕوو بوونەوە و ناچاریان کرد سەنعا بەجێ بهێڵێت و بگەڕێتەوە بۆ ئەو جێگەیەی کە ڕەشەی عەنسی لێ هاتبوو کە توانەوە لە نێوان نەجران و سەنعا و لەحددا. لەوێشەوە ئەو خۆی گەیاندە عامیری کوڕی مەعد یەکڕووب زوبەیدی و بەو شێوەیە بۆ جاری دووەم ئارامی و ئاسایشی بۆ گەڕایەوە لە ڕێگەی نوێنەر و نامەکانەوە. ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەردەوام لەسەر سیاسەتی کبکردنەوە لە ناوخۆوە ئەنجام دەدا کە مێژوونووسەکان بەم شێوەیە دەریان بڕیوە واتە سەرکۆنەکردنی پاشگەزبۆوان بە دامەزراوانی ناوخۆیان لەسەر ئیسلام. پاشگەزبۆوەکانی توهامەی یەمەن سەرکوت کرا بەبێ ئەرک و ماندووبوونێکی وا لەلایەن خەلیفەوە کە شایانی باز بێت، بەڵکو موسڵمانانی جێگیری ئەو ناوچەی واتە ناوچەی توهامە خۆی و ئەو کارەیان گرتە ئەستۆ. لەوانە مەسروقی عەکی کە خۆی هۆزەکەی بە قورسی لەگەڵیان جەنگا. یەکێک لەوانەی کاری بەرەنگاری پاشگەزبوونەوەی تیهامەی گرتە ئەستۆ تاهیری کوڕی ئەبی هالە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردبووی بە والی بەشێکی زۆری تیهامە کە ناوچەی عەک و ئەشعەریەکانە. پاشان ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە فەرمانیدا بەسەر عەکاشەی کوڕی سەوردا کە لە تیهامە بمێنێتەوە و خەڵکەکە لە دەوری خۆی کۆبکاتەوە تا فەرمانی نوێی بۆ دەنێرێت. ناوچەی
بەجیلا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بە جەریری کوڕی عەبدوڵای ڕاستپارد و فەرمانی پێدا هەموو ئەوانەی لەسەر ئیسلام ماون ئامادەیان کات و بڕۆن بەگشت پاشگەزبەوەکاندا و بڕوات بۆ خەشعەم و جەنگ بکات لەگەڵ پاشگەزبەوەکانی ئەوانیشدا و جەریریش بە فەرمانەکانی ئەبوبەکری ڕازگۆ هەستا و بەڵام کەسێکی وا ڕوبەڕووی نەبوویەوە جگە لە ژمارەیەکی کەم لەبێت کە سەرکەوت بەسەریاندا. بەنی حارسی کوڕی کەعب لە نەجران کاتێک خۆی شوێنی ڕەشەی عانسی کەوتبوون و پاش مردنی پێغەمبەری خوا پاشگەز بوونەوە مەسروق العەکی بە سوپاکەیەوە بە نیازی شەڕکردن لەگەڵیاندا دەرچوو هەر کە بانگی کردنەوە بۆ لای ئیسلام هەموویان بەبێ شەڕ مسڵمان بوونەوە و ئەویش ماوەیەک لە ناویاندا مایەوە تا مەسەلەکە بە جوانی هێور بۆیەوە کاتێک مهاجری کوڕی ئەبی ئومەیە گەیشتە نەجران بە جوانی مسلمان ببوونەوە. پاژەوەی سیاسەتی شکست پێهێنانی ناوخۆی بێ پشتبەستن بە سوپای ڕەسمی دەوڵەت کارەکە سەرکەوتوو بوو ئەوجا ئەبوبەکری سەدیق ڕەزای خوای لێبێ دەستی کرد بە ناردنی سوپا پاش گەڕانەوەی سوپاکەی ئوسامە ڕەزای خوای لێبێ. خۆشەویستەکانم، پاژەوەی کە بەشداری کرد لە سەرکوتکردنی پاشگەزبوونەوەکانی خەڵکی عوماندا عەکریمە لەسەر فەرمانی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە 700 مجاهیدەوە خۆی گەیاندە مەهەرە. ئەو کاتە بە سوپاکەی و بە بەشداری جنگاوەرانی عومان ڕۆیشتن بەرەو مەهەرەش لەو کاتەدا دابەش بوو بەسەر دوو سەر لەشکری دژ بەیەکدا. یەکەمیان شەخریتی ناو بوو لە دەشتەکانی کەنار دەریا بوو ژمارەیەکی کەمی لەگەڵدا بوو. دووەم ناوی مەسبەح بوو هەموو شوێنە بەرزەکانی بەدەستەوە بوو تاقمەکەشی زۆر گەورە بوو. عەکریمە ڕەزای خوای لێبێ بانگی کردنەوە بۆ لای ئیسلام و شەخرید ڕازی بوو بەڵام مسبەح زۆر لە خۆبایی بوو بە شوێن و سەربازی زۆریدا دەینازی بۆیە عەکریمە لەگەڵ شەخریددا پێکەوە دایان بەسەریاندا و پاژەوەی تێکشکان و کۆمەڵێکی زۆر لە سەربازەکانیان کوژرا پاژەوە هەمویان تەوبەیان کرد و لەسەر مسلمانەتی بەردەوام بوون. عەکریمەش ماوەیەک لە ناویان مایەوە و ئیش و کارەکانی بۆ ڕادەپەڕاندن و لەسەر ئیسلام کۆی کردنەوە. پاشان ئەبوبەکری سەدیق ڕەزای خوای لێ بە نامەیەکی پێگەیش کە داوای لێکردبوو لەگەڵ مهاجری کوڕی ئەبی ئومەیەدا کە لە سەنعاوە دێت یەک بگرن و پێکەوە بەرەو کیندە بکەونە ڕێ. لە مەهرەوە دەرچوو تاگەیشتە ئەبیەن و لەوێ مایەوە چاوەڕوانی مهاجری دەکرد و هەستا بە کۆکردنەوەی نەخاع حەمیر لەسەر ئیسلام ڕاوەستاوی دەکردن. گەیشتنی سوپای عەکریمە بەو ناوچەیە ڕۆڵێکی گرنگی هەبوو لەسەر پاشماوەکانی سوپاکەی ڕەشەی عەنەسی و لە سەرویانەوە قەیسی کوڕی مەکشوح و عەمری کوڕی مەعدی یەکروب. پاش ئەوەی قەیز لە سەنعاوە ڕای کرد و لە نێوان سەنعا و نەجراندا بە یاخیبووی مایەوە عەمریش پەیوەندی کردبوو بەو پاژماوانەوە کە پێیان دەگوت پاژماوەی لەحجیەکان و کاتێک عەکریمە ڕەزای خوای لێ بگەیشتە ئەو ناوچەیە یەکسەر ئەو دوانەیەکیان گرت بۆ بەرەنگاربوونەوەی سوپای ئیسلام بەڵام کەمی نەخایەن بینیان تێک چوو دەستیان کرد بە قسەوتن بە یەکتری و لە یەک جیابوونەوە. کاتێک مهاجر گەیشتە ئەوێ عەمر خۆی تەسلیم کرد و قەیس بە دوایدا. مهاجریش کۆتی کردن و بە ئەسیری ناردنی بۆ مەدینە بۆ لای ئەبوبەکر. پاش ئەوەی سەرزەنشتی کردن و قسەی پێگوتن ئەوانیش داوای لێبوردنیان کرد و ئەویش پاش ئەوەی چاک بوونەوە تەوبەی یەکزاریان کرد بەخشینی و ناردنیەوە بۆ ناو ماڵ و حاڵی خۆیان. بەم جۆرە هاتنی عەکریمە ڕەزای خوای لێبێ لە ڕۆژهەڵاتەوە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە دەستگرتن بەسەر پاژماوەی هەڵگەڕاوەکاندا لە ناوچەی لوحەج بە جەنگ یان بەهەر بە بیستنی هەواڵی هاتنی سوپاکە لە کاتێکدا کە ئەوان ڕوبەڕووی سوپایەکی تر دەبوونەوە بە فەرماندەیی مهاجر. سوپاکەی مهاجر و لە ناوبرنی هەڵگەڕانەوەی حەزرەمەوت و کیندا کۆتا سوپا کە لیوای 11 دەکات سوپای مهاجری کوڕی ئەبی ئومەیە بوو لە شاری مەدینە دەرچوو کە بریتی بوو لە پەلێک لە کۆچەریان و پشتیوانان بەلای شاری مەکەدا تێپەڕی و خالیدی کوڕی ئەسەد کە برای عەتابی کوڕی ئەسەد ئەمیری مەکە بوو هاتە ڕیزی سوپاکە و دای بەلای تائیفدا عەبدوڕەحمانی کوڕی ئەبی عاس و کۆمەڵەکەی هاتنە ناو ئەو سوپایەکەیەوە و لە نەجرانیش گەیشت بە جابیری کوڕی عەبدوڵڵا و هێنایە ڕیزی خۆیەوە و پاشان عەکاشەی کوڕی ثەور کە کۆمەڵێک لە خەڵکی توهامەی لەگەڵدا بوو هاتنە ڕیزیەوە. پاشان کۆمەڵی فەروەی مەسیکل مورادی لە موزحەج هاتنە ناوی وەدای بەلای بەنی حارسی کوڕی کەعبدا لە نەجران کە مەشوق العەکی سەرۆکاری دەکردن هێنانێ ناو سوپاکەیەوە. لە نەجران سوپاکەی کرد بە دوو بەشەوە. بەشی یەکەم کاری لە ناوبرنی پاژماوەکانی ئەسوەدی عەنسی بوو کە لە نێوان سەنعا و نەجراندا بڵاو ببوونەوە و مهاجری خۆی سەرپەرشتی ئەم بەشەی دەکرد. بەشەکەی تریش عەبدوڵڵای برای فەرماندەیی دەکرد و ئامانجیشی پاکردنەوەی ناوچەکانی توهامەی یەمەن بوو لە پاژماوەکانی هەڵگەڕاوەکان. کاتێک مهاجر گەیشتە سەنعا و جێگیر بوو نامەی نار بۆ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و ئاگاداری کرد
لە هەموو کارەکانیان و پاشان وتی چاوەڕوانی فەرمانی جەنابتین. هەر لەم کاتەدا مەعازی کوڕی جەبەل و بەرپرسەکانی تر یەمەن کە لە کاتی سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم دانرابوون جگە لە زیادی کوڕی لەبید نامەیان نار بۆ خەلیفە داوایان لێ دەکرد ڕێگەیان پێ بدات بگەڕێنەوە بۆ مەدینە. وەڵامی ئەبوبەکر گەیشت کە تێیدا سەربەستی کردن لە نێوانمانەوە یان هاتنەوە یان جێگرتنەوەی ئەو کەسانەی کە دەگەڕێنەوە هەمویان گەڕانەوە. بەڵام مهاجیر فەرمانی پێدرا خۆی بگەێنێتە عەکریمە و پێکەوە لەشکر برن بۆ هاوکاری زیادی کوڕی لەبید و لە شوێنی خۆیدا بیهێڵنەوە و ئەوانەی لەگەڵیدان کە لە نێوان مەکە و یەمەندا جەنگاون ڕێگەیان پێ بدەن با بگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان مەگەر کەسانێک نەبێت کە خۆی پێخۆش بێت جیهاد بکە. زیادی کوڕی لەبیدی ئەنساری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردبووی بە والی حەضرەمەوت و کیندا و ئەبوبەکری ڕەزای خۆی لەبێ لە جێگای خۆی هێشتەوە و پیاوێکی زۆر گیر بوو و ئەم سووربوون و دانەبەزینە لە ڕای خۆی هۆیەکی گەورە بوو لە هۆکارەکانی یاخیبوونی حارەسەی کوڕی سوراقە لێی. کورتەکەی ئەوەیە کە کولاعی دەڵێ زیاد لە حوشترەکانی بەیتولمال حوشترێکی بە هەڵەدا بەلاوێکی کندە کاتێک لاوەکە ویستی بیکوژێتەوە زیاد نەیهێشت. گەنجەکە پەنای بر بۆ سەرۆکۆزەکەیان کیندا و ئەویش داوای لە زیاد کرد کە بۆی بگۆڕێتەوە بەڵام ئەو هەر لەسەر ڕای خۆی سوور بوو. بۆیە حارثە زۆر تووڕە بوون و بەتوندی حوشترەکەی بەڕڵا کرد و ئیتر ئاژاوەکە کەوتە نێوان لایەنگرانی زیاد و لایەنگرانی حارثەوە. جەنگ هەڵگیرسا و ئیبن سوراقە شکا و ڕای کرد و هەر چوار پادشاکەی کیندە کوژران و زیادیش کۆمەڵێک لە لایەنگرانی ئیبن سوراقەی دەستگیر کرد و لە ڕێگەدا کە دەیبردن بۆ مەدینە دیلەکان پەنایان برد بۆ ئەشعەسی کوڕی قەیس و ڕەگەسپەرستی وای کرد کە ئەشعەس گرتیە خۆی و بە هەموویانەوە سوپایەکیان دروست کرد و هاتن گەماڕۆیان خستە سەر مسڵمانەکان. زیادیش جوابی نار بۆ عەکریمە و مهاجیر و هاواری بۆ بردن کە لە ئاری بێشیان گرت بوو. مهاجیر بە پەلە سوپاکەی بەجێ هێشتە لای عیکرەمە و خێرا لە ناو سوپاکەیدا خێراترین سواری هەڵبژارد و خۆی گەیاندە یارمەتی زیاد و توانی ئەو گەماڕەوەی سەریان بشکێنێت و کیندەش ڕای کرد بۆ یەکێک لە قەڵاکان کە پێی دەڵێن نەجیر و ئەم قەڵایە چوار دەرگای هەبوو. زیاد دەرگایەکیانی گرت و مهاجیرش دەرگایەکیانی داخست و سێمیش لە ژێر کۆنتڕۆلی کیندەدا مابەوە. هاتوچویان لێ دەکردن عیکرەمەش هات و دەرگاکەی تری کۆنتڕۆل کرد و لە هەموو لایەکەوە گەمارۆ دران. پاشان خۆی دەستە دەستە خەڵکی دەنار بۆ ناو هۆزەکانی کندە کە لە ناو دۆڵ و کەژەکاندا خۆیان حەشاردا بوو. بانجیان دەکردنەوە بۆ لای ئیسلام و هەر کەسێک قبوڵی نەکردایەتەوە دەیان کوشت و جگە لەوانەی ناو قەڵا گەمارۆدراوەکە کەسی تر نەما نەکەوێت بەلایەکدا. سوپاکەی زیاد و مهاجیر لە 5,000 کەس زیاتر بوو کە پێک هاتبوون لە کۆچەریەکان و پشتیوانان و هەندێک لە هۆزەکان تەنجیان هەڵچنی بە کەسانی ناو قەڵاکە تاوایان لێهات لە برساندا پەنایان برد بۆ فەرماندەخۆنەگرەکان و وتیان بە شمشێر بکوژرێن نەک لە برساندا. لە ناو خۆیاندا ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئەشعەسی کوڕی قەیس داوای ئەمان بکات و ڕازیە بە حکمی مسڵمانەکان. خۆشەویستەکانم، کاتێک لە باتی هۆزەکەی کەوتە ڕێککەوتنەوە و سەرکەوتنی بەدەست نەهێنا چونکە ڕیوایەتەکان وای دەجێڕنەوە داوای ئەمانی بۆ هەموو ئەندامانی ناو قەڵاکە نەکرد و داکۆچیشی لەسەر نەکردن بەڵکو بۆ چەند کەسێکی زۆر کەمی کرد کە لە 7 تا 10 کەس بوون. مەرجەکەشی ئەوە بوو دەرگای بۆ نوزیر بکاتەوە بۆیان بۆیە بەو بۆنەوە شەڕ دەستی پێکرد. نزیکەی 700 کەس لە خەڵکی کندە لە ناو قەڵاکەدا کوژران کە ڕێک وەکو ڕووداوی بەنی قوڕەیڤەی لێ هات. توانرا هەڵگەڕانەوەی کندە سەرکوت بکرێت و عیکرەمەی کوڕی ئەبوجەهل گەڕایەوە بۆ مەدینە و هەموو کەنیزەک یەک لە سەرپێنجی دەستکەوتەکانی هێنایەوە و ئەشعەسی کوڕی قەیسیشان لەگەڵدا بوو کە هۆزەکەی زۆر ڕقیان لێ هەڵگر بە تایبەت ئافرەتانیان چونکە دوژمنیان بوو سەرشۆڕی کردبوون. چونکە کاتێک ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ سوپای ئیسلامدا یەکەم کەس ناوی خۆی نووسی بۆیە ئافرەتانی هۆزەکەی پێیان دەگوت عەڕیفون نار واتە بە زمانی ئەوان ناپاک. کاتێک ئەشعەس گەیشتە لای ئەبوبەکر پێی گوت تۆ وا دەزانی چیت لێ دەکەم کە تۆ ئەمە و ئەوەت کرد. پیاوەتیم لەگەڵ بکە و لەم کۆت و زنجیرە ڕزگارم کە و خوشکە کەشتم لێمارە بکە چونکە من گەڕاومەتەوە و مسڵمان بووم. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبوتی باشە وا دەکەم. فەرمووی خوشتی لێمارە کرد و لە مەدینە مایەوە تا عێراق ئازاد کرا. لە ڕیوایەتێکی تردا ترسا شتێکی بەسەر بهێنێت وتی ئایا گومانت وایە کە من چاک بووم؟ دەی لە دیلی ڕزگارم کە و لە کەم و کورتیم ببوورە و مسڵمان بوونەوەکەم لێ قوبوڵ بکە. وا مامەڵەم لەگەڵدا بکە کە لەگەڵ هاوچەشنانم مامەڵەت دەکەیت و خێزانەکەم پێ بدەرەوە چونکە زووتر سەردانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای فەروەی خوشکی ئەبوبەکری کرده بوو.
ئەویش پەیدا بوو، ئەویش دوای خستە بوو بۆ جارێکی تر کە هاتەوە بیگوێزێتەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کرد و لە دنیا دەرچوو. ئەشعەسیش ئەوەی کردی بۆیە دەترسا خوشکەکەی لێ بسەنێتەوە و نەیداتێ بە ئەبوبەکری گوت باشترین کەسی وڵاتەکەم دەبم بۆ خزمەتکردنی ئاینەکەی خوا. ئەویش نەیکوشت و لێی بورا و قبوڵی مسلمانەتیەکەی کرد و خێزانەکەی پێدایەوە پێی گوت دەی بڕۆرەوە وەزوو با چاکەت ببیستم و لە هۆزەکەشی خۆش بوو بەڕەلایکردن و پاشان یەک لەسەر پێنجەکەی دەستکەوتەکانی دابەش کرد بەسەر خەڵکەکەدا. خۆشەویستانم، کۆمەڵێک پند ووانە و ئامۆژگاری لەم بەسەرهاتانەدا دەکرێت ئێمە تیشکێکی بخەینە سەر. یەکەم ئافرەت لە نێوان ڕوخاندن و بنیادناندا. لە جەنجی هەڵگەڕاوەکاندا لە یەمەن دوو وێنەی جیاوازی ئافرەت دەردەکەوێت. وێنەی ئافرەتێکی پاکداوێن لە پشتی ئیسلام دەبێت و دژی داوێن پیسی دەوەستێتەوە، پشتی مسلمانەکان دەگرێت لە کەبکردنەوەی کڵپەی شەیتانەکانی ئینسان و جنۆکە. ئەمە ئازادی فارسیە، خێزانی شەهری کوڕی بازانە و کچی مامی فەیرۆز الفارسی و لەگەڵ ڕێزی مسلماناندا دەبێت بە هەموو ویست و نەستێکیەوە لەگەڵ مسلماناندا نەخشەداڕێژی لە پێناو کوشتنی ڕەشەی عەنسی درۆزنی یەمەن. مسلمان لە هەموو سەردەمێکدا غیرەتی ئەو خوشکە مەزنانەی بەرز دەنرخێنێت لە پێناو ئاینەکەیدا. بە قێزەون سەیری ئەو نووسینە دەکات کە محەممەد حوسێن هەیکەل نووسیویەتی کاتێک باسی ئازادی فارسی دەکات و هەڵوێستی سەبارەت بە ڕەشەی عەنسی درۆزنی یەمەن. هەوڵی داوە کاری ئەو خوشکە بڕوادارە ئازاد بژێڕێتەوە بۆ حەزێکی نەتەوەپەرستی. ئەمەش لە قسەکەیدا دەردەکەوێت کە دەربارەی عەنەسی دەیکات و دەڵێت کاتێک دەسەڵاتی پەیدا کرد و دەوڵەتەکەی گەورە بوو لە خۆ بایی بوو و نرخی بۆ قەیس و فەیرۆزیدا نەناو بە جۆرێک سەیری هەردووشیان و هەموو فارسەکانیشی دەکرد کە ترسی هەڵگەڕانەوە و پاشقول لێدانیان هەبوو. ئازادخانیش بەمەی زانی و خوێنی ڕەگەزپەرستی بە ڕێگەکانیدا کەوتە جوڵا. هەموو ڕقەکانی خۆی خستە بەرامبەر ئەم فاڵچیە پیسە کە مێردە جوانە گەنجەکەی کە زۆری خۆشدەویست لە ناو برد. بەڵام بەلێ هاتووی ئافرەتانەوە ئەوانە لێ شاردبووەوە بگرە زۆر لە ڕادە بەدەر خۆشەویستی بۆ دەردەبڕی و خۆی دەبردە دڵیەوە بە جۆرێک کە ڕەشە تەواو پشتی پێبەستە بوو بە وەفای دەبینی. ئەمە شێوازێکە لە نووسیندا ئاماژەیەکی تێدایە بۆ خاتو ئازادی فارسی، وەک ئەوەی بڵێت لەبەر فرس نەژادیەکەی ناپاشی لەگەڵ ڕەشەی عەرەبیدا کردووە و ئەمەی بەتانە لە سەردادنێت کە ئەو خانمە بڕواڵەت جۆرێک بووە لەگەڵ ڕەشەدا و لە ژێرەوە جۆرێکی تر. ئەمەش لادانی ڕووداوە لە ڕێڕەوی ڕاستی خۆی و بردننی بەلایەکی تردا. ئەم ئافرەتە مسلمانە چاکە هەستا بە کوشتنی ئەو مێردەی کە مێردە مسلمانەکەی کوشتووە و بە زۆر مارەی کردووە و خۆی وەسفی ڕەشەی درۆزنمان بۆ دەکات و دەڵێ سوێند بەخوا، خوا کەسی دروست نەکردووە ئەوەندەی ڕەشە کە من ڕقم لێی بێت. هەرگیز فەرمانی خوای بەجێ نەهێناوە و لە حرامی خوش خۆی لا نەداوە. خۆشەویستەکانم، هەر ئەو ئافرەتە بوو خوای گەورە کردی بەهۆی لە ناوچوونی ڕەشەی عەنسی. ئەگەر دوای خوا هەوڵی دڵسۆزانەی ئەو نەبووە هەرگیز فەیرۆز و هاوکارانی نەیان دەتوانی ڕەشە بکوژن و لە ناو ئەو هەموو پاسەوانانەدا. دەی ئەوەی پاڵی پێوەنا بۆ ئەم کارە گەورەیە کە لە ناوچوون و مردنی ڕەشە بوو خۆشەویستی ئاین و بیرروباوەڕ و ئیسلامەکەی و ڕقی زۆری لە ڕەشەی عەنسی بوو. ئەو کەسەی کەویستی ئیسلام بە یەکجاری لە ئێمەدا نەیەڵێ ئەمە ژوێنەیەکی پڕشنگداری جیهاد و خەباتی ئافرەتی مسلمانی یەمەنە لە بەرزی ئیسلامی بێگەرددا. بەڵام وێنەی تەڵخ و تاریشی ئەو کچە یەمانیانەی کە جوولەکە بوون یان کەسانی چڵکا و خۆری جوولەکە لە حەزرەمەوت کە لە خۆشەویستی مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەریک بوو بفڕن و شەوە ئاهەنگیە سوورەکانیان بۆ ڕەوژنزم و گونەهباران دەڕازاندەوە و هانی خەڵکیان دەدا بۆ داوێن پیسی و گاڵتەیان بە داوێن پاچی دەکرد کە بێگومان شەیتانی نەفرەت لێکراویش لە خۆشیاندا لەگەڵیان سەمای دەکرد بۆ واسێنانی خەڵکی یەمەن لە ئیسلام و هەڵگەڕانەوە لێی و جەنگ لە دژی ئیسلام. ئەو ئافرەتە پیسانە گۆرانیان بە سەردەمی نەفامیدا دەوت و خراپە و بۆ گەنیەکانیان لە لای خەڵکی جوان دەکرد و خەڵکانیان بۆ بانگەشە دەکرد و وەک چۆن مێژ لە دەوری زبڵی بۆ گەناوی کۆ دەبنەوە. لە سەردەمی نەفامیدا داوێن پیسی و بەدڕەوشتی ئاسایی بوو لەلایەن هەر کە ئیسلام هات خاوێنی کردن و نەیهێشتن نزیکی ببنەوە وا هەستیان دەکرد لە زیندانێکی تەنگ و ترشدان و خەریکە دەخنچێن. بۆی هەر کە هەواڵ مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بیست خێرا شاکامیان دەربڕی و دەستەکانیان گرتە خەنە و دەفیان لێدەدا و گۆرانی خۆشیان دەگوت. ئەوەی لە دەستیان چوو بوو لەم کابینە نوێی ڕەشەی عەنسیدا دەستیان دەکەوێتەوە و زۆربەی ئەو ئافرەتانە ئافرەتانی ناودار و جوولەکە بوون. هەردوو لا چ ناودارەکان و چ جوولەکەکان
بەرژەوەندیان لەوەدا بوو کە خەڵکی واز لە ئیسلام بهێن و دەسەڵاتیشی نەمێنێ. ئەم بزوتنەوەیە لە مێژوودا بە بزوتنەوەی بەدڕەوشتان ناوبانجی دەرکردووە کە نزیکەی 25 ئافرەتی بەدڕەوشت و سست و لەشفرۆش بوون کە لە ناوچەکانی حەزرەمەوتدا بڵاو بووبوونەوە. بە ناوبانگترینیان هەڕی کچی یامنی جوولەکە بوو کە لە کاری زینادا بە نمونە و پەند دەهێنرایەوە ئەوترا هەر زیناکەرە. مێژوو دەجێڕێتەوە کە گەنجە پیس و بێڕەوشتەکان لە سەردەمی نەفامیدا بۆ مەبەستی قێزەونیان سەردانیان دەکرد، بەڵام ئەو کەسە داوێن پیسانە لە ئیسلامدا بواریان نەدرا کە بە ئارەزووی خۆیان کۆمەلگا بۆ گەنی و بکەن. ئەو هەواڵە گەیشتە سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. پیاوێک لە یەمەن ئەم چەندێڕە شیعرەی بۆ نارد: هەواڵ بدە بە ئەبوبەکر ئەگەر گەیشتیە لای کە ئافرەتانی داوێن پیس داویانە لە هەموو شتێک بە مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاکامیان دەربڕی و خەنەیان گرتە دەستەکانیان، ئەو دەستانەیان بە شمشێری تیژ ببڕە ئەیخوا هیدایەتت بدات، هەروەک هەورە بروسکە لە ناو کرۆچی هەورەکاندا. ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەی نووسی بۆ کاربەدەستەکەی مهاجری کوڕی ئەبی ئومەیە کە نامەیەکی زۆر توند و تیژ بوو تێیدا نووسی: لەگەڵ گەیشتنی نامەکەدا ئەسپ و جەنگاوەرانت بخڕێ و بڕۆ تا دەستی هەمویان نەبڕیت نەگەڕێیتەوە، هەر کەسیش ڕێی لێگرتی هۆکارەکەی بۆ باس بکە و تێیان بگەێنە کە چ گوناه و خراپەیەکیان ئەنجام داوە و بیانویان ببڕە، گەروازیان هێنا باشە و ئەگەر نا دەستیش لەوان مەپارێزە چونکە خوا ناپاکانی خۆش ناوێ. هەر کە نامەکە گەیشتە دەستی مهاجیر بەو شێوەیە کە ئەبوبەکر پێی وت بوو کە سوپای بۆ دەرکردبوو، کۆمەڵێک لە پیاوانی کیندە و حەزرەمەوت هاتنە ڕێگەی و ئەوی شۆکارەکەی بۆ باسکردن و بەڵام ئەوان قەناعەتیان نەکرد و شەڕیان دەرکرد. بەڵام خەڵکە گشتیەکە ڕۆیش نەدوا و مهاجیر شەڕی لەگەڵداکردن و شکاندنی و ئافرەتەکانی گرت و دەستی هەمویانی بڕی، زۆربەیان مرن و ئەوانەشیانمان ڕایان کرد بۆ کوفە. لە دادگای ئیسلامی پڕ لە دادپەروەریدا پاداشتی گونجاوی خۆیانیان وەرگرت و فەرمانڕەوای ئەو شوێنانەش گرتنیان و سزای ڕێگری بەسەردا جێبەجێ کرد. هەواڵ گەیەنرا بە خەلیفە کە دووژن لە ناوچەی حەزرەمەوتەوە بە گۆرانیەوە قسەیان بە پێغەمبەری خوا و موسڵمانان گوتووە. مهاجریش کەوالی و فەرمانڕەوای ئەو وڵاتە بوو، سزایدا بەسەریاندا بە بڕینی دەستیان و شکاندنی 4 دانی پێشەوەیان. بەڵام ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەو سزایە ڕازی نەبوو، فەرمووی سزایەکی سوچی ئەو دوو تاوانبارەی داوە، بەم بۆنێوە نامەیەشی بۆ نووسی. نامەکە بەم شێوێ دەربارەی ئەو دوو ئافرەتەی کە هۆڵاندویانە و تیایدا زنێویان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوە، هەواڵم پێگەیشت کە چ سزایەکەت دەرکردووە بۆ ئەو ژنەی کە گۆرانی وتووە و تیایدا قسەی سوچی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتووە: ئەگەر پێش من سزاد نەدانایە من فەرمانم پێدەدای کە بتکوشتنایە، چونکە سزای دەمکوتان بۆ پێغەمبەران وەک سزای ئاسایی خەڵکی نییە. هەر کەسێک شتی وای لێوەشایەوە یان پاشگەز بۆوە ئەگەر موسڵمان بوو بێت، ئەگەر هاوپەیمان بێت ئەوە دەبێت بە شەڕکەر و ناپاک. دەربارەی ئەوی تریش نووسی دەربارەی ئەو ئافرەتە هەواڵم پێگەیشت کە بە گۆرانیەوە سوکاتی بە موسڵمانان کردووە، تۆ دانەکانی پێشەوەی شکاندووە، ئەگەر ئەو کەسە خۆی بە موسڵمان بزانێت ئەوە سزای بدە و عاقلی بکە، بەڵام جەستەی کەس نەشێوێنی. ئەگەر زممی بوو ئەوە ئەگەر لێی خۆش بیت ئەوە لە هاوبەش پەیداکردن گەورەترە، ئەگەر شتێکی واش هاتە بەردەستت و گەڕایەوە ئەوە لێی قوبوڵ بکە. دەخیلت بم لوت و گوێی نەکەیت و جەستەی کەس نەشێوێنیت، ئەوە گوناهە و خەڵکیشت لێ دوور دەخاتەوە ئەگەر لە تۆڵەسەندنەوەدا بەم شێوەیە بی. خۆشەویستانم، هەندێک لە یەمەنیەکان هەڵوێستی مەزنیان هەبوولەوەی موسڵمانان لەسەر بیر و باوەڕیان جێگیر بکەن و خەڵکی بانگ بکەنەوە بۆ لای ئیسلام و ئاگاداریان بکەن لە ترسناچی پاشگەز بوونەوە. لەوانە مەڕوانی کوڕی زیعومەیری هەمەدانی کە یەکێک بوو لە شازادەکانی یەمەن و کاتی خۆی لەگەڵ یەمەنیەکان موسڵمان بوو. کاتێکیش خەڵکی پاشگەز بوونەوە و هەرزە و جێلەکانیان هەندێک گوشەی ناشایستەیان لەدەم دەرچوو، ئەو هەڵدەستایەوە وتاری دەدا و دەیگوت: ئەی کۆمەڵی هەمەدان، ئێوە نەشەڕتان لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم کردووە و نە ئەوی شەڕی لەگەڵ ئێوەدا کردووە، بەختێکی باشتان هەبووە و بێوەیی پێبەخشیون، نەفرەت نەیگرتوونەوە کە ئابڕووی پێشوەکانتان بەرێت و بنە بڕیان بکات. کەسانێک پێش ئێوە موسڵمان بوون و ئێوەش لە کەسانێکی ترن، ئەگەر دەستی پێوە بگرن ئەوە دەگەنە کەسانی پێشخۆتان و ئەگەر بیفەوتێنن ئەوانەی دوای خۆتان پێشتان دەکەون. ئەوانیش هاتن بەدەم داواکەیەوە و پاشان
هەندێک دێڕەهۆنراوەی لە شیوەنی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بەم شێوەیە خوێندەوە: إن حزني على الرسول طويل ذاك مني على الرسول قليل بكت الأرض والسماء عليه وبكاه خديمه جبريل. واتا بە کۆچی پێغەمبەر خەفەتم زۆر دوور و درێژە و ئەوەش بۆ ئەو هەر زۆر کەمە، زەوی و ئاسمان بۆ ئەو گریا، جوبرائیل خزمەتچیشی بە هەمان شێوە گریا. عەبدوڵای کوڕی مالیکی ئەرحەبی ڕەزای خوای لێبێ هاوڵی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، خاوەنی کۆچ و چاکەیە لە ئاینەکەیدا. خەڵکی هەمەدان لێی کۆبوونەوە، ئەویش وتی: ئەی خەڵکی هەمەدان، خۆ ئێوە محەممەدتان نەپەرستووە، ئێوە خوای محەممەدتان پەرستووە کە خوایەکی زیندووە و نەمرە. ئەوەندە هەیە ئێوە گوێڕایەڵی پێغەمبەرەکەی بوون لە گوێڕایەڵی خوادا و بزانن ئەمە لە ئاگردەتان پارێزێت، خوش هاوڕێکانی لەسەر گومڕایی کۆ ناکاتەوە. پاشان چەندێرە شیعرێکی خوێندەوە: بەخوا ئەگەر پێغەمبەر محەممەد مردبێت ئەوە خوای محەممەد نامرێ، خوابانجی کرد ئەو چوو بەدەمیەوە، ئەی چاکترینی توهامە و نەجد. شەرحەبیلی کوڕی سەمت و کوڕەکەی لە ناو بەنی معاویەی کندیەکان کاتێک بەگشتی ڕان هاتە سەر ئەوەی زەکات نەدەن ڕوویان تێکردن و وتیان: زۆر ناشرینە بۆ ئازادەکان گوێزانەوە، ڕێزداران پەیوەست دەبن بەشتی لاوازەوە و خۆیان بە دوور دەگرن لەوەی بڕۆن بەرەو شتێک لەو ڕوونتر بێت. ئەمەش لە ترسی عیبە و حیاچوون. ئەی چ جای گوێزانەوە لە شتێکی چاک و جوان و ڕاستیەوە بۆ ناڕەوایی و بۆگەن. خوایە تۆ ئاگاداری ئێمە ناینە سەر قسەی هۆزەکەمان لەو مەسەلەیەدا و بۆیە لەگەڵ زەید و عومەرولقەیسدا هۆزەکەیان بەجێهێشت و ئەو دوانە پێیان وت: ئەم شەو مەیەڵە خەڵکی هۆزەکەت بخەون، چونکە لەملاو لەولاوە خەڵتە و خاشی هۆزەکان و هەندێک لار و لەوێری حەزڕەموود یەکیان گرتووە و ئەگەر وانەکەی خەڵکانی هۆزەکەت دەڕۆنە ناویان و لە ئێمە جیا دەبنەوە. ئەویش بە قسەی کردن و ئەو شەوە شەو نخوونی بە هۆزەکەی کرد هەتا بەیانی. کۆبوونەوە و چوون بۆیان دەبینن بە دەوری ئاگرێکدا دانیشتون. ئەوانیش دایان بەسەر بەنی عەمر و بەنی معاویەدا کە ژمارەیان و فاقیشیان زۆر بوو. لە پێنج لاوە بۆیان چوون و هەر چوار پاشای کیندە و خوشکەکەشیان عەمەردا کوشت و ژمارەیەشی زۆری خەڵکیان کوشت و ئەوی تر تا پێیان کرا ڕایان کرد و زیادی کوڕی لەبید بە ماڵ و دەستکەوت و کەنیزەکێکی زۆرە و سەرکەوتوانە گەڕایەوە. خۆشەویستانم، لە کاتی شەڕی هەڵگەڕاوەکاندا بەشێک لە دۆستانی خوددا کەرامەتی گەورەیان نوان، ئەوەش لە فەزڵی خوا کە خوای پەروەردگار لەگەڵیدا کردن. کاتێک ڕەشەی عەنەسی دەستی ڕۆیش لەسەر یەمەن و پاگەندەی پێغەمبەرایەتی دەکرد، ناردی بە دوای ئەبوو موسلیمی خەولانی خوا لێی ڕازی بێ و کاتێک هاتە لای پێیگوت: ئایا شایەتی دەدەی کە من پێغەمبەری خوام؟ وتی: نابیستم. پێیگوت: ئەی شایەتی دەدەی محەممەد پێغەمبەری خوا بێت؟ وتی: بەڵێ. چەند جارێک ئەمەی لێ دووبارە کردەوە و ئەو هەر قسەکەی یەکەم جاری دەکردەوە. ئەویش فەرمانیدا ئاگرێکی گەورەیان بۆ کردەوە و خستیانە ناویەوە، بەڵام بەویستی خوا و بە نمونەی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە نەمرود ئاگرەکەی بۆ کردەوە، خوای گەورە ئەبوو موسلیمی خەولانیشی پاراست و ئاگرەکە نەیتوانی بیسووتێنێ. بۆیە جەماعەتەکەی پێیان گوت: بەڕەڵای بکە، ئەمە سەر لە شوێن کەوتوەکانی تۆ تێک ئەدات و ڕەشەش بەڕەڵای کرد و پێی گوت: ئەم ناوچەیە بەجێ پێڵە و ئەویش ڕۆیشت بۆ مەدینە و لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کردبوو و ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کرابوو بەجێنشین. حوشترەکەی نەواند و چووە مزگەوت و دوور کات نوێژی دابەست و عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێت چاوی پێکەوت. چوو بۆ لای پێگوت: خەڵکی کوێی؟ وتی: یەمەن. وتی: ئەو پیاوەی کە ڕەشەی درۆزن خستێ ناو ئاگرەوە چی بەسەر هات؟ وتیەوە: عەبدوڵای کوڕی سووب بوو. عومەر وتی: بۆ خاتری خوا خۆ ئەو کەسە تۆی دوانیە؟ وتی: بەو خوایە ئەو کەسە منم. عومەر باوەشی پێدا کرد و گوشی بەخۆیەوە و دەستی کرد بە گریان. پاشان بردی و لە نێوان خۆی و ئەبوبەکردا دای نیشان وتی: سوپاس بۆ ئەو خودایینەی مراندم تا لە ناو ئومەتی محەممەددا صلی الله عليه وسلم کەسێک هەڵکەوت وەکو ئیبراهیمی پێغەمبەری خوا. ئەمەش کەرامەتێک بوو لە کەرامەتی بەندەیەکی پیاوچاک کە سنووری خوای پاراست و لەبەر خوا خەڵکی خۆش دەویست و لەبەر ئەویش ڕقی لە خەڵک دەبوو. لە هەموو کارێکیدا پشتی تەنها بەخوا دەبەست، بۆیە خوای گەورە یارمەتیدا لە قسە و کرداریدا و لە ئاسایش و دڵ ئارامی بەشیدا و دڵ ئارامیەکی زۆری پێبەخشی. خوای گەورە ئەم ڕێز و کەراماتەی لەسەر دەستی نواند و وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێ: بعد أعوذ بالله من الشيطان الرجيم
ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون لهم البشرى في الحياة الدنيا وفي الآخرة لا تبديل لكلمات الله ذلك هو الفوز العظيم. سورة يونس آية 62 تا 64. خۆشەویستانم، یەکێک لە سیفەتە جوان و ناوازەکانی ئەبوبەکری ڕازگۆ ئەبوبەکری پایەبەرز لێبوردەییە. ئەبوبەکر خوا لێی خۆش بێ زۆر دووربین بوو، بیرێکی تیژی هەبوو، تێڕوانینی هەبوو بۆ سەرنجامی کارەکان، بۆیە توند و تیژی لە شوێنی خۆیدا بەکارهێناوە، لێبوردنیشی لە کاتی پێویستدا. سوور بوو لەسەر ئەوەی هۆزە پەرش و بڵاوەکان لەژێر ئاڵای ئیسلامدا کۆبکاتەوە. لە سیاسەتە ژیرانەکانی لەگەڵ سەرۆکۆزە سەرکەشەکانی ناو پاشگەزبووەکاندا بەکاری هێنا کە لێیان خۆش بوو. دوای ئەوەی گەڕانەوە سەر ڕاستی کاتێک هۆزاڵگەڕاوەکانی یەمەنی خستەوە ژێر ڕکێفی ئیسلام، هێز و دەسەڵاتی ئیسلامی پیشاندانەوە و هۆزەکان دانیان بە هەموو شتانەدا نایەوە کە لی پاشگەز ببوونەوە، سەریان شۆڕ کرد بۆ دەوڵەتی ئیسلام، گوێڕایەڵی خەلیفەی پێغەمبەری خوایان کردەوە. لەم کاتەدا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وای بە باشزانی سیاسەتی دڵڕاگیرکردن بەکاربێنێت و بەکارهێنانی هێزی لەگەڵیاندا خستە ئەولاوە، بەڵکو نەرمونیانی و سۆز و بەزەیی نوان بەرامبەریان هەموو سزایەکی لەسەر هەڵگرتن بە نەرمی لەگەڵیان دووە. کەسایەتی و دەسەڵاتەکەی بە ئەو پیاوانەی بەکاری هێنایەوە لە ناو هۆزەکانیاندا بۆ خزمەتکردنی ئیسلام و مسلمانان. لە هەڵەکانیان خۆش بوو، چاوپۆشی لێکردن. ئەمەی کرد لەگەڵ قەیسی کوڕی یەغوسی مرادی و عەمری کوڕی مەعدی یەکرەب کە ئەوانە لە سوارچاک و کەڵە پیاوانی ناو عەرەب بوون، ئازا و دلێر ناویانی بڵاو کردبەوە. پێی ناخۆش بوو پیاوانی وای لەدەست دەربچێت و ویستی بیان کاتەوە خزمەتکاری ئیسلام و لە ڕاڕایی نێوان ئیسلام و پاشگەزبوونەوە نەجاتیان بدات. بۆیە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە عەمری گوت: ئایا شوورەی نییە بۆت هەموو ڕۆژێک یان شکاویت یان یەخسیریت؟ ئەگەر پشتی ئەم ئاینە بگریت خوای گەورە بەرزت دەکاتەوە. عەمریش وتی ئەوەی ڕوویدا ڕۆیشت لە مەولا وا دەکەم و ناگەڕێمەوە سەر ڕێگەی هەڵگەڕانەوە. ئەبوبەکریش بەڕەڵای کرد. عەمریش تا مرد پاشگەزبوونەوەی بەسەردا نەهات، بەڵکو بە مسلمانی مایەوە و بە مسلمانی مرد. خوای گەورەش سەری خست و ڕۆڵێکی گرنگی هەبوو لە زەنجی ڕزگاری خوازەکاندا. قەیسیش پەشیمان بۆ و لەسەر ئەو کارەی کردبووی. ئەبوبەکریش ئەویشی ئازاد کرد، خوا لێ ڕازی بێ. ئازادکردن و لێبوردنی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەم دوو پاڵەوانەی عەرەب لە یەمەن کاریگەریەکی قوڵ و گەورەی هەبوو کە بەهۆیەوە ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ دڵی کەسانێکی زۆری پاشگەزبەوانی هۆزەکانیانی توانی بهێنێتەوە ئیتر لە بەرخوا بوو بێتیان لە ترساندا. لە ئەشعەسیش خۆش بوو. ئابە و جۆرە سدیق ڕەزای خوای لێبێ توانی دڵیان کەمەند چێش بکات و لە داهاتوودا بوونە هۆی سەرکەوتنی ئیسلام و هێزی مسلمانان و لەم بوارەدا دەستێکی گەورەیان هەبوو. گوێگرە ئازیزەکان، ئەبوبەکری ڕازگۆ ڕەزای خوای لێبێ کاتێک عەکریمەی بە سوپاکەیەوە نارد بۆ سەر موسەیلەمە و بە دوای ئەویش سوپای شەرحەبیلی کوڕی حەسنەی نارد بۆ هەمان شوێن، عەکریمە پەلەی کرد. هۆزی بەنو حەنەیفیش بەرەنگاری بوونەوە و تێکیان شکاند. عەکریمە نامەیەکی نووسی بۆ خەلیفە هەواڵی شکستیەکەی خۆی پێدا. ئەبوبەکریش بۆی نووسی: ئەی کوڕی دایکی عەکریمە، نە بمبینە و نە ئەمەوێت بتبینم و نێیتەوە بەو حاڵەوە مسلمانان بتۆقێنی. خۆت بگەێنە سوپای حوزەیفە و عەفرەجە و بەیەکەوە بجەنگن لەگەڵ خەڵکی عومان و مەهرا. ئەگەر پێویستیان پێت نەما تۆ بکەوە ڕێ بە خۆت و سەربازەکانتەوە و داتان بە هەر ناوچەیەکدا داوای مسلمان بوونیان لێ بکەن تا دێیتە لای مهاجری کوڕی ئەبی ئومەیە لە یەمەن و حەزڕەمەوت. ئەوەی تێبینی دەکەین ئەوەیە کە کاتێک ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ سوپای نارد بۆ جەنگ لەگەڵ هەڵگەڕاوەکاندا و بە تایبەت لەگەڵ موسەیلەمەی کەزابدا دوو سوپای نارد، یەکەمیان بە سەرکردایەتی عەکریمە و ڕەزای خوای لێبێ، دووەمیشان بە سەرکردایەتی شەرحەبیلی کوڕی حەسنە ڕەزای خوا لە ئەویش بێ. ئەمەش بەڵگەیە لەسەر شارەزایی وردی ئەبوبەکری ڕازگۆ دەربارەی هێرشی دوژمنان و ڕادەی بەرەنگاری و خۆگرتنیان. کاتێک عەکریمە پەلەی کرد لە شەڕکردن لەگەڵ موسەیلەمەدا و بەو جۆرە تێکشکا و ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نامەی بۆ ناردوتەیدا پێی گوت: نەتبینم و نەمبینی، بەو حاڵەتەوە نەگەڕێتەوە تا ترس نەکەوێتە دڵی خەڵکی. ئەمەش بەڵگەیە لەسەر شارەزایی و لێهاتووی ئەبوبەکری ڕازگۆ لەبارەی جەنگدا، چونکە پاراستنی ورەی سوپا کاریگەری گەورەی هەیە لە سەرنجامی جەنگ. ئەگەر ئەو سەربازە تێکشکاوانە بگەنە سوپاکانی تر کە بۆ جەنگ بەڕێکەوتە بوون، بە تایبەتی ئەگەر هەواڵی شکانەکەیان و بەهێزی و
جربەزەی سوپای دوژمنانیان پێ بدەن و بەم جۆرە دووربینیەی ئەبوو بەکری سەدیق لە بواری جەنگدا بەڕوونی دیارە و عەکریمە و سوپاکەی بە پەلە نارد بۆ جێیەکی تر و لەوێ سەرکەوتنی چاچیان بەدەستێنا و ورەی خۆی و سوپاکەشی بەرز بووەوە. کاتێک مەعاز لە یەمەن گەڕایەوە بۆ مەدینە و سەدیق ڕەزای خوای لێبێت چووە پێشوازی و عادەتی جواب و چاودێری لێپرسینەوەی فەرمانڕەواکانی خۆی دەکرد. پاش تەواوبوونی کارەکانیان و گەڕانەوەیان بە مەعازی وت ئامادەی لێپرسینەوەت لەگەڵدا بکەین. مەعازی جوتی دوو لێپرسینەوە هەیە، لێپرسینەوەی خوا و لێپرسینەوەی ئێوە. دەی سا سوێند بەخوا ئیتر هیچ پۆستێکتان بۆ بەڕێوە نابم. خۆشەویستەکانم، بابەینە سەر یەکگرتنەوەی یەمەن و ڕوونبوونەوەی ئیسلام لە لای دانیشتوانی و گوێڕایەڵیان بۆ خەلیفە. پاش تەواوبوونی جەنگی هەڵگەڕاوەکان و یەمەن هەموو یەکی گرتەوە و لەژێر یەک سەرکردایەتی مەرکەزی مەدینەی پایتەختدا یەمەنیان دابەش کرد بۆ چەند بەشێکی ئیداری نەک دابەشکردنی خێڵایەتی و کرا بە سێ بەشی ئیداریەوە: سەنعا، جوند، حەزڕەمەوت. ئیتر وەک جاران خێڵایەتی دەمارگیری پێوە دیار نەبوو لە دیاریکردنی سەرکردە و فەرمانڕەواکاندا. تەنها خێڵایەتی و هۆزەکان وەک بنکەیەکی سەربازی وابوون نەک بنکەی سیاسی. ئیتر پێوەری قوبوڵکراوی پێوەری ئیمانی بوو کە لە خواترسان دڵسۆزی کردەوەی چاک بوو بۆ هەر کەسێک کە بیان ویسبایە پلەکانی بپێون. یەکەمین جار لە دیمەن و دیاردەی پاژماوەکانی هاوڵ پەیداکردن واتە شیرک پاک کرابەوە. هاوڵ پەیداکردن لە وتەدا، لە کرداردا و لە بیر و باوەڕدا، و هەستیان بەوە کرد کە پلەپایی پێغەمبەراتی زۆر لەوە گەورەترە کە هەر کەسێک لە خۆیەوە بۆ مەبەستی خۆی بە پێغەمبەر بزانێ. لەوەش دڵنیا بوون کە بیر و باوەڕ لەگەڵ تەماحکاریدا یەک ناگرێتەوە، ئیسلام و سەردەمی نەفامی یەک ناگرنەوە. ئەوەیان بۆ دەرکەوت لە ڕێگەی خوێن ڕشتن و ئێش و ئازار پەشیمانیە و لە هەردوو لە خەڵکێکی زۆر کوژرا و لەوانەوە پەندی باش وەرگیرە. ئەوانەی لەوە پێش پاشگەز ببوونەوە گەڕانەوە بۆ لای ئیسلام و هیوایان وابوو خوا لێیان خۆش بێت و لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا ڕێگەیان پێدرا لە ڕیزەکانی سوپای ئیسلامدا جیهاد بکەن و کۆمەڵێک سەرکردەی یەمەنی دەرکەوتن لە جەنگە ڕزگاری خوازەکانی ئیسلامدا کە لە ڕووداوەکانی پاشگەزبوونەوەدا گۆش ببوون و پێی گەیشتن و لەسەر ئیسلام جێگیر بوون، وەک جەریری کوڕی عەبدوڵای زیکەعلای حومەیری و مەسعودی کوڕی عەکی و کەسانی تریش. ئەم سەرکردانە ڕۆڵی بەرچاویان هەبوو لە جەنگە ڕزگاری خوازەکانی ئیسلامدا و هەروەها لە ئاوەدانکردنەوەی شارەنوێیەکانی وەکو بەسرە و کوفە لە عێراق و فەستاد لە میسر. هەروەها کەسایەتی یەمەنی ناودار هەڵکەوتن کە لە یەمەن و دەرەوە یەمەنیش دەکران بە والی و قازی وەکو حەشکی کوڕی عەبدولمەلیک و سەعیدی کوڕی عەبدوڵای ئەعرەجی و شەرحەبیلی کوڕی سەمتی و کیندی و کەسانی تریش. یەمەن بە تەواوی لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا جۆش درایەوە، ئیتر لەگەڵ فەرمانڕەواکانی ناوخۆیانیان ڕاستەوخۆ لەگەڵ پایتەخت لە مەدینە. بۆیە هەرکە خەلیفە بانگی کردن بۆ بەشداری جیهاد بە خێرایی لە هەموو دڵێکیانەوە هاتن بەدەم داواکەیەوە. هەروەک خوایار بێت لە ئەڵلقەکانی داهاتوودا باسی بەشداری جەنگاوەرانی یەمەن دەکەین لە جەنگ و شەڕەکان لە ڕوبەڕووبوونەوەی هەڵگەڕاوەکان و لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات دارەستەمکارەکان لە ناوچەکەدا. خەڵکی یەمەن ئازیزانم، ئەگەرچی لە ناو ڕووداوە دڵتەزێنەکانی پاشگەزبوونەوەدا گەورە ببوون، هەر ئەوە وای لێکردبوون زۆر پەیوەست بوون بە سەرکردایەتەوە، لەبەرەوە ئاسایش تەواو بەرقەرار بوو لە ناویاندا و بوون بە باشترین پشت و پەنا بۆ ئیسلام و مسلمانان. و ئێستاشی لەگەڵدا بێ خەڵکی یەمەن زۆر توند دەستیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە گرتووە و نمونەی مسلمانی چاک و خواپەرست و دینداری کە موێنەیان لە ناودایە. خاڵێکی تر ئازیزانم، قەڵاچۆکردنی ئاشوبەی تەلیحەت الئەسەدیە. توڵەیحە سێیەمین پێغەمبەری درۆ بوو کە لە سەردەمی ئیسلامدا و لە دواساتەکانی ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم سەری هەڵدا و ناوی توڵەیحەی کوڕی خوەیلیدی کوڕی نەوفەلی کوڕی نەزلەی ئەسەدیە لە ساڵی نۆیەمی کۆچی کە بە وەفدەکان نازناوی دەرکردووە لەگەڵ شاندەکەی هۆزەکەی داهاتن بۆ مەدینە و لە بەردەمی پێغەمبەری خوا مسلمانبوونی خۆیان ڕاگەیان، بەڵام منەتیان بەسەر پێغەمبەردا کردوتیان کەست نەناردۆ بە دواماندا و ئێمە خۆمان هاتوون و مسلمانبوونی خۆمان ڕادەگەێنین. خوای گەورەش لە وەڵامی ئەو منەتکردنەی ئەواندا بەسەر پێغەمبەری خوادا ئاەتی قورئانی پیرۆزی دابەزاند و دەفەرموێ: يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين. سورة حجرات آيات حفظة. واتا أيانوي منت بارد كان بوي مسلمان بون پیان بڵێ ئەی محەممەد کە منەتی مسلمان بوونی خۆتان مەکەن بەسەرمدا،
بەڵکو خوای گەورە منەت دەکات بەسەرتاندا کە ڕێگەی ئیمانی پیشانداون ئەگەر ئێوە ڕاز دەکەن. بەڵام هەر شاندەکەی بەنی ئەسەد گەڕانەوە توولەیحەی ئەسەدی پاشگەز بۆەوە و پاگەندەی پێغەمبەرایەتیشی دەکرد و لە سەمرا کە ناوچەیەک بوو لەو وڵاتە سەربازگەی دروست کرد و خەڵکێکی سادە شوێنی کەوتن و یەکەم شت کە خەڵکی گومڕا کرد شوێنی کەون ئەوە بوو لە سەفەرێکدا دەبن و ئاویان لێ دەبڕێت و خەڵکەکەی چواردەوری زۆر تینویان دەبێت ئەویش پێیان دەڵێت سواری ئەعلال بن چەندان میل ببڕن بە ئاوی زوڵاڵ دەگەن کە بەو شێوەیان کرد ئاویان دەستکەوت و ئەوە ژوای لە عەرەبە دەشتەچیەکان کرد کە دووچاری ئەو ئاشوبە ببن. یەکێک لە خەڵەفاویەکانی ئەوە بوو سوژدەی لابر لە نوێژدا و وای بە خەڵکی دەگەیان کە وەحی لە ئاسمانەوە بۆ دێت. یەکێک لەو قسانەی ڕێکی خست بوو کە گوایە لە ئاسمانەوە بۆی دابەزیوە الحەمام واليەمام والسرد والسەوام قد سەمەنە قەلبكم بأعوام ليبلغن ملكنا العراق والشام. لەخۆی بایی بوو دەسەڵاتی گەورە بوو زۆری پەیدا کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیراری کوڕی ئەزوەری ئەسەدی بە سوپاکەیەوە نار بۆ سەرکوتکردنی بەڵام زیرار لە ئاستی ئەودا نەبوو سەرکەوێت بەسەریدا بۆیە لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژاندا دەسەڵاتی زیاتر دەبوو بە تایبەتی پاش ئەوەی هەردوو هۆزی هاوپەیمان ئەسەد و غەطفان باوەڕیان پێهێنا و تەواو بەهێسر بوو. لە دایرەة المعارف الئیسلامیەدا دەڵێت دەجێڕێتەوە کە شعری ڕێخستووە و لە ناو جەرگەی شەڕ و کوشتاردا وتاری بۆ هاتووە. وا دیار بوو کە بەڕاستی سەرکردەیەکی خێڵەکی سەردەمی نەفامی سەرکەوتوو بووە. ئەم ڕەوشتە تایبەتمەندیانەی تێدا کۆ بۆیەوە فاڵچی شاعیر وتاربێژ جەنگاوەر. لەم دەقەوە بۆنی پیا هەڵدان و وەسفی شاراوەی تایحەدێت لەلایەن گەورەترین کەشکۆڵەوە لە ڕوانگەی ئەو سەرکردەیەکی خێڵەکی نمونەیە کە بە ئاسایی شعری بۆ هاتووە. وتاربێژیش بووە. ئەو دووشتەش گرنگترین شت بۆ کە عەرەب لەو کاتەدا هەوڵیان بۆ داوە. ئەمەش شتێکی سیر نییە بۆ ئەم کەشکۆڵە گەورەیە کە ژێربەژێر بلۆکدان لە ئیسلام ڕەوشتی بووە. ئیتر زانینی توولەیحە موسڵمان بۆتەوە یان نەیزانی بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دنیا دەرچوو بەڵام توولەیحە نەکەوت بەلایەکدا و ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاروباری خلافەتی گرتە دەست و دەستی کرد بە سازکردن و ناردنی لیوا سەربازیەکانی بۆ جەنگ لەگەڵ هەڵگەڕاوەکان یەشێک لەوانەش توولەیحە بوو. سدیق ڕەزای خوای لێ بێ بە سەرکردایەتی خالیدی کوڕی وەلید سوپایەکی بۆ خستە ڕێ. ئیمام ئەحمەد ڕیواەتی دەکات کە کاتێک ئەبوبەکری سدیق ڕەزای خوای لێ بێ خالیدی ڕاستپار کە سوپا بخاتە ڕێ دژی پاشگەز بۆوان وتی لە پێغەمبەری خوان بیستووە کە فەرموویەتی چەند باشە بەندەی خوا و برای باڵڕاستی هۆز خالیدی کوڕی وەلید ئەو شمشێرەکە لە شمشێرەکانی خوا کە لە دژی بێباوەڕ و دوڕوەکان هەڵی شێشایەوە. خالید گەیشتە ذیڵقیسە و لەوێ سدیق ماڵ ئاوایی لێکرد و پەیمانی پێدا کە خۆی و فەرماندەکانی لە خەیبەر بمێننەوە. ئەمەی بۆیە دەرخستا عەرەبە دەشتەچیەکان بترسێنێ. فەرمانی پێدا یەکەم جار لە توولەیحی ئەسەدیەوە دەست پێ بکات و پاشان بڕوات بۆ بەنی تەمیم. توولەیحە لە ناو هۆزەکەی خۆیدا ئەسەد و غەطفان لە ناو ئەسەد غەطفاندا بوو. هۆزی عەبس و زوبیانیش هاتنە ڕیزیانەوە. ناردیشی بە دوای بەنی جەدیلە و هاناشی بۆ هۆزی تەی و ئەوانیش هەرچی سواریان لە بەردەستدا بوو بە خێرایی بۆیان نارد. ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێش خالیدی عەدی کوڕی حاتەمی تەی نارد بۆ ناو هۆزەکەی و پێی گوت فریای هۆزەکەت بکەوە تا شوێن توولەیحە نەکەون و خۆیان لە ناو نەبن. عەدی خۆی گەیاندە ناو هۆزەکەی و داوای لێکردن پەیمان بە ئەبوبەکری سدیق ببەستن و بگەڕێنەوە بۆ لای خوا. ئەوانیش بێشەرمانە وتیان ئێمە هەرگیز بەیعەت و بەڵێن بە بەچکەی حوشتر نادەین. مەبەستیان ئەبوبەکر بوو چاویان کوێر بێ. ئەمیش لە وەڵامدا پێی گوتن سوێند بەخوا بە سوپایەکی واوە دەدات بەسەرتاندا واتان لێ دەکات کە بزانن کە ئەو گەورەترین کەڵە پیاوە. بەڵام عەدی کۆڵی نەدا و هەر هەوڵی لەگەڵدان و شێر و ڕێوی زۆری بۆ باسکردن تا نەرم بوون. خالیدیش بە خۆی و سەربازەکانیەوە گەیشتنە ئەوێ. لە پێشەوەی پشتیوانان ئەم پیاوانەی لەگەڵدا بوو. سابیتی کوڕی قەیسی کوڕی شەماس و هەردوو سوارچاک سابیتی کوڕی ئەقزەم و عەکاشەی کوڕی موحسینی خستە پێشەوە. توولەیحە خۆی و براکەی سەلەمەی ناو بوو هاتنە دەرەوە لە ڕیزەکان بۆیان دەست نیشان کرد بە شەڕە شمشێر و عەکاشەش حیبالی کوڕی توولەیحەی کوشت و توولەیحیش پەلاماری عەکاشەی دا و شەهیدی کرد. سابتیش لەسەر دەستی سەلەمەی برای توولەیحە شەهید بوو. خالیدی کوڕی وەلید و سەربازەکانی هاتنە سەر تەرمەکانیان دەبینن شەهید کراون و مسلمانان بەو کارە زۆر دڵگران بوون. خالیدی شمشێری خوددا
بەلای هۆزی تێیدا ڕەت بوو، بەڵام عەدی کوڕی حاتەم هاتە ڕێگەی وتی تەنها 3 ڕۆژ مۆڵەتم پێ بدا، چونکە بەڵێنیان پێداوم وەختێک سەربازەکانیان لای تولەیحە گەڕانەوە دێنە ڕیزی سوپای ئیسلام، چونکە دەترسن ئەگەر لە تولەیحە بزانێت ئەوان مسلمان بوونەتەوە سوار چاکەکانی تەی کە لە بەردەستیدان دەکوژرێت. ئەوە بوو پاش 3 ڕۆژ بە 500 جەنگاوەرەوە هاتنەوە و پەیوەندیان کرد بە سوپاکەی خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. پاشان ویستی سەرکوتی بەنی جەدیلە بکات، دیسان عەدی پێی گوت ئەی خالید چەند ڕۆژێک مۆڵەتم بدە با بسمە ناویانەوە بەڵکو خوا ئەوانیش بپارێزێت وەکو تەی پاراست. عەدی هاتە ناویانەوە بەردەوام قسەی بۆکردن تا شوێنی کەوتن و هەواڵی مسلمان بوونەوەی بۆ هێنایەوە و 1000 چەکداریان هاتە ناو سوپای ئیسلامەوە. بەو شێوەیە عەدی کوڕی حاتەم باشترین ڕۆڵ و پیرۆستترین کەس دەرچوو بۆ هۆزەکەی و بەڕاستی سەلماندی کە مسلمانە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. خۆشەویستەکانم، لە ئەڵقەی ئەم جارەدا پێم خۆشە تیشکێک بخەینە سەر جەنگی بوزاخە و سەرکەوتن بەسەر بەنی ئەسەددا. خالیدی کوڕی وەلید کەوتە ڕێ تا گەیشتە ناوچەی ئەزد و سەلماک، لەوێ لە شوێنێکدا کە بوزاخەیان پێدەگوت لەگەڵ سوپای تولەیحەدا بێگەیشتن. کۆمەڵێکی زۆر لە عەرەبە دەشتەچیەکان بە دەوریاندا وەستا بوون تا بزانن سەرکەوتن بۆچێیە. تولەیحەش بە خۆی و چەکدارەکانی و ئەوانەشی لەملا و لەولاوە هاتبوونە ناویانەوە ئامادە بوو. عویەینەی کوڕی حیسن بە خۆی و 700 جەنگاوەری هۆزەکەیەوە بەنی فەزارە و لە پشتی تولەیحەوە ئامادە بوو. خەڵکەکە ڕیز بوو. تولەیحەش عەباکەی دابوو بەسەر خۆیدا و دانیشت بوو گوایە وەحی بۆ دێ، چاوەڕوانی وەحی دەکرد. عوەینە دەستی کرد بە جەنگ لەگەڵ سوپای مسلمانان تا بێتاقەت بوو هاتەوە بۆ لای تولەیحە و ئەو هەر خۆی داپۆشی بوو. لێی پرسی جوبرائیل نەهات بۆلات؟ ئەویش دەیوت نەخێر. ئەو دەستی دەکردەوە بە شەڕ و دووبارە دەهاتەوە دەیپرسی و بۆ جاری سێهەم پێی گوت جوبرائیل دانەبەزی بۆلات؟ وتی بەڵێ. وتی ئەی چی پێوتی؟ وتی ئینە لەکە ڕەحی کە ڕەحاه وحەدیثەن لا تەنساه. عوەینەش تووڕە بوو، وتی وایە خوای گەورە دەزانێت تۆ قسەیەکت هەیە بیرت ناچێتەوە. پاشان ڕووی کردە بەنی فەزارە و پیانی گوت بڕۆنەوە و هەمویان ڕیان کردەوە و خەڵکەکەش پشتی لە تولەیحە کرد و پشتی تولەیحەیان بەردا. هەرکە مسلمانەکان گەیشتن خێرا سواری ئەسپەکەی بوو، ژنەکەشی کە ناوی نەوار بوو بە سواری حوشترێکەوە بەرەو شام هەڵاتن و تاقمەکەشی بڵاویان کرد و خوای گەورە کۆمەڵێک لە تاقمەکەی بە کوشت گەیاند. ئەبوو بەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک هەواڵی سەرکەوتنی خالید و سوپای ئیسلام و شکانی تاقمەکەی تولەیحە و دار و دەستەکەی پێگەیشت، نامەیەکی بۆ خالید نووسی و پێی گوت ئەم بەخششە چاکانەی خوا زیاتر بێت بەسەرتەوە و لە خوا بترسە و لە ئیش و کارەکانتدا، چونکە خوای گەورە لەگەڵ چاکەکاران و لە خواترساندایە. کارەکانت بە هەند بگرە و نەرمی و خاوی نەنوێنیت. گەیشتی هەر بێ باوەڕێک کە دەستی چوو بۆ خوێنی هەر مسلمانێک بەو جۆرەی پێ بکەرەوە لەوانەی گرتووتن و هەر کامیان دەزانی دوا باشترە بیکوژیت بیکوژە. خالیدیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ ماوەی مانجێک لە بوزاخە مایەوە و هەر بەملا و بەولادا بە سوپاکەیەوە دەگەڕا تا ئەو کەسانە بگرێت کە سدیق لە نامەکەیدا داوای لێ کردبوو و بۆ ماوەی 1 مانگ بەردەوام دەگەڕا بە دوای ئەوانەی کە ئەو مسلمانانەیان شەهید کردبوو. کاتی خۆی لە ناویاندا بە مسلمانەتی مابوونەوە، هەندێکیان بە ئاگر سووتاند و هەندێکی تریش بە بەردپانکردنەوە و هەندێکیشیان بە شێوی بەرزەوە فرێدەدایە خوارەوە. ئەمانەشی بۆیە دەکرد ئەو عەرەبانەی لەو دوورەوە پاشگەز بوونەتەوە پند وەربگرن و واز بێنن لە هەڵگەڕانەوە و پشت لە دینی خواکردن. ئازیزانم، شاندی بەنی ئەسەد و غەتفان بۆ لای ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و فەرمانی سدیق دەربارەیان. شاندی بوزاخە کە لە نوێنەرانی ئەسەد و غەتەفان پێکاتبوون، هاتن بۆ لای خەلیفە و داوای ئاشتیان لەگەڵ کرد. ئەبوو بەکریش لە نێوان دوو بڕیاردا سەرپشکی کردن، وتی یان شەڕی ماڵوێرانکەر یان پلانی سەرشۆڕکەر. وتیان ئەی جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، شەڕی ماڵوێرانکەرمان زانی ئەی پلانی سەرشۆڕکەر چییە؟ وتی لە چەکەکانتان و وڵاخەکانتان داتان بڕنین و سەرکز بکەن و دوای حوشترەکانتان بکەون تا بەو شێوەی خوای گەورە شتێکتان پیشانی خەلیفە و مسلمانان بدات تا بەهۆیەوە لێتان ببورن. ئەوەی لێتان داگیر کردوین بماندنەوە و ئەوەشی لێمان گرتوون ناتان دەینەوە. شایانی بدەن کوژراومان لە بەهەشدایە و کوژراوتان لە ئاگری دۆزەخدان. ئێوەش خوێنی کوژراومان ببژێرن و ئێمەش هی ئێوە نابژێرین.
لەوێدا عومەر وتی کە دەڵێ خوێنی کوژراومان بدەن کوژراوی ئێمە خوێنیان نییە چونکە لە پێناوی خوادا کوژراون بۆیە عومەر نەیهێش خوێن بدەن و لە جاری دووەمدا پاش قسەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی ڕایەکانتان زۆر جوان و شیاون ئەبوو بەکریش ڕەزای خوای لێبێ بە قسەی عومەری کرد و ئابە و جۆرە بەنی ئەسەد و غەتفان بە مەرجەکانی خەلیفە ڕازی بوون. بەسەرهاتی ئومزیمەل کۆمەڵێکی زۆر لە گومڕاکانی دەستەی تولەیحا لە هۆزی غەتفان لە دەوری ژنێک کۆبووبوونەوە کە ناوی سەلمای کچی مالیکی کوڕی حوزەیفە و لە شوێنێک پێیان دەود زەفەر و یەکێک بوو لە خانمەناودارەکانی عەرەب هەروەک دایکی بەناوبانگ بوو کە ناوی دایکی قیرفە بوو کە بە نمونە باسی دەکرا دایکی لە نەجیبزادەییدا و لەبەر زۆری کوڕەکانی و ناوداری هۆزەکەی و بنەماڵەکەی کاتێک لێی کۆبوونەوە هانیدان بۆ شەڕ لەگەڵ خالیددا هەموویان کەوتنە خرۆش بۆ جەنگ و هەندێک خەڵکی تریان پێوە نووسا لە بەنی سولەیم و تەی و هەوازن تابوون بە سوپایەکی چڕ و پڕ دەنگ و باسی ئەم ژنە بڵاو بۆەوە تا گەیشتە لای خالید و ئەویش بە سوپاکەیەوە خۆی پێگەیاند و لە جەنگێکی ناهەمواردا بێگەیشتن ئەو ژنەش بە سواری حوشترەکەی دایکیەوە بوو کە دەیانگوت هەر کەسێک ئەو حوشترە بنەوێنێت 100 حوشتری پێدەدرێت ئەمەش لەبەر کە وێنەی و خالید سوپاکەی تێکشکاند و حوشترەکەشی سەر بڕی و خۆیشی کوشت هەواڵی ئەو سەرکەوتنەشی بۆ ئەبوو بەکری خەلیفە وەکو مزجێنێکی خۆش ناردەوە. دەمەوێت لە ئەڵلقەی ئەمڕۆدا چەندین پند و ئامۆژگاری وانە هەیە لەو ڕووداوە بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێز ئەوەندەی دەرفەتمان دەبێت هەڵوێستەی لەسەر بکەین. یەکەم متمانەی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە خوای گەورە و شارەزایی لە بواری سەربازیدا وتەکەی ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ کە بە عەدی کوڕی حاتیمی تەیگوت فریای هۆزەکەت کەوە یا شوێنی تولەیحە نەکەون و بەهۆیەوە لە ناو نەچن مانای نمونەی متمانەی تەواوی ئەو پیاوە دەگەێنێت و بڕوای تەواوی بە سەرکەوتنی خوایی دەسەلمێنێت ئەنجامی جەنگی موسڵمانان لەگەڵ هۆزی تەی بە سەرکەوتن دووپات دەکاتەوە پێش ئەوەی ڕوو بدات وەلەوەی کە بە خالیدی کوڕی وەلیدی گوت بڕۆ لە هۆزی تەی دەست پێ بکە لەگەڵ ئەوەشدا زۆر دوورتر بوو لە ناوچەکەی تولەیحە کە ئەمەش پلانێکی جەنگی سەرکەوتوو بوو بۆ ئەوەی نەیهێڵێت هۆزی تەی خۆیان بگێنە هێزەکانی تولەیحە و ئەوانەشی ڕۆیشتون بۆ لای ناچاریان بکات بگەڕێنەوە تاواز لەو بهێن و بۆ بەرگری لە هۆزەکەیان ئەوێ بەجێ پێڵن لەوەشدا کە بە خالیدی وت کە من دەڕۆم و لە خەیبەرەوە بەرەوتەی تا بگەم بە خالید ئەمەش نەخشەی سەربازی سەرکەوتووی تێدایە چونکە نەتەی بەڵکو هۆزەکانی ئەو چوار دەورەش پێی چاوترسێن بوون لێهاتووی سدیق خۆشەویستانم لەوەدا دەردەکەوێت کە پیاوی گونجا و شیاوی وەکو ئەبوو سولەیمان خالیدی کوڕی وەلید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەڵبژارد بۆ ئەم کارە قورس و گرانە و خالیدیش هەرگیز لە هیچ شەڕێکدا نەشکاوە لە وتەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ خالید دوای کۆتایی جەنگی بوزاخەدا کۆمەڵێک سوود وەردەگیرێ نزاکردنی بۆ خالید کە تیایدا وەسفکردنی بە چاکەی لە خۆگرتووە و هەروەک فەرمانی پێدانی بە لە خواترسان چونکە مرۆڤ دەپارێزێت لە کەوتنە ناوگوناه و هەڵخلیسکان و شوێن ئارەزوات کەوتن هەروەک فەرمان پێدان بەوەی توند و تۆڵ و بەهەند بێت لەگەڵ دوژمناندا چونکە هێشتا لە تاقی سەرکەشیدان ئەمەش خۆی بۆ خۆی بەڵگەیە لەسەرەوەی سدیق خۆی زۆر توند و تۆڵ و خاوەنی بینایەکی تیژ بووە چونکە هێشتا کۆمەڵێک هۆز و تیرە مابوون کە دوودڵ و ڕاڕابوون لە نێوان ڕەوا و ناڕەوادا نێوان هیدایەت و گومڕایی و نێوان خێر و شەڕدا و لە نێوان باوەڕ و بێباوەڕاندا و پێویستیان بەوە هەیە تەمێ و چاوترسێ بکرێن تا لەو سەرکەشییان واز بهێنن هەڵوێستی ئەبوو بەکر پێویستی بە ئەو پەڕی پلەی هێز نواندن و توند و تۆڵی و خێرایی بوو بەڕاستی ئەو پیاوە بەرزە توند و تیژ بوو لە جێیەکدا توند و تیژی پێویست بێت و نەرمونیان بوو لە جێیەکدا نەرمونیانی پێویست بێت هەڵوێستی جوامێرانەی ئەبوو بەکری ڕازگۆ لەوەی کە قوبوڵی خۆ بەدەستەوەدانی ئەو پاشگەزبەوانەی نەکرد و ئاشتەوایی لەگەڵ نەکردنوتی یان شەڕ یان پلانێکی سەرشۆڕانی تا بەرزی ئیسلام و هەیبەتی دەوڵەتەکەی دەربخا مەرجەکان لە ڕێکەوتنەکەیدا بەهێز بوون تونترین و بە ئێشترینیان ئەوە بوو کە چەک و تفاق و وڵاخیان تەسلیم بکەن بە سوپای ئیسلام و ئەم مەرجەش کاتی بوو تا ئەو کاتەی کە بزانێت تەوبە و گەڕانەوەیان لە دڵەوەیە و گوێڕایەڵی دەوڵەتی ئیسلام دەبنەوە ئەوەش زۆر پێویست بوو بکرایە بۆ زامنکردنی نەگەڕانەوەیان
بۆ سەرکەشی و یاخی بوون. ئامۆژگاری عەدی کوڕی حاتەم بۆ هۆزەکەی و جەنجی دەرونی لەگەڵیاندا. عەدی ڕۆیشت بۆ ناو هۆزەکەی خۆی و بانگی کردن بۆ گەڕانەوە بۆ لای ئیسلام، بەڵام ئەوان وتیان ئێمە بەیعەت بە بەچکە خوشتر نادەین. ئەویش پێی گوتن گەلێکی وا هاتون بۆتان کە حەرەم و سەراکانتان حەڵاڵ دەکەن و پێشی دەڵێن گەورەترین کەڵەپیا و ئیتر ئێوە و ئەوە. ئەوانی ژوتیان تۆ بڕۆ و ڕێگای سوپاکەی و مەهێڵە بێتە سەرمان تا ئەو کەسانەمان چوون بۆ بوزاخە بێنەوە، چونکە ئەگەر ئێمە لە تولەیحە هەڵگەڕێینەوە ئەترسین و ئەو جەنگاوەرانەمان بکوژێت یان بیان کاتە بارمتە. عەدیش لە ناوچەی سونەح گەیشت بە خالیدی کوڕی وەلید و پێی گوت خالید تەنها 3 ڕۆژ لێم بوەستە، 500 جەنگاوەری تەیت پێشکەش دەکەم کە جەنگیان پێ بکەیت لەگەڵ دوژمنەکانت. ئەوە باشترە تا بەپەلە بیان نێریت بۆ ئاگری دۆزەخ و یان خۆتیان پێوە خەریک بکەیت. بەو جۆرە عەدی هەواڵی مسلمان بوونەوەیانی دا بە خالیدی کوڕی وەلید. بەڵێ خۆشەویستانم، بەو شێوەیە عەدی کوڕی حاتەم توانی هۆزەکەی بە هەردوو باڵەکەیەوە بەنی جەدیلە و بەنی عوش ڕازی بکات و واز لە سەربازگەی تولەیحە بێن و ببنە سەربازی سوپاکەی خالید و ئەمە دووەم هەڵوێستی مەزنە بۆ عەدی کە نواندی و یەکەمیان ئەوە بتوانی زەکاتی خێڵەکەی کۆبکاتەوە بهێنێت بۆ مەدینە لە کاتێکدا کە مسلمانەکان زۆر پێویستیان بەو ماڵ و سامانە هەبوو. هەر مسلمان بوونیشی لە یەکەم ڕۆژەوە مسلمان بوونی پیاوێکی زانا و تێگەیشتوو بوو لە هەموو قەناعەت و دڵێکەوە و زۆر دڵنیا بوو لە سەرکەوتنی ئیسلام و مسلمانان لە دوا ڕۆژدا هەروەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە یەکەمین ڕۆژی مسلمان بوونیدا ئەو باوەڕە بەهێزەی بوو ئەو باوەڕە بەهێزەشی بوو کە بەهۆیەوە توانی هۆزەکەی بکات واز لە پشتگیریکردنی دوژمنانی ئیسلام بهێنن، وای لێکردن نەوەستن تا بزانن چێ سەرکەوتن بەدەست دێنێت، بەڵکو لەگەڵ گەڕانەوەیاندا 1500 جەنگاوەریشیان پێشکەش بە ئیسلام کرد کە ئەمە ئەو پەڕی کاریگەری عەدی بوو لە سەریان. لە ڕوایەتێکدا هاتووە کە هۆزەکەی داوایان لە خالید کرد کە جەنگ لەگەڵ قەیزدا بکەن چونکە بەنی ئەسەد هاوپەیمانیان نییە. خالیدش پێیگوتن سوێند بەخوا قەیز ئاسانترینی ئەو دوو دڕکە نییە، بەڵام خۆتان بگرن بۆ هەر هۆزێکیان کە خۆتان پێتان خۆشە. عەدی وتی ئەگەر نزیکترین کەسی هۆزەکەم واز لەم ئاینە بهێنێت لەگەڵی دەجەنگم، بەڵام من شەڕ لەگەڵ بەنی ئەسەد ناکەم، بەو خوایەشتی وا ناکەم. خالیدیش پێی گوت جەنگ و جیهاد لەگەڵ هەر کامیاندا بێت هەر جیهادە، ئیتر پێچەوانەی ڕای هاوڵەکانت مەبە، لەگەڵ لایەکیاندا بجەنگە و لەگەڵ ئەو لایەندا بجەنگە کە هۆزەکەت پێیان خۆشە و چالاکن. لەوەی کە عەدی بەرامبەر هۆزەکەی وەستا و ئەو بۆچوونەیانی پێڕاز نەبوو، بەڵگەیە لەسەر تێگەیشتن و شارەزایی زۆری عەدی دەربارەی ئەوەی دۆستایەتی دۆستانی خودا دەکات، ئیتر با دوورترین خزمیشی بن و لە دوژمنانی خوا تەبەڕا دەکات، ئیتر با نزیکترین خزمیشی بن. ئەو ڕۆڵەی عەدی بینی لە بانگەوازکردنەوەی هۆزەکەی بۆ لای ئیسلام و هێنانەوەیان بۆ ناو سوپاکەی خالید ڕۆڵێکی زۆر گەورە بوو، چونکە هاتنی تەی بۆ ناو ئیسلام یەکەمین ترس و بیم بوو چووە دڵی دوژمنانەوە، چونکە هۆزی تەی بەهێزترین هۆز بوو لە ناو هەموو کەنداوی عەرەبدا و لەو هۆزانە بوو کە هۆزەکانی تر 1000 حیسابیان بۆ دەکرد، بە شێوەیەک بۆیان دەڕوانی کە هەیبەتێکی هەبوو. زۆر بەڕێز بوون لە وڵاتیاندا، هۆزەکانی دراوسێ هاوپەیمانیان لەگەڵدا دەبەست تا بێخەم بوونایە. هەردوو سوپا گەیشتن بەیەک دوای ئەوەی کە ترس و بیم چوو بۆ دڵی دوژمنان. خوای گەورە سەرکەوتنی کردە بەشی سوپای مسلمانان و هەر ئەوەندە دزانی کە دەست کرا بە کوشتن و بەدیلگرتن و فڕاندنی دوژمنان و سەرکردەکەیان. تولەیحە بە ئەسپەکەی بۆی قوچاند و کەسیان دەرنەچوون مەگەر ئەوانەی خۆیاندا بەدەستەوەیان هەڵاتن. دوای ئەم ڕووداوە ئیتر لاوازی و مەترسی کەوتە دڵی هەموو هۆزە پاشگەزبەوەکانی کەندا و تاوای لێهات سوپای ئیسلام زۆر بە ئاسانی ئەیدا بەسەر هەر کۆمەڵێکدا و لە هەر جێیەک بوو بن و سەردەکەوت بەسەریاندا. گوێگرە خۆشەویستەکان، لێرەدا کۆتایی بە ئەڵقەی ئەم جارەشمان دێنین. هیوادارم کە کەڵک و سوودی پێویستمان لە ڕوودا و بەسەرهاتی ئەم جارەش وەرگرتە بێ. لەخوای گەورە داواکارم کە تەمەنی هەموو لایەکمان درێژ بکات بۆ ئەوەی زیاتر شارەزای ژیانی ئەو مرۆڤە مەزنانە بین کە بە گەورەی خۆیان بە توانا و لێهاتووی خۆیان قەڵایەک لە ورە و بڕوا و ئیمانیان
بۆ ئەوانەی لە دوای خۆیانەوە دێن دروست کردووە. لەخوای گەورە داواکارم لە ڕۆژی دوایی لە ڕیزی کەسانی وەکو ئەبوبەکر ڕازگۆ و شوێنکەوتوانی ئەبوبەکردا حیسابمان لەگەڵ بکات. تاڵقەیەکی تر تا دیدارێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە و میهرەبان دەسپێرم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.